بەلامی خوای گەورە سڵاو و ئازیزان و خۆشەویستان هەموو لایەک بەخێر بێن بۆ ئاوات ئەکادمی بۆ بەشداریکردن لە وێبینارێکی تایبەت بە چۆن گەشە بە بزنسەکەت دەدەیت. ئێستاکە کوردستان لە بارودۆخێکی زۆر خراپی ئابووریایە و مرۆڤ لە بارودۆخی ئابووری خراپە زۆر جار بێهیوا ئەبێت. بەڵام لە هەمان کاتە لە ئابووریشی خراپ و لە بارودۆخێکی خراپە خاوەنکارەکان ناچارن مێشکێکی زیاتر بەکار بهێنن و حتا بۆیان ئەکرێ زیاتر بیرکەنەوە و زیاتر ڕێگای دروست بگرنەبەر. ئازیزانم ئەگەر 60 ساڵ لەمە و پێش مەعمەلێک لە سووریا سابوونێکی دروست بکردایە و بیناردایە بۆ هەر شوێنێکی دنیا هیچ کێشەیەکی نەبوو، سابوون هەر سابوون بۆ هەموو کەسێک هەرەی کڕی. بەڵام ئێستاکە تۆ ناتوانانی بەو شێوازە کار بکەیت. زانست لەگەڵ ئەوەی کە زۆر بەرەو پێش ڕۆشتووە، ئێستاکە ئەزانین کە زیاتر پێویستمان پێێتی. واتە شارەزایی حکمت و دانایی گەیشتن بە نوێترین تێگەیشتن لە بابەتەکان ئەمڕۆ لە هەموو کاتێ زیاتر پێویستمانە، چونکە وەزعەکە ئاڵۆزترە. ئەمە وەکو جاران نییە لە هەر بوارێکە شارەزابی بتوانی بە ئاسانی بەرهەمێک دروستکەی، وەکو ئەو سابوونەی باسم کرد، وەکو ئەو مۆمەی کە جاران دروستەکرا زۆر بە سادەیی ئەخرایە بازار و ئەفرۆشرا. ئێستا بە سەدان بیرۆکەی لەو جۆرە لە یوتیوب هەیە و تۆ ئەتوانی هەر ئەمڕۆ لە ماڵەکەی خۆت شتێک دروستکەی، بەڵام ئایا بۆت ئەفرۆشرێ؟ ئێستاکە بە بۆنەی پێشکەوتنی ئینتەرنێتەوە زۆر شوێن هەیە کە ئەگەر پێشکەوتنی ئینتەرنێت نەبووە ئێستاکە و شوێنانە دوکان و بازار بوون، بەڵام ئێستاکە چۆڵن. ئەی باشە بۆ ناچی دوکانێک دابنیت بەڵکو و تایە سەرکەوتوو بیت؟ خۆشەویستان، کەواتە بارودۆخەکە ئاڵۆزە و ئێمە لەم بارودۆخە ئاڵۆزە ئایا ئەتوانین سەرکەوتوو بین؟ گومانت نەبێ لەوەی کە بارودۆخ بە هەر جۆرێ بگۆڕێ کەسانێک هەن تایە سوودمەند دەبن. بارودۆخ بە هەر جۆرێ خراپ ببێ کەسانێکی تازە هەن کە لە بارودۆخە باشەکە وەزعیان خراپوە، ئەمجارە لە بارودۆخە خراپەکە تایە سەرکەوتن بەدەستێن. ئێستاکە شتانێک هەیە وەکو change management، بۆ نمونە بەڕێوەبردننی گۆڕان، یعنی تۆ چۆن ئەتوانی خۆت بگۆڕی بۆ ئەو قۆناغە نوێ. و ئازیزان، من ئینشاءالله ئەم شەو بە کورتی و پوختی باز لەوە ئەکەم ئەبێ تۆ چۆن کەسێبی تا بزنسەکەت ئەو بزنسە سەرکەوتووە بێ، و ئەبێ بزنسەکەت چۆن بێ بۆ ئەوەی بزنسێکی سەرکەوتوو بێ. ئینشاءالله هەوڵەیەم زۆر بە زمانێکی سادە شتانێکی کردداری ڕوونکەمەوە. بەڕێزان، هەندێک شت هەیە ئەبێ ئێمە لە مێشکی خۆمانە بیگۆڕین، اینجا لە دەرەوەی خۆمانە شتەکە ئەگۆڕێ. هەروەکو چۆن ئەزانن کە بازرگانێک ئەکرێ بەهۆی عەقڵیەتێکی تیجاریەوە ئەمڕۆ بازرگانێکی زۆر سەرکەوتوو بێت. کەواتە هەمومان ئەڵێین فڵان کەس عەقڵی تیجاری هەیە. کەواتە عەقڵ لەکوێیە؟ لە ناو مێشک و دەرونی ئینسانەکە. بۆیە گەورەترین گۆڕانکاریش ئەوەیە کە لێرە ئێمە دروستی بکەین. ئینشاءالله هەوڵێم بە کورتی بە پوختی بە زمانێکی سادە شتانێ باسکەم کە ئەگەر بیگریتە بەر، ئینشاءالله توانی گۆڕانکاریشی گەورە لە ئەو کارا بکەی کە ئێستاکەتە ئیشەکەی و پێ ئەچێ ئێستاکە لە بارودۆخێکی باشا بێکارەکەت و پێ ئەچێ لە بارودۆخێکی خراپا بێت. گرنگ ئەوەیە ئەوەی ئێمە لێرە باسیەکەین تۆ لە هەر بارودۆخێکا هەیت وەکو بزنسەکەت چۆن باشتریەکی. باشترین کار بۆ گەشەی بزنسەکەت چییە بیکەیت؟ خۆشەویستانم، تۆ دەبێ چۆن کەسێک بیت. ئەها بۆ باشتربوونی بزنسەکەت تۆ ئەبێ چ جۆرە کەسێ بیت. ئەمە ئەو پرسیارەیە کە ئەتوانێ خۆت و بزنسەکەشت بەرەو گۆڕانکاریکی گەورە بەرێ و بەڕاستی بگەی بەو بزنسەی کە لە خەیاڵەکانتا هەیە. ئەو پرسیارەی کە زۆر جەوهەریە، ئەکرێ ژیانی هەر یەکێکمان ژیانی پیشەیی بێت
یاخود ژیانی کەسیمان بێ ژیانی خێزانیمان بێ بە تەواوەتی گۆڕانکاری بەسەر بێنێ ئەویش ئەوەیە من بزنسێکم لە خەیاڵە ئاستێکم لە خەیاڵە داهاتێکم لە خەیاڵە شتێکم لە خەیاڵە ئەمەوێ بگەم بەوە بەڵام پرسیارە گرنگەکە ئەوەیە من ئەبێ چۆن کەسێ بم تا ئەو شتە بدێت چونکە ئەگەر تۆ قابلیەتی ئەوەتیانە بێ ئەو شتە نابێ ئەها لە کوردی ئەم قسەیە زۆر جوانە ئەڵێ قابلیەتی ئەو شتەیتیایە یا قابلیەتی ئەو شتەیتیان نییە ڕاستە کەلیمەکە عەرەبیە بەس ئێمە لە کوردیا وا بەکارێنی ئەڵێ هەرگیز قابلیەتی ئەوەی نییە ئیشێکی ڕێکوپێک بکە قابلیەت کەواتە تۆ ئەبێت چۆن کەسێبی بۆی ئەو بزنست هەبێت وە بزنسەکەشت ئەبێت چۆن بزنسێک بێت ئێستا تۆ خاوەن کارێکی داهاتەکەت دوای ئەوەی کە هەموو تێچوونەکان دەرئەکەی بۆ نمونە 2 ملیۆنت بۆ مێنێتەوە بەڵام تۆ ڕاستە هەمومان ئەبێ بە بەشی خوارازی بین چ ئەوەشی کە قەرزار و فەقیرە چ ئەوەشی میلیۆنێرە هەمومان ئەبێ بە بەشی خوارازی بین ئەوە شتێکی کێیە ئەوەی کە نابێت لێ رازیبی ئیهمالیەکانی خۆتە ئەبێ نابێت لێ رازیبی کەسایەتی خۆتە غەڵەتەکانی خۆتە ئەوەیە کە تۆ ئەتوانی شتێ بکەی بەس نایکەی نابێ بەمە رازیبی تۆ کاتێککە لە تواناتا هەیە مانگانە 10 ملیۆن قازان بکەی بۆچی 2 ملیۆن قازان بکەی بۆ بەمە ڕازیە بێ من نیشانەی ئەوە نییە کە تۆ ئینسانێکی قانیعی ئەمە نیشانەی ئەوەیە تۆ ڕازیت بە ئیهمالیەکانە ڕازیت بە نەزانیەکانە ڕازیت بە دواکەوتویی و داماویەکەت بۆیە لێرە بە دڵنیاییەوە دژایەتیکردنی ئەم جۆرە بیرکردنەوەیە دروستە واتە بەڕێزان ڕوونی کەمەوە تۆ لە تواناتا هەیە بزنسەکە دوا لێ بکەی کاتێککە هەموو تێچوونەکان دەرەکەی نێت ئینکەمەکەت ئەو قازانجا پوختەی کە ئەمێنێتەوە لە تواناتا هەیە کە 10 ملیۆن بێ بەڵام ئێستاکە 2 ملیۆنە وە تۆ ئەڵی من بە بەشی خوا ڕازی ئەمە غەڵەت تێگەیشتنە لە قەزا و قەدەر و لە ڕزق و لە هەموو ئەمانە ئەمە نیشانەی ئەوەیە تۆ نەک بە 2 ملیۆنەکە ڕازیت تۆ ڕازیت بە هەموو ئیهمالیەکان و بە نەزانیەکانت بە داماویەکەت بەو بەڕێوەبردنە سەقەتت بەو بیرکردنەوە غەڵەتان تۆ ڕازیت بەمە نابێ بەمە ڕازی بی سەگەل لەسەر ڕێژەی پارەکە نییە ڕەزامەندیەکە قەدەری خوا هەرچی بێ پێی رازین ڕستی خوای گەورە هەرچێنێ بێ پێی رازین بەڵام نابێ بەوە رازی بین کە ئێمە ئەتوانین ئەدایەکی باشترمان هەبێ ئەتوانین داهاتێکی زۆرترمان هەبێ بەڵام پێی رازی بین کەواتە ئەبێ تۆ خۆت چۆن کەسێبی و ئەبێ بزنسەکە چۆن بزنسێ بێت ئەگەر ئەمڕۆ ئەمەت گۆڕانکاری تیا کرد تەمان هەر لە مێشتەوەی ڕوایە واتە هەر ئەم شەو تۆ ئەتوانی ئەو کاغەز و قەڵەمی کە لە بەردەستایە ئەم تێبینیانە ئەنووسی کە من لێرە باسی یەکەم و بڕیارەی هەر ئەم شەو گۆڕانکاریە گەورەکە ئەتوانێت دروست ببێت و ئایا چه ئایندەیەک چاوەڕێبانە سەرەتا ئازیزان با یەکەم جار لەوە دەست پێ بکەین تۆ ئەبێ چۆن کەسێک بیت نمونونەکە ئەڵێمەوە داهاتەکە 2 ملیۆنە 2 ملیۆن بۆ مێنێتەوە ماگانە بەڵام تۆ ئەتەوێت 10 ملیۆن بۆ بمێنێتەوە با بڵێین بە زمانی دۆلار قسە بکەین تۆ ئێستاکە ماگانە با بڵین 5,000 دۆلار بۆ ئەمێنێتەوە لە کۆمپانیاکەت لە ئیشەکەت لە بزنسەکەت بەڵام ئەتەوێ 15,000 دۆلارت بۆ بمێنێتەوە ماگانە ئێستا تۆ ناتوانی ئەم 2-3,000 دۆلارە بگەێنیتە 15,000 دۆلار ئیلا ئەبێ گۆڕانکاری لە خۆتا بکەیت گۆڕانکاریەکەشەمەیە تۆ ئەبێت چۆن کەسێک 2 نەفەر لە یەک بوارە ئیشەکەن لە سلێمانیان لە هەولێر لە یەک بوارە ئیشەکەن بەڵام یەکێکیان هەر لەو ئیشە ماگانە 15,000 دۆلاری بۆ مێنێتەوە یەکێکیان 1,000 دۆلاری بۆ ئەم دوو کەسە دوو کەسی جیاوازن هەلەکە ئەوەیە ئەم نەفەرەی کە کەمی بۆ مێنێتەوە بڵێ من ئەمێ ببم بەو کەسە لەو جۆرە کەسە بم کە زیاتری بۆ مێنێتەوە کەواتە بیرکردنەوەی خاوەن کارەکە و خەسڵەتی کەسایەتێکی خەسڵەتەکانی ئەم خاوەن کارە ڕۆڵی سەرەکی ئەبینێ لە دیاریکردنی ئەوەی کە بزنسەکە چۆن هەندێک کەس هەیە کاتێک کە ئەی ناسی سەی لەگەڵا ئەەکەی خاوەنی کارێکە هەر یەکسەر لە دوورەوە تۆ ئەزانی ئەم نەفەرە
قابلیەتی ئەوەی نییە خاوەنی بزنسێک بێ کە ماڵنانەکەی بگاتە چەند هەزار دۆلارێک. هیوا هەیە قەدەری خوا لە شوێنێکا دوکانەکەی داناوە دوکانەکەی باشە، یان چۆتە ناو ئیشێکە و لە ئێستا فرسەتە و وەزعەکەی قۆرەخ کردو و بازاڕەکەی قۆرەخ کردووە، بەڵام کە ئەیناسی لە بیرکردنەوەکانی تێگەی، لە ڕەفتاری لەگەڵ کارمەندەکانی تێگەی، لە ڕەفتارکردنی لەگەڵ مشتریەکانی تێگەی، ئەم نەفەرە قابلیەتی ئەوەی نییە، ئەمە شتی تری بۆ هەڵکەوتووە. کەواتە ئەگەر ئەمە گۆڕانکاریەک لە بارودۆخەکە ڕووبە، ئەم نەفەرە ئەو ئیشە باشەی لەدەست ئەیات. بەڕێزان، هیوا هەیە زمانێک پارێکی زۆری پیا کردووە، ئێستا کە لێ پرسی ئەڵێ چی؟ ئەڵێ وەڵای تر قەدەری خوا ئەو ساڵە ئاوا هەبوو، خوا ڕشتی بەسەرمانە. کاتێکە چی دیراسی مۆزوعەکەکی ئەم نەفەرە لە ئەسڵا قابلیەتی ئەوەی تیا نەبووە، بەڵام بارودۆخی هاتۆتە پێش لەو کاتە ئەم نەفەرە بۆی هەڵکەوتووە و قازانجی کردووە. ئێمە ئەزانین سەرکەوتن ئەکرێ جارجارە بە هەلبێ، بەڕێزان ئەمە وازەحە، بەڵام شکست ئەبێ بزانی خەتای خۆتی تایە. یعنی ئەکرێ 10 نەفەر بچینە ناو جۆرە بازرگانیەکەوە، یەکێکمان بۆی هەڵکەوێ زۆر قازانج ئەکرێ بۆی هەڵکەوتێ، بەڵام کاتێک کە تۆ ئەچیتە ناو بازرگانیەکە و فەشەلێنی خەتای خۆتە. هەمیشە ئەوە بزانە ئەگەر قۆستنەوەی هەلەکان بۆ هەندێک کەس هەل بێ و وەکو کورد دەڵێ شانس بێ و بۆی هەڵکەوت بێ و ئیتر خوای گەورەوە تاقی کردووەتەوە، بەڵام دڵنیا بە شکستەکان خەتای خۆتی تایە. ئەمە قاعدە بێ لە زۆر گۆڕانکاری لە ژیان تا ڕوئەیە. کەواتە ئێستاکە چینەوە سەر هەمان مۆزوع، تۆ بزنسەکەت باش نییە، بەڵام لە توانە هەیە باشتر بێت. یەکەم جار ئەبێ بزانی ئایا خۆت قابلیەتی ئەوەت هەیە کە خاوەنی بزنسێکی باش بی، نەک خودی ئیشەکەت. ئێستا هیوا هەیە جاری وایە هیوا هەیە ڕاوێژ بە منەکە ئەڵێ مامۆستا پێ چۆنە بچم لەو بارە ئیشکەم، یا ئەڵێ پێ چۆنە لە فڵان شتا ئیشکەم، وەڵی ئێستا بەعزێ ڕەفیق قوشتن هەیە لەو بارە ئیشەکەن ماڵانە پارێکی زۆریان دەسەکەیە. ئەزان چیان پیاڵم؟ ئەڵێم ئاخر هەموو شتێ خۆ پاری تایە. باوەڕکەن هیوا هەیە بەهۆی دروستکردنی بزمار و بڕغەوە ئێستا ملیۆنێرە، هیوا هەیە بەهۆی بازرگانی مۆبایلەوە ئێستا ملیۆنێرە، هیوا هەیە دەفتەر قەباکە، هیوا هەیە قەڵەم دروستەکە ملیۆنێرە، هیوا هەیە پەرداخ و شوشە دروستەکە، هیوا هەیە بەرهەمی کشتتوکاڵی هەیە ملیۆنێر. کەواتە مەرج نییە لە بوارێکە تۆ وەزعەکە بە باش بزانی، خۆ هەڵی تەنایی وا بزانی، نا ئەمێنێتەوە سەر خۆت. تۆ چەنێ قابلیێتت تیا، تۆ چەنێ شارەزاییت هەیە، تۆ چەنێ عەقڵکاری ئەکەی. بەڕێزان مەرج نییە ئێستاکە هیوا هەیە ئەڵێ بزنسمانمان هەیە زۆر سەرکەوتووە و شەهادەی نییە. باسی شەهادە ناکەین، ئێمە باسی قابلیەتی ئەو کەسە ئەکەین. چونکە هەر ئەمڕۆ باز لەوە ئەەکەم، هیوا هەیە ئێستاکە زۆر زیرەکە، بەڵام لە بواری بازرگانی و کار و کەسابەتە ئینسانە زۆر فاشیدە. زیرەکێکی بیرکاریانە کە پرسیارێکی بیرکاری بخەیتە بەردەستی حەلیکە، ئەوە کەسێکی زیرەکە. خاوەنکار مەرج نییە خۆی پرسیارەکە حەلکا. بەڕێزە یعنی تۆ پرسیارێکی بیرکاریت هەیە ئەیبەی بۆ کۆمەڵێک کەس عادەی یەڵا بزانم کێ حەلیەکە، کامیان ئایکیوی زۆر بەرزە ئەتوانێت و پرسیارە حەلکە، و تۆ ئەڵێ ئەوە زۆر زیرەکە توانی پرسیارە بیرکاریەکە حەلکە. بازرگانی زیرەک ئەوە نییە خۆی پرسیارەکە حەلەکە. بازرگانی زیرەک ئەو کەسەیە کە زیرەکانە نەفرێکە دۆزێتەوە کە پرسیارەکەی بۆ حەلکە. لێرایە کەسێکی نەخوێنەوار یاخود نا ئەکادیمی لە دنیای بزنس و بازرگانیا ئەکرێ زۆر سەرکەوتوو بێت، چونکە ژیری و زیرەکی دووشتی جیاوازن ئازیزە. ئەکرێت تۆ زیرەک بی، ئەکرێت تۆ ژیر بی. ژیر ئەوەیە کە کاتێک کە پرسیارێکی بیرکاری لە بەردەستیایەتی خۆی نایزانێ کەسێکی بۆ دەزێتەوە بۆی حەلکە. کەواتە خاوەن بزنسمانێکی سەرکەوتوو ئینسانێکی زۆر ژیر و عاقڵە. مەرج نییە ئایکیو زۆر بەرز بێ و زۆر زیرەک بێ و خاوەنی شەهادەی ئەکادمی بێ لە واری بزنسە. بەڵام
هەموو بەڕێزان ببورن ئەوە هەندێک مواصفاتی زوم هەیە بێ بیکوژێنمەوە ئەگەر نا ئەو بەڕێزانە بە هەوسی خۆیان شتە نووسنوشت شێرەکەن لۆجی خۆشیان نەزانن ببورن. بەڵێ ئێستا بزنسمانێکی سەرکەوتووە و کەسەیە کە ئەگەڕێ بە دوای وەڵامی پرسیارەکەیە. ئینسانێکی زیرەک ئەکرێ خۆی وەڵامی پرسیارەکە بدۆزێتەوە، کەواتە ئەوە لە مێشکت دەرکە ئەکرێ تۆ زیرەکیش نەبی بەڵام بزنسمانێکی سەرکەوتوبی، ئەکرێ هیچ شادێکی ئەکادمیت نەبێت لە بواری بزنسا بەڵام سەرکەوتوبی. ئەم قسانەی من دەرەنجامی لێکۆڵینەوەی ئەکادمیە، واتە لێکۆڵینەوە ئەکادمیەکان ڕاستیەکانت بۆ ئەدۆزنەوە و ڕاستیەکانت ئەخەنە بەرچاو، بەڵام مەرج نییە ئەو کەسەی لە لێکۆڵینەوە ئەکادمیەکانە زۆر شارەزایە لە تطبیقەکە شیاوابێت. هەر وەکو چۆن ئێمە زانستی بۆ نمونە زانستێکمان هەیە بە ناوی چارەسەرکاری دەرونی سایکۆتراپی، مەرج نییە ئەو کەسەی شارەزایی نییە دەروون دروستیەکەی خراپ بێت، نا هیوایە دەروون دروستە زۆر بەختەوەرە هیچیش نازانێت لە سایکۆتراپی، هیوا هەیە خۆی سایکۆتراپیستە واتە چارەسەرکاری نەخۆشی دەرونیە بەڵام خۆی کۆمەڵی کێشەی دەرونی گەورەی کەواتە هەر وەکو زۆر بواری تر وایە بۆی ئەو وەڵامە ڕاست دوو یعنی وازح بێلاتان هیوا هەیە ماوەسایکی ئای نییە بەڵام مەرجێ زۆر بەتەقوا بێت، زۆر بەخشم دەبێت، زۆر هەموو جارێ شەو نوێشکە عیبادەتگا بە ڕۆژ و بێ مەرج نییە. کەواتە ئێمە ئەزانین جێبەجێکارەکە کە سەرژیرەکە سەرکەوتووەکەیە، ژیری ئەوەیە تۆ دەرەنجامی شتەکەت بەلاوە گرنگ. ئەمە خاڵێکی گرنگ. خاڵێکی تر سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە بزنسمانەکان چی فێرە بن. بزنسمانەکان ئەکرێ زۆر کەم فێر ببن بەڵام ئەو کەمە فێرە بن کە ئەتوانن جێبەجێ بکەن. بۆیە هیوادارم هەر یەکێک لە ئێوە ئێستاکە ئەگەر خاوەنکارە و لەم وێبینارە بەشداری کردووە بیر لەوە بکاتەوە کە ئەوەی من ئەیڵێم لای خۆی تێبینی بکە و بڕیار باکە جێبەجێ بکات. تەماشاکە نازیزان، کەواتە گۆڕانکاری کردن لە بیرکردنەوە و لە خەسڵەتەکانی خۆتە ئەمە گەورەترین خزمەتە بە باشکردنی بزنسەکە. خۆشەویستان، ئەگەر ئێمە ئەم بزنسمانە ببینین و کەسێکە زۆر مێشکی ئاڵۆزە و نامرتاحە ئەگەرچی لە بزنسەکەش یا سەرکەوتوو بێ و میلیۆنێر بێ بەڵام مرۆڤێکی سەرکەوتوو نییە. ئێمە لە دنیای بزنسا ئەمانەوێ مرۆڤێکی سەرکەوتوو بین، ئەمانەوێ مرۆڤێکی بەختەوەر بین، خۆ نامانەوێ پارەمان هەبێ بەڵام ئاسوودەییمان لەدەستیادێت. هەندێک جار هەژارەکان وا بیرەکەنەوە کە دەوڵەمەنەکان مرتاح نین، ئەو قسەیە غەڵەتە، ئەوە بیرکردنەوەی هەژارانەیە، چونکە هەژار دەوروبەرەکەش هەژارن ئەسڵەن هەر نازانێت دەوڵەمەند چۆنە و ئەوانەشی کە بزنسمانی سەرکەوتون چۆن بیرەکەنەوە، کەواتە ئەو نازانێت. کێ زانێت؟ کەسانێک کە تەعاملیان لەگەڵ خاوەنکارەکانە و لە نزیکەوەیان ناس. ئێمانیش هەر وەکو مرۆڤی تر هەیانە بەختەوەرە هەیانە بەداخەوە بەختەوەر نییە. ئێستا بەنسبەت ئەوەی کە تۆ کە بزنسمانێکی ئەبێ ئامانجێکی گەورەترت هەبێ لە پارەپایەکردن، ئەویش ئەوەیە کە ئەبێ تۆ مرۆڤێکی سەرکەوتووبی و بگەی بە بەختەوەری، ئەگەرنا بەدەستهێنانی پارەکانت نیشانی ئەوە نییە کە تۆ سەرکەوتووەکەت. ئەمە لەلایەکی تر خودی ئەو خەسڵەتانی کە لە کەسایەتی تۆ هەیە دەری ئەخا ئەم بزنسەی تۆ چەنێ گەورە ئەبێت. هەندێک کەس عەقڵیەتەکەی بە جۆرێکە ئەکرێ بزنسی گەورە ناونیشانی گەورە کۆمپانیای گەورە دابمەزرێنێ کەچی بەردەوام هەرزاریش بێت. هیوا هەیە قابلیەتی کەسایەتیەکەی ئەوەیە ئەگەرچی ناونیشانەکەش گەورە بێ، ئەگەرچی سەرمایی گەورەشی خستبێتە ئیشەکەوە و هەوڵێکی زۆریش بە لەوە چێمانگانە چەند سەد دۆلارێکی بۆ بمێنێتەوە. کەواتە دوجار سەرکەوتن لە پرۆژەیەکی بازرگانیە ئێمە دوجار لەگەڵ ڕقەمە مامەڵانکی. ئایا ئەم کەسە کە لە کاشفلۆە واتە ڕێڕەوی پارە، ئایا لە ڕێڕەوی ئەم پارەیکێت کاتێککە مەسروفەکان دەرەکە دوجار چەنی بۆ ئەمێنێتەوە. ئێستاکە هەمومان ئەمانەوێت زۆرترمان بۆ بمێنێتەوە،
هەمومان ئەوانەوێ بەختەوەرتر بین، سەرکەوتوتر بین، مرتاحتر بین، ئیشەکەمان لەسەر پێی خۆی بین، نەک زۆر زۆر قەلەق بین. بەڕێزان، قەلەقی و سترێس یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشیە بێ دەرمان و بێچارەکە. یعنی ئەوەی کە تۆ زۆر زۆر قەلەقەبی بەسە بۆ ئەوەی کە تۆ وەکوە بەردەوام ژەهر بکەیتە ناو جەستەی خۆتەوە. سەدان خاوەن کار بەهۆی کارەکانیانەوە زۆر زۆر قەلەقن. ئەمە دیسان گەڕێنەوە سەرم خاڵە ئەم کەسە وەبەرهێنانی لە کەسایەتی خۆیان نەکردووە بیکات. جاری وایە تۆ چی وەبەرهێنان لە بزنسەکە تاکەی، بەڵام نازانی گەورەترین وەبەرهێنان ئەوەیە کە لە خۆتی ئاکەیت. گەورەترین وەبەرهێنان ئەوەیە کە لە خەسڵەتەکانی خۆت و بیرکردنەوەکانی خۆتایەکی. ئێستاکە من هەوڵێم بە سادەیی کۆمەڵێک شت باسکەم کە لە ناو مێشکی بزنسمانە سەرکەوتوەکانە هەیە و تۆ نازانینی ئەمە قەناعەتکردن بە خۆت ئەتوانی تو هەمان شت لە ناو خۆتا دروست. عزیزانم، یەکێک لە خەسڵەتە مهمەکان کە دەری ئەخا قابلیەتی تۆ چەنە بەردەوامیە لە فێربوون. ئێستا بە بگەڕێنەوە بۆ سەر ئەوە توانستی تۆ چەنە. بۆ نمونە ئەچی بۆ لای هاوڕێیەکت بازرگانەکە لە بوارێکە ئیشەکە مارکێتێکی داناوە کۆمپانیایەکی داناوە با بڵین ئەم کەسە مەسروفەکان دەرەکات، بەڵام پارێکی زۆری بۆ نامێنێت. ئەکرێ ئێستا لە قۆناغی ئیشەکەیە ئەم کەسە تەنانەت قەرزاریش بێت، بەڵام ناسینی عەقڵیەتی کەسەکە دەری ئەخا ئایا ئەم نەفەرە ئەم سنوورانە تێئەپەڕێنێت یان تی ناپەڕێن. بۆ نمونە من هاوڕێم هەبوو لە بواری بازرگانی ئیشیا کرد، فەشەلی هێنابوو، زۆر زۆر قەرزار. بەڵام من پێمەوت من تەسەورەکەم تۆ دوجار لە سەرکەوتنی گەورە بینمەوە، کاتێکم زانی هەموو ئەو سنوورانەی تێپەڕانوە کە لەناو قەرزاری و داماویا بوو. بۆ چکە ئەم زانی ئەم نەفەرە عەقڵیەتی ئەوەی هەیە ئەگەر ئینشاءالله بەردەوام بێ خەمی خۆی بخوا ئەتوانێت ئەو قۆناغە تێپەڕێنێ و نەک قەرزەکانیشی باتەوە ببێ بە خاوەنی سەرمایە و پارێکی زۆر. ئەمە لە ڕۆژانی فەقیریەکەیە دەرەکەوێ، لە ڕۆژانی فەقیریەکەیە دیارە، لە ڕۆژانی زەرەرەکانیان دیارە ئەم نەفەرە توانای هەستانەوەی هەیە. ئەم نەفەرە خۆتان لەوە چێت دنیای خەڵک بناسن بۆتان دەرکەوێت کە ئەم نەفەرە توانای ئەوەی هەیە بزنسەکەی گەورە بکات یان توانای ئەوەی نە. هیوایە عەقڵیەتی نەوعێکە ناتوانێت، کەواتە ئێمە دژایەتی ئەو عەقڵیەتە ئەکەین. ئەمە بربەستێکە کە ناهێڵێت تۆ داهاتەکەت زیادکەیت. ئێستاکە با بزانین لە مەسەلەی فێربوونە ئێمە ئەڵێین گەورەترین خزمەت بە ئیشەکەتی بکەی ئەوەیە گۆڕانکاری لە خۆتا بکەی. یەکێک لەو گۆڕانکاریانەی کە ئەگەر لە خۆتیا بکەیت بزنسەکەت زۆر سەرکەوتووە بێ ئەویش ئەوەی بەردەوامی لە فێربوون. بەڕێزان، ملیۆنێرەکان وەکو ئەوترێ تۆ حسابی کوردستان مەکە، حسابی ئەو گەندەڵی و پارە دەستکەوتن بە دزی و بۆ هەڵکەوتن و ئەو شتانە لا بە لە خیاڵی خۆتا وەرە هەموو عالم بەڕاستی ببینە، چکە ئێمە نامانەوە خۆ پارێکی حرام پێیا بکەین. تۆ هەر لە بنەڕەتان ناتێت بە خەڵەتان و بە دزی پارەکە پێیا بکەیت، کەواتە نابێ بڕۆی خۆت مقارنەکەی بە دز بە فڕوفێڵچی بەوانە، ئەبێ خۆت مقارنەکەی بە خاوەن کارێکی ژیر. پاشان تۆ ئێستاکە لەناو ئەم کارای لەوە تۆ لە فەقیریەوە هێنابێتت، لە قەرزاری و زەرەرەوە هێنابێتت، نابێ خۆ مقارنەکەی بەوەی کە لە بەو باپیلیۆن بە ملیۆن دۆلاری بۆ ماوەتەوە، هەزاران هێکتار زەوی بۆ بەجێ ماوە. ئەبێ خۆت مقارنەکەی بەوانەی کە ئێستاکە سەرکەوتوو بوون، بزانین سیفاتەکانیان چۆنە لە کاتێک ئەمانە لە فەقیری و قەرزاری و دەستیان پێکردو کە ئێستاکە دنیا لە چاو زمانی پێشوە، لە چاو 100 ساڵ لەمەوە پێش 200 ساڵ لەمەوە پێش لە چاو هەموو مێژووە ئێستاکە ئەو کەسانەی سەرکەوتون لە بواری بزنسە ئەکرێ لە هەژاری و لە قەرزاریەوە دەستیان پێکرد بێ و ئێستاکە سەرکەوتنیان بەدەستهێنابێت. ئەمە خەسڵەتێکی دنیای ئابووری ئەم سەردەمەیە، جیاوازە لە هەموو مێژوو. واتە لە مێژووە زۆر جار کەسەکە کە دەوڵەمە بۆ لە باوبابیران شتێکی بۆ بەجێماوە، بەڵام ئێستا وانە لەناو قوڕاوی بەدبەختی و قەرزاری و فەقیریە ئەم نەفەرە بۆ بە خاوەنی بزنسێکی سەرکەوتوو. کەواتە یەکێک لە خەسڵەتی ئەم کەسانەی کە هەژار و قەرزار بوون بە تایبەتی بەپی لێکۆڵینەوە زۆرێک لە ملیۆنێرەکان وەزع باشەکان زۆرێک لە بزنسمانە سەرکەوتووەکان لە سیەکانی عمریانە قەرزار بوون، بەڵام لە چلەکانە سەرکەوتنی گەوریان بەدەستێن. یەکێک لە خەسڵەتەکان ئەوەیە کە مرۆڤ ژیریەکەی زیاد دەکات، ئەزانێ خەریکی چی بێ باشە، خەریکی چی نەبێ کات کوشتنە. شتانێکن کات کوشتن خەریکی نابی و خەریکی شتێکە بی کە بەلاتەوە گرنگە. ئێستا
فێربوونی بەردەوام فێربوونی بەردەوام یعنی خۆی هەمیشە ئەنێ بە هەر مەجلیسێک هەر دانیشتنێک هەر کەسایەتیەک هەر معرەزێک هەر وێبینارێک کۆرسێک کتێبێک کە ئەتوانێ شتێکی فێر بکە و بەڕێزان فێربوون لای ئەمان لەبەر خاتری خودی زانستەکە نییە یعنی کەسی بزنسمان نابێ وەکو کەسێکە ئەوێ لە بوارێکا ببێ بە عالم خەریکی فێربوون بێت فێربوون لای مرۆڤی بزنسمان بۆ جێبەجێکردنە ئەگەر فێربوونێک نەبێ بەهۆی جێبەجێکردن یعنی کاتکوشتن لای بزنسمان لای کەسێک کە خاوەنی بزنسە فێربوونێک نەتوانێت جێبەجێیکە بەلایە و کاتکوشتنە چونکە بزنسمان لە هەموو کەسێ زیاترە زانێ ئەم دنیاە پڕە لە ئەنواعی زانیاری و مستحیلە ئینسانێک ئیحاطەی ئەو هەموو معلوماتە بکە بەڕێزان زاڵ ببێ بەسەر هەموو ئەوەت بەس سیفەتی خوای گەورەیە کە سیفەتی محیطی هەیە واتە بە تەواوەتی ئیحاطەی کردووە داگرندەیە بەسەر هەموو زانست و معلوماتەکانە بزنسمان باشە زانێ دنیای معلومات هەیە و ئیشی پێی نییە دنیای زانیاری هەیە ئەو ئیشی پێی نییە ئەو ئیشی بە زانیاریەکە بتوانێت جێبەجێ بکە کەواتە بیکە بە خەسڵەت لە خۆتان ئەبێ فێرخواز بی تا ئاخر لەحظە و ئەبێ تۆ بەردەوام وەکو کەسێکە شارۆ کەسێکە ئەچێتە ناو باخەکە ڕنراوە بەڵام لە ناو گەڵاوەری وەکان و لە ناو ئەو درەختانی کە ئەکرێ میوەیەکیان هێشتا پێوە ما بێت و تازەگەیشت بێ شارۆ ئەکا ئەگەڕێک کۆمەڵی شتلی ئەکاتەوە بزنسمان لە بەدەزێنانی زانست و زانیاریا وەکو کەسێکە کە شارۆ بکات واتە ئەگەڕێ چی بەکەڵشیێت خەریکی ئەوەیە کەواتە ناچێ هەل لە خۆیەوە بەشداری کۆنفرانسێ بکە یان معرەزێ یان دەورەیەک کە بزانێ ئەمە کارمەندەکەی پێویستی پێێتی نەخۆت بەڕێزان جاری وا هەیە تۆ ئەچی شتێک فێرەبی بەس کارمەندەکەت پێویستە ئەو شتە بزانێ نەک تۆ شتانێکی تر هەیە کە تۆ ئەبێ وەکو خاوەن کار بیزانی کاتە لە محاولەی بەدەزێنانی ئەوە بکە ئێستا سوپاس بۆخوا زۆر جیاوازە یعنی 20 ساڵ لەمەوە پێش کەسێک ئەگەر بیوستە لە بزنس زۆر شارەزابێ ئەچوو لە بزنس سکۆڵێک ئەی خوێن بە تایبەتی MBA-شی ئەخوێن ماستەرێکی ئەخوێن لە بزنس و یان دیپلۆمێکی ئەخوێن ئێستاکە سەرچاوی بەدەستهێنانی زانیاریەکان زیادیان کردووە ئەنواع پێگە هەیە ئەنواع دەورات هەیە ئەنواع شوێن هەیە کە تۆ ئەتوانی بچی ئەو زانیاری اختصاسی تا بەدەست بێن ئازیزانم یەکی شکل لە خەسڵەتەکانی بزنسمانە سەرکەوتووەکان یان تۆیە کە ئەتەوێت بزنسەکەت گەشە پێبەی مەسەلەی بەخشین بابەتێکی زۆر گرنگە من وەکو مسلمانێک قەنەعەتم بە بەخشین و پاداشتی خوایی هەیە ئەوە شتێکە نەبراوەیە و پێویست ناکە من لە ڕۆ قسە بکەم بەڵام ئەوەندەی کە من لە ماوەی ئەم 12 ساڵی ڕابردووە کە بەردەوام مطالعەم کردووە لە بواری بزنسە و خوێندومە مەسەرەن بەکالریۆسم خوێندووە ماستەرم خوێندووە دەوراتی ترم خوێندووە کتێبێکی زۆرم خوێندوەوە لەم بوارە ڕۆشتم گوێم گرتووە لە مقابلەی دەیان و سەدان بزنسمانی سەرکەوتوو و چەندان کتێب لەم بوارە ئەوەی کە بۆم دەرکەوتووە ئەوەیە زۆرێک لە بزنسمانەکان هۆکارێکی معنەوی لە پشت پارەپەیاکردنەکەیانە یعنی بە بەخشین ئەگاتە مرتاح بەبەخشین جا ئوستاز محەممەد هەبوو خەڵکی پاکستان بوو لە ئەمریکا و ئەوروپا خەریکی لێکۆڵینەوەیەک بوو زمانێک کە من خەریکی خوێندن بووم لە بەشی ماستەر لە واشە ئەو لەوێ ئەرز ساڵەکانی دکتۆرای بوو دکتۆراکەی لەسەر سپیرچوالیتی بوو لە ناو بزنسا واتە ڕۆحانیەت لە ناو بزنسا ڕۆشت بوو لە ئەمریکا لێکۆڵینەوەی لەسەر ئەو کەسانە کردبوو کە کێشەدارایەکانیان حەل کردبوو وە گەشت بوونە سەرۆت و سامانێکی باش بۆی دەرکەوت بوو بە دوادا ڕۆشتن بۆ دنیای معنەوی لەناو ئەوانە زۆر بۆ چونکە ئەوانە ئێستا جاری وایە کەسەکە فەقیرە شەو ڕۆژ ئەگەر قەرزا ببیری لای قەرزەکەتە شەو ڕۆژ ئەگەر کاسبێکت لە کەساد و خراپیا بێ بەردەوام بیرت لایەت و نامورتاحەبی و ئەگەر تۆ ئەسڵەن ئیشت نەبێ مێشکت هەر مەشغوڵی ئەوەیە ئەمە کارەساتە بۆی دەرکەوت بوو
بەپی لێکۆڵینەوەکە ئەوانەی کە ئەو قۆناغانیان تێپەڕاندووە کە ئەگەنە سەرکەوتن لە بواری بزنسەکەیانە اینجا ئەگەڕێنەوە بۆ دنیای ڕۆحانیەت، اینجا ئەگەڕێنەوە بۆ دنیای بەخشین. لێرە خەسڵەتێک هەیە خاوەنکار ئەبێ ئێستاکە لە خۆیان دروستیکە ئەوەیە تۆ ئەگەر ئامانجەکەت بەس پارەپەیاکردن بێ هەوەکو خۆی گەورە فەرمێ جەمع مالە وعدەدە یەحسەب ئەنە مالە ئەخلەدە، ئەگەر تۆ بزانیم ئاەتە تۆ ئەگرێتەوە هەر دەستی ناچێت، هەر عەقڵت نای بڕێکە بڕێ ئیشێ بکەی کە داهاتێکی باش دەبێت. بۆ چونکە خۆت بە گرنگی و بچووکیە بینیتەوە، تو ئینسانێکی هەلپەرست مادی و کۆمەڵ استیفاتی ناشرین لە خۆتا ئەبینیت، هەر عیبت لێ بڕی مامەڵە بکە، عیبت لێ بڕی بزنسکەی بڕی ئیشکی. ئەگەر ئێستاکە نێتی گەورەت هەبێ لە مەسەلەی بەخشینە، تۆ دڵنیابە لە بواری بزنسان زۆر سەرکەوتووە بی. وە خاڵێکی تر ئەوەیە بزنسمانی سەرکەوتوو کاتێ عەقڵی بۆ فراوانبوونی بزنسەکەی ئەڕوا ئێستاکە تۆزێ بە ستانداردێکی باشەوە بژی و بیر کاتەوە و تەماشای کەسایەتی خۆی کە ئەگەر بەخشیت بۆ نمونە زەکاتی یا بەخشی یارمەتی فەقیر و هەژار یا لە پرۆژەی خەیریا بەشدار بوو سپۆنسەری کرد بۆ کۆمەڵە مەشروع، ئەم ئینسانە هەستەکە پارەپەیاکردن بۆ ئەو بەشێکی گەورەیە لە کاری باش، یعنی کردەوەی چاکە. مرۆڤ کاتێک دڵخۆشە بە ئەنجامدانی کارەکانی و لەسەری بەردەوام بێ کە چێژی لێ ببینێ و پی مرتاح بێت. کاتێک کە تۆ ئەچیتە ناو دنیای بازرگانی و هەموو ڕۆژێ خۆت بە ڕەزیلی و بە حەسوودی و بە بچووکی و بە گرگنیە بینیتەوە، تۆ قابلیەتی ئەوەتیانێ ببی بە خاوەنی بزنسێکی گەورە. بەڵام ئەگەر هەر ئەمڕۆ لەگەڵ ئەوەی داهاتەکەت کەمە دەست کرد بە بەخشین، دڵنیا بە کەسایەتی خۆت پێگەین. زۆرێک لە ڕاهێنەرەکانی بواری دارایی لە ئەمریکا، یعنی ئەوانەی کە لە بواری داراییان دەرسیان بە بزنسمانە سەرکەوتەکان وتوێتەوە، زۆریان ئاماژە بەوە ئەکەن کە بەخشین یەکێکە لە هۆکارەکانی گەورەبوونی عەقڵی تیجاری و هەوڵدان بۆ سەرکەوتنی گەورە لە بواری بزنسە. بۆیە ئەگەر ئێستاکە تۆ خاوەنی کارێکی بەشی ئەوە تیانە هێشتوێتەوە، بۆ نمونە ئیمانداری، بەس بیرت لای ئەوەی زەکاتەکەت بی، ئەوە بیرکردنەوەیکی زۆر بچکۆلانەیە. ئەبێ بیرت لای بەخشینی گەورەتر بێ لە زەکاتەکەت. زەکاتەکەت یەک لەسەر چلە، بەڵام خەڵکانێک هەن بەردەوام لە ئەوروپا و ئەمریکا لە وڵاتانی ئیسلامی بەردەوام ئامادەن یەک لەسەر دەی داهاتەکەیان ببەخش. لێرە ئەمە خەسڵەتێکی گرنگە و تۆ بەرەو ئاسوودەیەکی گەورە ئەبا و بەرەو سەرکەوتنێکی گەورە تەبا لە بواری کارە، کە زۆر جار هەژارەکان ناتوانن دەرک بەم شتانە بکەن. بەڕێزان، نیەتی بەخشین لە ئێستا خەسڵەتێکی گرنگە. پاشان تەماشاکەم ئێستا من بابەتێک هەیە ئەمێ ئاماژەی پێ بکەم. پێشتر ساڵانێک لەم بوارە ئیشم کردووە، ئەندازیاری دەرونی، کۆنتڕۆڵکردنی مێشک و دواییش کە لە دوای بابەتە دەرونیەکان من ڕۆشتوم بەرەو دنیای بزنس و بابەتی کارگێڕی و ئەوانە، لەوێ سیرەکەم لێکۆڵینەوەی زۆر هەیە، کتێبی زۆر هەیە لە بواری بزنساکە باز لە لایەنی دەرونی و خەسڵەت و عقڵیەتی سەرمایەداری و ئەوانەکەات کە چەند ڕۆڵی هەیە لە سەرکەوتنی کارەکەتە. خۆشەویستان، ئەبێ بی لە ناو مێشکی خۆتا گۆڕانکاری دروست. ڕۆژێکیان چوون بۆ ماڵێک، موعیدەکەمان وا بوو کە کەسێک هەبوو لەو عایدەیە تووشی حاڵتێکی دەرونی خراپ بوو. وەک من کە ڕۆشتم بۆ ماڵیان وتیان ئەمە فڵان کەسە تەمەنیشی هەبوو، پێکەوە دانیشتین کە یارمەتی بەم کۆمەڵی کێشەی دەرونی بۆ دروست بووە، لەوانە فۆبیای بۆ دروست بوو، ناڕەحەتی بۆ دروست بوو، ئەمانە ئەبێ حەلی. دانیشتم لەگەڵیان و ئەوم بردە ئەو حاڵتە دەرونی کە خۆی تیا بوو. طبعاً مرۆڤێکی ساغ لەگەڵ مرۆڤێکە کێشەی دەرونی بۆ دروست بووە، لە ناو مێشتیا هەندەسە نەفسیەکەی جیاوازی زۆری تایە. بۆ نمونە کاتێک کە تۆ ئەچیتە سەربانێک تەماشای خوارەوەکی، ئەو کەسەی فۆبیای لەگەڵایە زان چی لێ یەکسەر بەرچاوی لێڵە بێ احتیمالێ بگورێتەوە.
ئەترسێ ڕەنگی تێگەچ ئەو کەسەشی فۆبیاکەی لەگەڵانیە ئەتیادی سەیری خوارەوەکە کرێکارە بێنە پێشتای خۆ لەسەر پاسارێ ئیشەکات و مرتاحی شو هیچ کێشەشی جیاوازی هەندەسە نەفسیەکەی ئەم دوانە چییە؟ ئەو کەسەی کە ئاساییە بەرزیەکە بەرزی سەربانەکە بۆ خوارەوە ئاساییە بەلایە یعنی زۆر طبیعی ئەیبینێ وە خۆی ئەبینێ کە لەسەر پاسارەکەی ئیشە بەڵام ئەمەی کە فۆبیاکی لەگەڵایە یەکسەر نییە دووری ئەو 3 مەترە بە 20 مەترە بینێ واتە لە سەربانەکە و کەسەری خوارەوەکە بۆ نمونە 3 مەتر ئەچێتە سەر بەرمیلێک باشە بەرمیلێک با بڵین مەترێکە شتێکە لەو جۆرەیە ئەو ڕێک وەکو 5 مەترەی بینێ ئێوە تۆ بچیتە سەرپایەکی 5 مەتری بە دڵنیایی تۆش ڕەنگە تێگەچێ ئەترسی خەمتە بکەیتە خوارەوە ئەو بچێتە سەر تەپڵەکێکیش هەمان هەستی بۆ دروستە بێت کەواتە لەناو مێشکیان شتەکە جیاوازە ئیگنا هەر ئەوە نەبەرزە بەرمیلێک بۆ منیش و بۆ تۆ شەرەوە نەبەرزە بەڵام ئەگەر تۆ فۆبیات هەبێ و ئازانی لەسەر شوێنێکی زۆر بەرزی ئێستا کەویتە خوار و شتێکی لێ و زۆر جار خۆتە بینیتەوە سرد کێشایەتی بە ئەرزەکە خوێنی لێت و یعنی تۆ دیمەنێک بۆ دروستە بێت کەواتە هەندەسەی نەفسی ئینسانەکان جیاوازە بۆیە کاردانەوەیان جیاوازە لە بواری بزنسە تۆ وەکو بزنسمانێک کە ئەتەوێ سەرکەوتنێکی باش بەدەستبێنی بگەڕێرەوە بۆ ئەم هەندەسە نەفسیە هەنێ شتەیە بێ لای تۆ هەبارەکەی بچووک بێت هەنێ شتەیە بێ لای تۆ نزیک بێت جیاوازی بزنسمانێکی سەرکەوتوو خاوەنکارێکی سەرکەوتوو لەگەڵ خاوەنکارێکی فاشیل یان خاوەنکارێک کە قابلیەتی ئەوەی تایە کارەکەی هەرە بسێنێ وە گەورە ببێ لەگەڵ خاوەنکارێکە قابلیەتی ئەوەی تیانە کە کارەکەی گەورە ببێ جیاوازیەک هەیە لەناو مێشکیانە بۆ شتەکان کەواتە ئێستا من باز لەوە ئەەکەم ئەبێت چ شتێ بە نزیک ببین ئەبێت چ شتێ بە دوور ببینی ئەبێت چ شتێ بە زۆر ببینی چ شتێ بە کەم ببینی ئەگەر بێت و ئەم لایەنە ئەندازیاری دەرونی خۆت چاک نەکەی بزنسەکەی تۆ هیچ ئومێدێکی نییە بۆ گەورە بوو کەواتە بێکەم جار بیت کە ئەڵێن خاوەنی عەقڵی تیجاریە کە ئەڵێن هەوڵەیە سەرکەوتووە بۆ لەبەری ئەندازەکەی ناومێشکی ئەم هەندەسە نەفسیەکەی ئەم جیاوازیەکی هەیە جا ئێستاکەم بە ئاماژەیان پێ بکەین زانین چینەوە یەکەم خۆشەویستان چی بچوو بکەینەوە چی نزیک بکەینەوە چ شتێ ورد بکەینەوە چ شتێ زۆر بکەین لە مێشکمانە ئەم چوارە ئەتوانێ مێشکی تۆ تەنزیم بکە و بتکا بە خاوەنی توانستێ کە تۆ بزنسەکەت گەورە بکەیت خاڵی یەکەم ئامانجە دوورەکان لە بەرچاوت نزیک بکەرەوە ئەمە خاڵی یەکەم تۆ ڕێگایەکت لە پێشچاوە ئەتەوێ ئێستاکە دوکانێکت هەیە تێ بیکەی بە زنجیرەی بیکەی بە مارکێتێکی گەورە بزنسێکت هەیە لە ماڵەوە ئەتەوێ ڕۆژێک معمەلێکی گەوری بۆ دابنی معمەلێکت هەیە ئەتەوێ فەرعی تری بۆ بکەیتەوە کۆمپانیایەکت هەیە 600 نەفەر ئیشی تیاکە یەتە خەیاڵت ئەڵێی وای لێ بکەم 4000 نەفەر ئیشم بۆ بکە تەندەرێکە ڕاکێشاوە لە ئێستاکە پێویستەکە بۆ نمونە $5 ملیۆن بۆ سەرفکەی بەڵام ئارەزوو ئەخوازی کەی بێ تەندەری $1 ملیۆن ڕاکێشی لێرە ئەبێت تۆ ئامانجە دوورەکە لە خەیاڵتان نزیک بکەیتەوە یعنی وا نەبینی بڵێ ئەو کاتە کەیەکە من ئێستاکە داهاتەکەم $1000 چۆن بیکەم بە $20,000 ئەبێشتیوە ئەو کەسەی کە دوورە بەلایەوە قابلیەتی گەورەکردنی بزنسەکەی کەمە هیوایە نزیکە بەلایە هیوایە ئەو ڕۆژە بەلایە نزیکە کە داهاتی ماڵنانەکەی لە $2,000 بۆ بە 2-3 دەفتەر ئەمە یەکەم شتە دوورەکە لە بەرچاوت نزیک کەرەوە واتە وامەی بینە کە ئەمە زۆر دوورەوە تۆ 20 ساڵێکە پێیەکی وا بیبینە کە ئێستاکان نزیکە و هاکە پێیگەیشتیت یعنی شتەکە بە نزیک ببینە نەک شتەکە بە دوور ببینی خاڵی دووەم چی ورد بکەینەوە زۆرێک لە خاوەن کارەکان کە ئەیانەوێ بەخشن ببن و ئەیانەوێ ببەخشن ئەڵێ ئەگەر هەمبوو ئەبەخشم
ئەگەر قازانجی زۆرم کرد زەکات ئەیەم، ئەگەر بووم بە ملیۆنێر وا ئەکەم. بەڵام باش وایە وردی کەیتەوە. بەخشین شتێک نییە بۆی دابنیشی، فەقیریش ئەبەخشێ بەڕێزان. فەقیرێک کە خۆی زەکاتی پێشێ لە ڕەمەزانە سەرفترایە، یعنی ئەمە وازەحە، هەموو کەسێک ئەتوانێ ببەخشێ. لێرە بەخشینەکە بیرت لای بێت، زۆر کاریگەری هەیە، واتە بیرت لای ئەوە بێ چەند ببەخشی، چۆن بیبەخشی. بەڕێزان ئێمە زۆر بەمان کاتێ بیرەکەینەوە بۆ پارە پەیاکردن، لێرە ئەو پەڕی عەقڵمان بەکارەهێنی، بەڵام بەداخەوە زۆرینەمان کاتێ ئەبەخشین یەکسەر ئەیکەینە دەستی ڕێکخراوێک یا ئەیکەینە دەستی کەسێک و ئەمانەیە لە کۆڵی خۆمانی بکەینەوە و ئازانین ترەوە زەکاتەکەمان یا خێرەکەمان. لە ئەسڵا ئەبێ وابێ، ئەبێ چۆن تۆ دائەنیشی مێشکت بەکارێنی بۆ پارە پەیاکردن، ئەبێ بۆ خەرجکردنەکەشی مێشکت بەکاربێنی. لە خەرجکردنی پارە، لە خەرجکردنی پارە من تێبینێک بڵێم ئەویش ئەوەیە خاوەنکار پێویستە مەسروفی ژیانی خۆی جیا کاتەوە لە داهاتی مارکێتەکە، لە داهاتی مارکێت و بزنسەکەی. بۆ نمونە تۆ دوکانێکت هەیە مانگی وایە 2 میلیۆنە دەستەکەیت، مانگی وایە 3، مانگی وایە 1 میلیۆن، تۆ ئەبێ داد نابێ ماڵنانە 600,000 سەرفکەی وەکو مەعاش ئەبێ لە دوکانەکەت مەعاش خۆت بی، نەک ئەم مانگە 3 میلیۆنە پیا کردووە تێبنیشی بەدڵی خۆ پارە سەرفکەی. ئەمە هەڵەی زۆرێک لە خاوەنکارەکانە، ئەو خاوەنکارانەی کە لە ئایندا کارەکانیان گەورەن، ئەو کەسانی کە ئەمڕۆ لە خەسڵەتەکەیانە ئەوە هەیە کە پارەکە زۆر بوو کەم بوو ئەم مەعاشی بۆ خۆی داناوە، لەناو ئەو مەعاشی بۆ خۆی بڕیوێتیەوە دایناوە چەندێکی بۆ بەخشین. یعنی بۆ نمونە دایناوە هەموو مانگێک 150,000 ببەخشێت، دایناوە هەموو مانگێک ئەوەندە مەسروفی خواردن بێ بەپێ ئەو تەقدیراتی. تەمان خاوەنکار کەسێکی وردە زیرەکە عاقڵە ئەتوانێت ئەو حساباتانە بکە، هیچ نەزانێ ئەزانێ حساباتی پارە بکە. لێرە کاتێککە دائەنیشێ حساباتی دقیق ئەەکەی ئەبێ خۆت مەعاش وەربگری لەسەر ئیشەکەت، نەک پارەکە بخەیتە باخەڵەوە بەدڵی خۆت سەرفی. ئەمە هەڵەیەکی زۆر کوشندەیە، نیشانەوەی تۆ ناتوانانی کارەکەت گەورە بکەیت. تۆ کاتێک دەتوانانی کارەکەت گەورە بکەی ئەم وردەکاریانە دقیق جێبەجێکی. لەوانەش کاتێک تۆ ماڵانە لە داهاتەکەت پارێ جیاکەیتەوە، لەوێش بیری لێکیتەوە ئەم بەخشینە ئەبێت چۆن ببەخشی، بەکی چۆن ئەم پارە سەرفەکەی، بە چۆن ئەم پارە لە چه خێرەکە سەرفەکەی، و ئەبێ هۆشیاری تیابێ، بیرکردنەوەی تیابێ، ڕقم و ڕقمکاری تیابێ. ئەگەر ئەمەت کرد ئەوە دیارە تۆ ئینسانێکی وەکو فارسەڵێ حسابی ئەم بە فارسی ئەڵێن حسابی، مەردە حسابی، یعنی ئەتوانی حسابی لەسەر کێن کەسە. لێرە چی وردکەینەوە؟ خێرخوازیەکەمە. چی حساب بکەین بە دقیقی؟ ئەو مانگانەی کە بۆ خۆتی جیاکەیت، کەواتە هی وا هەیە لەو بازاڕا دوکانی هەیە مانگی وا هەیە 2-3 میلیۆن پیا کردووە، بەڵام ئیتر دڵخۆشە 2-3 میلیۆنی پیا کردووە، ئەو مانگە لە سەرفکردنی شای گوێنایەت، نەغەڵەت. خاڵێکی تراسی زانم ژمارەی پارەکان لە بەرچاوت بچووکەرەوە. ئەمە ئامۆژگارێکی پۆ برۆکەرە کە بەڕاستی زۆر کاریگەرە. ئەویش ئەوەیە ئەبێ ڕقەمی پارە لای خۆت بچوو بکەیتەوە. چۆن؟ کاتێک کە تۆ ئیشێکت هەیە و مانگانە 500,000 بۆ ئەمێنێتەوە، باشە 500,000 با هەر بیکەین بە 1000 دیناری، 500,000 بۆ ئەمێنێتەوە بەلاتەوە. ئەم 500,000 زۆرە، و کاتێککە بیرەکەیتەوە نا کەمە زۆرتری کەم، ئەبێ بە چەند؟ بۆ نمونە لە خەیاڵەکە تا هەیە ئەمە بکەی بە 800,000، بەڵام کاتێککە ئەیکەی بە 800,000 لا زۆرە کە ئەم ڕقەمە بە گەورە ئەبیت. دڵنیا بە ئەوە نیشانی خەسڵەتێکی خراپە لە تۆ. کاتێک تۆ ئەتوانی بزنسەکەت گەورەکەی کە لە خەیاڵەکان تا 1 میلیۆن دۆلار ئاوا ببینی، ئاوایی ببینی بڵێ 1 میلیۆن دۆلار، یعنی
ئێستا بۆ نمونە بین بۆ مانگانە 500,800 بەلاو زۆر تۆ وەرە بینی لێکەرەوە بڵێ مانگانەکەم ئەبێ بکەمە بەدەزێنانی 15 ملیۆن 15 ملیۆن ئەگەر تۆ داهاتی 15 ملیۆنت بەلاوە داهاتێکی ئاسایی بوو لە کاتێکا کە خۆت 500,000 داهاتەکەتە ئەمە نیشانەی ئەوەیە تۆ ئەو خەسڵەتە و تایە کە ئیشەکەت گەورە بکە کەواتە دوو نەفەر بێنە بێشای خۆ بازرگانەکان وەک یەکوایەکی 500,000 پێ یەکێکیان لە خەیاڵەکەیە 800,000 ڕقەمێکی زۆر گەورەیە و هەوڵەیان بۆ ئەوەی ئیشەکەی وا لێ بکە ماڵی 800,000 هەبێت نەفەرێکی کەیان لە خەیاڵەکەیە 15 ملیۆنی دانەوە بەلاشی زۆر گەورە نییە ڕقەمێکی زۆر گەورە نییە کامیان خەسڵەتی ئەوەی تایە بزنسەکەی گەورە بکە بە دڵنیایی ئەوەی کە ڕقەمەکەی بەلاو بچوو کەواتە ژمارەی پارە ئەبێ بچوو دیتەوە لە پێشتر خاوەن کارە سەرکەوتوەکان ئەمڕۆ کە لە زەرر و قەرزی شابن سبەی ئەگەنە سەرکەوتن ئەوانن کە ژمارەی پارەکان بەلایەنەوە زۆر نییە یعنی ئێتە پێشچاوی کە زۆری ئەتیادی مانگانە یەکسەر ئەڵێ دوو دەفتەر یعنی 20,000 دلار 20,000 دلار بەڕێزان 20,000 دلار هیوا هەیە زۆر خەیاڵی بەلایە قورسە یعنی ئەڵێ نابیشتیوە 20,000 دلار چۆن ئەتوانم لە مانگێکم هیوا هەیە نیەتی وەکو تۆ نیەتی بەس 20,000 بەلاوە زۆر نییە یەکێ لە شتەکان ئەوەیە بەڕێزان بۆچی موسڵمان لە زۆر شتە پشتە بەسێ بەدەسەڵاتی خوای گەورە وە شتەکەی بەلاوە قورس نییە ئەی بازرگانێکی موسڵمان ئەبێ ئەولاتر بەلای ڕقەمەکان گەورە نەبوو بۆ خوای گەورە چی تێچێت کە بزنسەکەی تۆ سەرکەوتوو بێ و تۆ مانگی 20,000 دلاریشت دەستکرد کەواتە تۆ ئیمانداری بۆ شتەکانی تر ئەڵێ ئینشاءڵڵا خوای گەورە بۆ مەکان بۆچی بۆ ئەمەیان قورسە بەلاتەوە خۆ بۆ خوای گەورە هیچ قورس نییە بەڕێزان ڕاجحی ئەو ملیاردێرە سعودیەکە باسێکی لێوە بکەین ڕاجحی تەسەورکەن بە کرێکاری دوای ماوەیەکی زۆر بە دەواجنی مریشکووە دوایی پێش ئەوەی بمرێ خاوەنی 6 ملیارد دلار بوو 3 ملیاری یا بە حکوومەت سەرفی بکا بۆ پرۆژە خێرخوازیەکان 3 ملیاریشی یا بە وەرەسە و خزم کە سوپار ئەم نەفەرە لە زمانی فەقیرەکەیە بڕۆ مقابلەکانی بخوێنەوە و بزان لە فەقیرەکەیە چۆن بووە چۆن بیری کردوێتەوە چۆن ئیشی کردووە یعنی زۆر جددی مەزبوط و ئەوەن تۆ بیری لێکەرەوە ئەبێ نیەتە خەیریەکە چۆن بوو بێ لە سەرەتاوە خوای گەورە ئەیگەێنێتەوە بەڕێزان تەوان زۆر خەیاڵیە زۆر خەیاڵیە کاتێک کە تۆ بیر لەواکەیتەوە کە ئێستاکە داهاتەکەت 500,000 ملیۆنێکە چۆن ئەیگەێنیتە 15 ملیۆن یعنی چۆن ئەیگەێنیتە 20 ملیۆن 30 ملیۆن ملیۆنی دینارەوە 500,000 چۆن ئەگەێنیتە مانگانە 30 ملیۆن سیرێکی زۆر بەلاتۆ زەحمەتە ئەگەر زۆر بەلاتۆ زەحمەتە کێشەیە ئەوێ بەلاتۆ ئاسانیکی چونکە بۆ خوای گەورە ئەم شتە زۆر قورس نییە کەواتە هەوڵ بە حاسیبە بگرە بەدەستەوە ڕقم لێیە ئەگەر ئەوەندە بفرۆشرێ ئەوەندە قازانچکە ئەوەندە وای لێبێ ئەمە ئاوا دەرەچێ نەخێر ئەگەر وا بکەین ئەوەندە کڕیارمان هەبێ ئەوەندە فرۆش یعنی ئەبێ لەگەڵ حاسیبە و حسابکردنی پارە بینت زۆر باش بێ و لەسەر ئەمە بەردەوام بی حتا مێشکرد ڕقەمەکانی بەلاوە بچووکە بێتەوە مامۆسایەکمان هەبوو ئەیوت بعضیش زۆر قورسە بەلاتەوە با بە خۆتۆ ناتوانانی هەموو شتێ بکەی یەکیشی جوان کە یەک PDF جوان بفرۆشە بە $1 بەڵام باوەنە چاک بێ 1 ملیۆن نەفەر لە عالەمە دایبەزێن 1 ملیۆن دلار قسەکەی زۆر منطقیە قسەکە زۆر منطقیە تۆ شتێکە هێنی ئەفرۆشرێ و ئەم شتە ئەگەر ملیۆنێکی لێ بفرۆش قسەکە لەسەرەوەیە کە ئەکرێ و مەرجنیە خۆت دانە ملیۆنەکە بفرۆشی ئەتوانی 100 نەفەر تەعین
200 نەفەر ملیۆنێک یەکی $2 با قازانچکە دۆلارێکی بۆ هەر ئەبێت یعنی بە هەر جۆرێ خەریکم حساباتانە بی تۆ ڕقەمەکانت بەلاوە بچووکە بێتەوە قڵت فراوانتر ئەوێ حتا ڕقەمەکانت بەلاوە گەورە بێ سنووری بیرکردنەوە وەکو خاوەنکارێک زەعیف و لاواز و بچکۆلێ حتا پارەکانت بەلاوە زۆر بێ زۆر کێش ئەندازەکان بەم شێوازە لێ بکە شتێکی تر ئازیزان شتێکی ترەوەیە تەرکیزت لەسەر چییە هی وا هەیە معمەلێکی هەیە بەڵام بیری لای معمەلەکەی نییە بەردەوام بیری لای مۆزوعێکی دەرەوەی معمەلەکەی هی وا هەیە بزنسێکی باشی هەیە بەردەوام بیری لای سیارێ بەردەوام بیری لای ئافرەتە بەردەوام بیری لای سەفەرە ئەمە کارە سادە ئەمە یەکێکە لەو شتانی کە تۆ خەسڵەتە مهمەکەت لە دەستیاوە ئەبێ تەرکیزت لەسەر بزنسەکەت تەرکیزت لەسەر بزنسەکەت نەبوو تۆ فەشە دەهێنیت تۆ هەلەکانت لە دەست دەرەچێت زۆربەی خاوەن کارە سەرکەوتوەکان ئەوانن کە تەرکیزیان لەسەر بزنسەکە بەیانیان زوو هەڵەسن بیریانەکەوێتەوە ئێواران شەوە چونکە ئەخەون بیریانەکەوێتەوە نیوەڕانی واتە بەڕێزان هەر وەکو چۆن گەنجێکی مراهق تازە پێگەیشتووە و عاشقی کچێک ئەبێ و ئیتر مەرحەباییەکی ئەکات ڕوخساری لە بێرشاوێتی چەندین شەو خەوی لێ ناکەوێ بیری لایەتی شەو ڕۆژ ئیتر مێشکی لایەتی خاوەنکاری ئەو خاوەنکاری کە خەسڵەتێکی وایە لە ئایندا کارەکەی گەورە بێ ئاواهی عاشقی بزنسەکەیت ئەگەر وانەکەی بە دڵنیاییەوە تو ئەو خەسڵەتە گەورەی لە دەستەی و ئیشەکەت زۆر بە بچووکی و بە قەڵبی ئەمێنێتەوە سبەی باجەکەشی ئەیت لەبەرەوە چی زیادکەین ماوە بۆ چ شتێ زۆرکەین ماوە بۆ تەرکیز لەسەر بزنسەکە هیوا هەیە ناتوانێ ئەمە بکە بۆچی چونکە لەناو بزنسەکەیە ون بووە ئەمە خەسڵەتی خاوەنکاری فاشیلە لەناو بزنسەکەیە ونە بێت نابێت لەناو بزنسەکە تا ون بی ئەبێ تەرکیزت لای بزنسەکەت بێت دوشتی جیاوازە ئەو کەسانی لەناو بزنسەکانیان ونە بن ئەزان بۆچی ونە بن لەبەرەوەی ئەو کارە ئەکا کە کاری خۆی نیە کاری کارمەندەکەیت بەڕێزان بادیڵێمەوە ئەو بزنسمانە لە ئایندا بزنسەکەی گەورە ئەبێت کە ماوەیەکی زۆر ڕۆژانە تەرکیزی لای بزنسەکەی بەڵام کەسانێک هەن کێشە ئەوەیە لە ناو بزنسەکانیان ناوبوونە بۆ لەبەر ئەوەی کارمەندێکی هەیە ئەو ئیشە بکە ئەم تەداخولی ئیشی کارمەندەکەی ئەکا لە بری ئەوەی کارمەندەکەی باش کار ئەو کارە بکە خۆی ئەچێ کارەکات لە بری ئەوەی ئەو کەسەی لەسەر دوکانەکەی دایناوە فێری کات چۆن مامەڵە بکە کاتێ خۆی ئەچێ خۆی مامەڵە وا ئەزانێ ئەمە سەرکەوتووە تۆ پێویست ناکە بە کارمەندەکەتی بسەلمێنی کە تۆ فرۆشیارێکی سەرکەوتوو وەرە کارمەند فرۆشیاری ناو دوکانەکەت بکە بە فرۆشیارێکی سەرکەوتوو هیوا هەیە تەداخولی وردەکاری هەموو حساباتی محاسیبەکەیەکە ئەمە چاودێری نییە ئەمە ئیشی محاسیبەکە ئەەکەی تۆ خاوەنکار نە ئیشی محاسیبە نە ئیشی فرۆشە خاوەنکار کەسێکە کە ئەکرێت تەنانەت بەڕێوەبەریش نەبێت چونکە ئەمە دوو جیاوازیمان هەیە بەڕێزان بزنسمان هەیە لەگەڵ جۆب بزنس ئەوەیە تۆ خاوەنی کارێکی کارەکە هی تۆیە ئەبێ تەرکیزت لای بێت بەڵام جۆب ئەوەیە کە خۆت ئیشەکەی ئەکرێ لە ناو بزنسەکەتە خۆشت مانیجەر بیت واتە لە ناو ئیشەکەتە لە ناو کارەکەتە خۆشت بەڕێوەبەر بیت بەڵام ئەبێ بەڕێوەبەر بیت بەڕێوەبەر جیاوازە لە کارمەندەکانی بەردەستی بەڕێوەبەرێت ئەمە ئەو شتەیە کە لە کوردستانە زۆر بە زەقی دیارە خاوەنکارەکانمان لەبەر نەبوونی معلومات لەبەر نەبوونی ڕاهێنان لەبەر نەبوونی معلوماتی دەقیق و ڕاهێنانی باش و ئاستی ڕۆشنبیری بەرز لە بواری کارە ئەم هەڵەیە ئەکەن زۆر جار ئەچێ بە کارمەندەکەی ئەڵێ تۆ لاچوو ئەم وا ناکرێت خۆی ئەیکا نا بێدانیشی بە دیاری بە غەڵەتکە ئەبێ فێر بێ ئەبێ فێر بێ بێت چاوەڕێی بکێ غەڵەتەکە بکە فێر ببێ
نەگەوەی خۆت بڕۆی بیسەلمێنی کە ئەو نازانی کارەکە بکاوە تۆ ئیزانی کەواتە ئەم یەکسەر ئەزانی لە کوردستانە دەوتە زۆر کەسی وا بناسی پیاوێکە گەنجێکی داناوە لەسەر دوکانە خۆشی بە حسابە چێ بۆ سەرپەرشت بەڵام کاتێکە خۆی لەوەیە خۆی مامەڵە ئەکا خۆی حساباتەکە خۆی ئیتر کارمەندەکە لەو لاوە ئەینێری مەسە شوێنی پێسڕێ نابێت ئەسڵەن تۆ شوێنەکە بەسڕی هێشتا سەرکەوتوتری بۆ لەبەرەوەی کە ئەم نەفەرەت داناوە ئەبێت تۆ لەوێی هێبینیکی بزانی چۆن مامەڵ لەگەڵ خەڵکەکە چۆن جوابی خەڵکایەتەوە چۆن قەنەعەتی پێگا شتەکە بکڕێت چ تەکنیکێ بەکارێنێت چه هونەرێکی هەیە ئایا ڕووی خۆشە لە چیا باشە لە چیا باش نییە ئەبێت تۆ خۆ ئامادەبی بیسڵی وابزان تۆ کارمەندی بەڵام تۆ خاوەن کارێکی سەرکەوتوبی ئەمە یەکێکە لە خەلە لە گەورەکان و پێم وایە زۆرێکتان بەچای خۆتان لە کوردستانە بینیوتانە کە خاوەن کارەکان ئیشیان ئەوە نیە کارمەندەکانیان باشکە زۆر جار ئەچن خۆیان ئیشەکەکەن بۆی ئیشەکە فەشل نەهێنێ و زۆر جار ئەبێ هەر خۆیان لەناو ئیشەکە بن بەڕێزان وەکوتم خاوەن کار واتە بزنسمان جیاوازە لە جۆب ئەوەیە کە تۆ ئیشێک ئەکی ئەشکرێ یعنی وەکوتم ئەشکرێ خاوەن کاریشبی لە هەمان کاتا بەڕێوەبەریشبی ئاساییە بەڵام گرنگ ئەوەیە کە بزانی بەڕێوەبەر ئیشی چیە هەر زۆر یعنی معلوماتی سادە لەسەر بەڕێوەبەردن بەڕێوەبەر ئەو کەسەیە بیرەکاتەوە معلومات سەیری شتەکانەکە پلانێکدا دوایی ڕێخستنی بۆ ئەکا باشە یەت ئەڵێ فلان کەس تۆ ئەمە بکە فلان کەسەوە تۆ بکە بەپی پلانەکە دوای ئاراستەیانەکە هانیانەیە دوایش ئەڕوا بزانێک ئیشەکە گەشتۆتە شوێ ئەمە ئیشی بەڕێوەبەرە بە زمانی کیسان ئیشی بەڕێوەبەرەوە نییە خۆی ببێ بە سوپەرمان و هەموو شتەکە بە تەماوی خۆی بیکە هەر بزنسێک خاوەن کارەکە هەر کارێک خاوەن کارەکە ون بوو وتیایە ئەو کارە گەشە ناکات چونکە ئەم نەفەرە خۆی بەتەنها تاقەی دیاری کراوە کەسێک کە ئەچێتە سەر دوکانەکەی خۆی ئەوە ئەو پەڕەکی توانی بەیانی زوو بڕۆشە و درێنگ بگەڕێتەوە بۆ ئیتر خۆ ناتوانێت لەوە زیاتر هەر ئەوەنەی پێکرێ بەڵام جاری وایە خاوەن کارێکە ئەزانێت چۆن کار ئیدارە بکە کاتێک ئەزانێت فەرعێکی هێدوانی هێسیانی هێ چواری گەورەتریەکە پەیوەندی نێودەوڵەتی دروستەکە ئیشەکەی فراوانەکە ئەی کابە ئینتەرنەشناڵ ئێ ئەمە بە کێکرێ بە کەسێ ناکرێت لەناو کارەکە ون بێت بە کەسێ ئەکرێت تەرکیزی لەسەر کارەکە تەرکیز لەسەر کار جیاوازە لەوەی کە لەناو کارەکە ون بوو ئێستا بابینە سەرەوەی بزنسەکەت ئەبێت چۆن بزنسێ بێ ڕاستێکی هەر یەکێک لەمانە خۆت ئەبێت چۆن بی لەوە چێت بتوانم 20 خاڵک بۆ بژمێرم بەڵام ئەوەندە بەسەکە باسم کرد و ئەوەشی کە بزنسەکەت ئەبێت چۆن بزنسێک بێ ئەمەش هەر لەوە ئەچێ 15 خاڵی بێ بەڵام لێرەش ئاماژە بە 1-2 خاڵەکەم زیاتر من هەوڵێم هەمیشە ئاماژە بە شتێ بکەم کە خۆم تا ئەزمونێکم هەیە تواومەتەوە تیا بیرم لێ کردوێتەوە ئازیزانم بزنسەکە دەبێت چۆن بزنسێ بێت یەکەم شت یەکێک لە سیفەتە زۆر مهمەکانی بزنس کە ئومێ دەکرێت گەورە ببێ و فراوان ببێ و سەرکەوتن بەدەست بێنێ ئەبێ ئیشی کڕیار سەنتەری بێ واتە ئەبێ کڕیارەکە تایە شتێکی ئەساسی بێت ئێستا خاوەن کارمان هێڵی نەخۆشی نەفسیەتی ئەوێ هەمووی بە دەوری ئەوە وەکو پەروانە بسوڕێنەوە ئەمە غەڵەتە ئەبێ خۆشت ئەو کەسەشی کە کردوتە بە بەڕێوەبەر بوو ئەو کارمەندانشی داد مەزراند و ئەبێ هەمووتان بە دەوری کڕیارەکە بسوڕێنە ئەبێ لە خزمەت یابن ئەوە سەرکەوتنی بزنسە ئازیزانم من لێرە ئاماژە بە هەرمێکەکەم ئەوەی ئیداری خوێندبێ ئەزانێ هەرمی بەڕێوەبردنمان هەیە و ئەم هەرمی بەڕێوەبردنە شتێکمان هەیە بە ناوی تۆپ مانیجەر واتە بەڕێوەبەری سەرەکی لەم دووتکەیە پاشان بەڕێوەبەرەکانی تر لەم مستەوایان و لە دوای ئەوە بەڕێوەبەر ناوەندیەکان و لە دوای ئەوانیش ئەو کەسانی کە ڕوبەڕووی کڕیارەکانە بنەوە اینجا کڕیارەکە واتە کێ زۆر گرنگە بەڕێوەبەری سەرەکی یا خاوەن کارەکە یا بەڕێوەبەری سەرەکیە اینجا دوایی بەڕێوەبەرەکانی تر بەڕێوەبەری بەشەکە اینجا سەر کاریگەر و بەرپرسەکانی خوارەوە اینجا دوایی ئەوانەی کە مامەڵەیان لەگەڵ
یعنی وەسەفەکان ئەوانی مامەڵیان لەگەڵ کڕیارەکانە هەیە اینجا کڕیارەکە بەڕێزان ئەم هەرەمە باوی نەماوە ئەو کەسەی بیاوێت لەسەر ئەم هەرەمە ئیشکا لەم سەردەما ناتوانێت سەرکەوتن بەدەستێنێت ئەبێ ئێستا هەرەمەکە عەکس بێ واتە ئەبێ تۆ کێ لە سەروی هەمومانەوەیە کڕیار کێ لە سەروی هەمومانەوەیە کڕیار ئەی کێ دوای ئەو گرنگە ئەو کەسانەی کە ڕوبەڕووی ئەو کڕیارانە ئەبنەوە ئەمانە گرنگن لە دوای ئەم کێ گرنگە ئەو کەسانەی ئەمانە بەڕێوە ئەبن ئەی دوایی لە ئەخیری ئەخیرە تۆپ مانیجەرەکە گرنگ تۆپ مانیجەر میدڵ مانیجەر لەگەڵ کەستەمەر ئەم عەقلیەتە واکە بزنسەکەت فراوان و گەورە ببێت ئێستا ئێمە لە ئاڵەتە کادیبی کێ زۆر گرنگە بەشدار بوو یەکمان کێ دوای ئەو گرنگە و کەسێک مامەڵە لەگەڵ بەشدار بووەکە کێی تر گرنگە و کەسەی مدیری ڕۆژەکەی کێی تر لە ئەخیرا من ئەمەوێ ئەکادیمیاکەم سەرکەوتوو بێ دەستگاکەم سەرکەوتوو بێ یا ئەمێ خۆم سەرکەوتوو بم یعنی ئەمێ خۆم بنوێنم یا موەسسەسەکەم سەرکەوتوو بێ خۆنواندن نەخۆشی نەفسیە ئێمە ئەمانەیە ڕۆژەکەمان سەرکەوتوو کەواتە کڕیار سەنتەری هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە تۆ بزنسەکەت گەورە ببێت ئێمە بە بەسیترین ئیش دەستمان پێکرد لە 2020 پاشان لە ساڵی 2023 واتە ئەم ساڵ ئێمە 10 مەشروعمان هەبوو سوپاس بۆخوا یەک لە یەک سەرکەوتووت ئێستا بۆ ساڵی ئایندە 15 مەشروعی ترمان هەیە یعنی بێتە 25 باش هەمووشی سەرکەوتنەکە بۆ چێگەڕێتەوە لەبەرەوەی لای ئێمە ڕەزامەندی کڕیارەکە لە سەروی هەموو شتێک لە سەروی هەموو شتێک تۆ کە دوکانێکت داناوە ئەڵێ وەڵا ئەو شتە هەر لە عەلوەکە بە ئەوەنەیە و هێناومە بیفرۆشم بە ئەوەنە و وەڵا شتەکەم جوانە مشتریەکە هاتووە بە دڵینیە چاوی دەرەهات نیشانەی ئەوەیە تۆ عەقڵیەتێکت هەیە بزنسەکەت گەشە ناکات ئەگەر وتت اینجا من ئەم هەموو شتەم هێناوە بۆچی باشە ئەگەر من کڕیارەکەم بە دڵی نەبێت و ڕازی نەبێت بۆچی باشە من بۆچیمە ئەو هەموو بەرهەمە جوانە بێنم و کڕیارەکەم ڕازی نەبێت کەواتە ئەمە عەقڵیەتە بۆیە ئەبێ هەوڵ بەی ڕەزامەندی کڕیار لە هەموو ئیشێکات تۆ هەر ئیشەیەکی ئەگەر تو بزنسیشە تۆ بۆ نمونە کۆمپانیاکە دێ ئیش بۆ کۆمپانیەکانی ترەکە کەواتە کۆمپانیەکانی تر کڕیارەکانی مەرج نییە دوا بەکارهێنەر بێت ئەو کەسەی کە تۆ مامەڵی لەگەڵەکەی ئەو کەسەی کە تۆ خزمەتگوزاری و بەرهەمەکەی پێفرۆشی ئەوە لە هەموو کەسێک گرنگترە بێ بەلاتەوە ئازیزان خاڵێکی تریش استراتیژی بوونە استراتیژی بوون واتە ئەبێت و ئایندە بینیت نابێت تەنها تەرکیزت لەسەر ئەم چەند مانگە بێت نابێت تەنها تەرکیزت لەسەر ئەم ساڵ بێت ئەگەر لە ئیشەکەتا تۆ تەنها تەرکیزت لەسەر ئەم ساڵ و هیوا هەیە ئەسڵ خۆی ون کردووە لە ئیشەکە هیوا هەیە بەس بیری لای ئەم هەفتێ لە ئیشەکە ئەوەی کە وایە ئەوە هەر لە ئێسەوە دیارە ئیشە گەورە نابێت ئەم ئیشە فراوان نابێت ئەم ئیشە چونکە خاوەن کارەکە عەقڵیەتەکەی وایە بەس بیری لای ئێستایە ئەگەر تۆ بیرت لای چەند ساڵێکی کە بێ ئەمڕۆ بڕیارەکانت جیاواز دەرەچن کارەکانت جیاواز دەرەچن پارە سەرفکردنەکانیشت جیاواز دەرەچن ئەو پارەی کە بۆ ڕیکلامی سەرفەکەی ئەو پارەی بۆ کڕیارەکانتی سەرفەکەی یعنی جیاواز دەرەچێت کەواتە استراتیژی بوون ئەبێ بزنسەکەت کڕیار سەنتەر و استراتیژی بێ ئەگەر ئەم دوو خاڵە نەبێ ئەوە چاوەڕێی گەورەبوونی کارەکەت مەخ ئازیزانم ڕاستیەکەی سەرچاو و توێژینەوە و بەشت زۆر بوو بەس کاتەکە بەشی ئەوەی نەکرد منیش ئامانجەکەم شتێکی عەمەلی بوو زیاتر من لە خزمەتتانە ئابم هیوادارم ئەم بابەتی باسم کردووە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بووبێت خۆشەویستان لە ئاوات ئەکادیمی ئێمە گرنگیشی تایبەتمان بە بەشی بزنس یاوە بەشێکمان هەیە کە دوو پرۆژەی تایە بزنس لیدەر مارکێت لیدەر لە بزنس لیدەر بۆی ئاگادار بن
من پرۆژەیەکم هەیە 7 ئەخایەن لەم پرۆژەیە بە شێوەیەکی زۆر عەمەلی و معلوماتی زۆر گرنگ لەم بزنس لیدەرا هەیە لەسەر پەیوەندی کارژێڕی، لەسەر بەڕێوەبردننی سەرچاوەی مرۆیی، ئەمە دوای زانستی سێهەم استراتیجیک مانیجمنت واتە بزنسی استراتیژی و مۆزوعی فاینانس و ئیدارەی دارایی خۆت و تارەکەت تێگەشتن لە مۆزوعی پارە و مۆزوعێکی تریش بزنس ئەتنۆگرافی چۆن تۆ ئەبی بە کەسێک کە ئەتوانی تەنها بە سادەترین تەماشاکردن لەسەر عەقڵیەتی بازرگانی وەربگری و بتوانی بزانی ئەم ئیشە باشە خراپە چیە چۆنە و ئەو پرۆژەیە ئینشاءالله لەم چەند ڕۆژە دەست پێ ئەکەین 7 ئەخایەنێ ئامانجمان ئەوەیە خاوەن کارێک پێ بگەێنین کە بەڕاستی بتوانێت کارەکەی گەورە بکات. سوپاس بۆخوا من ساڵی پار بزنس لیدەرم بۆ یەکەم جار کەوتەوە هەندێک لە بەشداربووەکان تەنانەت بەشداربوومان هەیە چوە کۆمپانیای خۆی داناوە ئێستا خەریکی مامەڵەی زۆر گەورەیە چونکە ئەڵێ من چاوگۆم کرایەوە توانیم هەلەکان بخۆزمەوە بەشداربووی وامان هەیە ئەڵێ تا ئێستاگە یارمەتی زۆرێک لە خاوەنکارەکانم ماوە کە دۆست و برادەر من لەبەرەوەی کە من لە بزنس لیدەر بە وردی خوێندومە ئەزانم چی ڕاستەکەی و چی غەڵەتەکەی بەشداربووی وامان هەبوو هەر لە هەفتەی یەکەم و دووەما وتی ماوەسا ئەو پارەی یاومە بۆ بزنس لیدەر ئەوەندەم دەرهێناوەتەوە لەبەرەوە ئومێدەوارم لە پرۆژەی بزنس لیدەر بتان بیرمەوە لەوێ بە خەست و خۆڵی و بە وردی ئێمە شتانێک ئەڵێینەوە کە ئینشاءالله ئەو بوارە با بە تۆ کە بتوانی لە بزنسەکەت سەرکەوتوو چەند کەسێک وەرەگرین و بزانین ئەو بەڕێزانە دەستیان هەڵبڕێوە چۆن بە خزمەتیانابین. بەڵێ ئیبراهیم خەلیل. السلام عليكم مامۆستا گیان باش نەخواتان مامۆستای بەڕێز لە خزمەتتان کە ئیبراهیم گیان عەلەیکم السەلام وەڕەحمەت الله. مامۆستا گیان زۆر سپاس بۆ دەرفەتەی مامۆستا ئەوەی ئەزێت نەبی دوو پرسیارم هەبوو یەکەمیان سەبارەت بە بزنس لیدەر ئێستا ئەمە وەک خۆم تەڵەبەی بەشی کارژێڕی کارم قۆناغی چواریشم بەڵێ لە ئێستاگا ئەوەی ڕاستی بی هیچ کارێکم نییە ینی دەمەوێت دەست پێ بکەم سەرەتامە ئەو کۆرسی بزنس لیدەرە لەبەومە گونجاوە ینی دۆ کەسێک لە سەرەتایی بووی دەست پێ بکەیان کەسێک دەبی بەخۆی لە ناو کار و ئەو شتانە بیتن ئەوە پرسیار یەکەم. پرسیاری دووەمیش وەڵامی پرسیاری یەکەمت بەمەوە کاک ئیبراهیم گیان بەدڵنیایی لە بزنس لیدەر ئێمە بەشداربوومان هەبوو خۆی خاوەنکار بوو و بەشداربووشمان هەبوو تابی بەشی بزنس بوو بەشداربووشمان هەبوو کە خۆی بەشی بزنسی لەیکێ لە زانکۆ باشەکان تەواو کردهبوو بە ئەترافی هەر هەمویان مستەفید بوو چونکە تۆ لەم قۆناغا پێویستت بە زانیاری دەقیق هەیە پێویستت بە شتێک هەیە کە بەڕاستی ئامادە بکە حتا بەشداربووی وامان هەبوو کە ئێمە هاتینە سەر استراتیجی کارکردن ئەیوت من ئێستاکە لە مۆزوعانە تێگەیشت یعنی تەسەورکە هیوا هەیە 4 ساڵ بزنسی خوێندووە چەندێک وتویانە کەستەمە ساتسفاکشن ڕەزامەندی کڕیار هیچ شتێکیان پێ نەوتووە ینی بۆ نمونە تەنانەت لە بەشی کارگێڕیکار نەی خوێندووە کە قیاسێک هەیە معلوماتی دقیق هەیە کە ڕەزامەندی کڕیار ئەبێ چۆن بێ و چۆن بەدەستێنی و چۆن هەڵیە سەنگێنی و چۆن تایە سەرکەوتووە بی کەواتە ئەگەر تۆ خۆت لەم بوارە بخوێنی ئەوە زۆر ئیسفادەکەی چونکە ئەو کۆرسانەی لێرە ئەخوێنی من خۆم کارگێڕی کارم خوێندووە یعنی چ لە بەکالەریۆس چ لە ماستەر من خۆم ئاگادارم ئەزانم کە لە زانکۆ چۆن دەرسەوترێتەوە جاریای مامۆستاکەش دڵسۆزە بەڵام زانکۆ هەر ئەو جۆرە بوارە ئەیە بەڵام لێرە لای ئێمە کۆمەڵک کەیس بە عەمەلی ئەخوێنین کە پێم وایە جیاوازیەکی گەورەی بزنس لیدەر لەگەڵ هەموو کورس و خوێندنەکانی بواری بزنس لە کوردستانە جۆری خوێندنەکە و معلوماتەکانی ناو خوێندنەکە دەست خۆشێ مامۆستا ئەوجە مامۆستا پرسیاری دووەمشم باسی بکە مامۆستا بەخۆت دەزانی سیستەمی زانکۆ ئێرە مامۆستا شتەکان زۆر علمەتی وشکە ینی بێڕوحە هەر ئەوەیە لە بۆ ئیمتحانەکەی دەخینی دوای ئەوە ینی قوتابی بۆ نوعی پێغێڕا ناگەینن جا لەبەر ئەوەی دەمێ بەشداری بکەم مامۆستا دەمێ ئەگەر بکرێت چەند کتابێکم لە بۆ پێشنیار بکەی ینی سەبارەت بە بزنس
کە بە خۆت خوێنی بیتەوە ئیسفادە لێ کردبی دەربارەی کارژێڕی و دەربارەی ئەو بابەتانە لۆ ئینشاڵڵا هەم ئیسفادە لێ بکەین هەم دوایش بەشداری کۆرسەکەی بکەین. کاک ئیبراهیم جان من شتێک بە جەنابەت بڵێم بەنسبەت گلەی یەکم لە خوێندنی زانکۆ ئەوەیە خوێندنی زانکۆ تەواوکردنی مەنهج نییە، خوێندنی کۆمەڵێ مەلزەمەیە. یعنی بۆ نمونە زانکۆ واد لێ ناکا بڕۆی کتێبێکی 700 پەڕەی بخوێنیتەوە، ئێمە کارەساتە بەڕاستی کتێبە ئەکادیمیەکان تەنانەت ئەوانەشی کە ئێستاکە منهەجن لە زانکۆکانە کتێبی زۆر باشن، بەڵام نە مامۆستا ئەیڵێتەوە نەهانی قوتابیەکەش یا تەواویکە. بۆ نمونە تۆ ئەچی مارکێتی نەخوێنی بڕۆ کتێبەکەی کۆتلەر بخوێنەرەوە کە نزیکی 700 لاپەڕەیە، بزانە چەندێشتی گرنگی تایە، بزانە چەندێشت فێرەوی. بەس تۆ لە زانکۆ مامۆستاکەیە کۆمەڵی پاوەرپۆینت هێنێ هەرەوەش فریاکەوێت. ئێستا بۆ نمونە من هەر ئەم سەعاتە هەرەوەندە فریاکەوم لێرە ئەم شتە بڵێمەوە. بەڵام لە بزنس لیدەرەکەی لای ئێمە خوێندنەکە بەو شێوازەیە تۆ کەیسە خوێنی و بە عەمەلی ئەوە ئەخوێنی کە چۆن دیراسی کەیسەکەی، یعنی وەکوایە خۆت خاوەنکار بووی، وەکوایە خۆت لە کۆمپانیاکە لە بەردەست خۆت هەیە. و ئێمە ئیشین بەسەر بەشدار بۆکانمانە، بەشدار تەلەبەی زانکۆ ئیشەی ئین بەسەریا زۆر جار یان ئیهمالی تیاکە یا ئیشەکە تەنها بۆ دەرەجە و پێوانەیە. ئێمە کە ئیشەین بەسەر بەشداربەکە بۆ بەرزکردنەوەی ئاستەکەیە. شتێکی تریژ ئەوەیە لە زانکۆ ئەیانەوێت تۆ بکەن بە مۆزەف، واتە بۆ هەر وەزارەتی خوێندنی باڵا ئیشی ئەوەیە تۆ ئەکا بە مۆزەف. ئێمە نامانەوێت تۆ تەنها مۆزەف، ئێمە ئەمانەوێ ئەگەر مۆزەفیش بووی مۆزەفێکی داهێنەربی و قۆناغی مۆزەفی قۆناغێکی گرنگ بێ لە ژیانی تۆ بۆ ئایندەیەکی گرنگتر. واتە هەدەفەکەی ئێمە لەگەڵ هەدەفەکەی زانکۆ زۆر جیاواز. ڕاستەکەی مامۆستاجان دەست خۆش بیت. مامۆستا سەبارەت بە نرخەکەی بۆ ئەو کەسانەی کە بەشداروی چالاکردنەوە بن داشکاندن هەیە نییە؟ تەسەورەکەم هەبێت، بەڵێ تەسەورەکەم بۆ بەشداروانی چالاکردنەوە بۆ بەشداروانی دیبلۆمی وەرگێڕان داشکانێکی تایبەت هەبێ. هەرچەندە ئێستا داشکاندنی عاممان هەیە، یعنی ئێستا داشکانێکی گەورە هەیە بۆ هەر کەسێ بگەوێ بەشدارکە و هاوکات پێ ئەچێ هەموو بەشداربوویەکیشمان داشکانێکی تری بۆ بکەن کەمێک کەمتری لێوەربگرن. بەڵام من ئەو معلوماتم لا نییە مەگەر هەر پەیوەندی بکەی بە خودی ئەکادیمیاوە پێیان بڵێ من بەشداربووی چالاکردنەوە ئەمەوێت لە بزنس لیدەر بەشدار بم، حسابەکە بۆ من چەند نەکات، چکە من خۆشم ئەو معلوماتم لەبەردەست نییە. باشە مامۆستاجان دەست خۆش بی، زۆر سپاس لە خزمەتە. بەڵام ئەگەر هەر داشکانێکیش هەبێ لەم چەند ڕۆژایە بۆیە ئەم وەبینارەش کەوتوتە ئێستا لەبرەوە پەیوەندی بکەن ئینشاڵڵا لە خزمەتتان نابین. بەڵێ سوهەیلە سەلام فەرموو. السلام عليكم مامۆستاگیان باشی؟ عەلەیکوم السەلام وەڕەحمەت الله. فەرموو. سەلامت بیا خوا مامۆستاگیان. من وەکو پرسیارێکە تێبینیەک ئەوەم نییە، بەڵام وەکو چۆنێتی ناساندنی منیا ئاوات ئەکادیمیم چۆن ناسی بە ڕێگایەک بوو ئەمەوێ هەموو بە ڕێزانش ئاگادار بن، هەم وەکو وەفایەکیش بۆ ئاوات ئەکادیمی بە شایانی ئەوەیە زانم باسی کەم. خزمەتتان سپاس دەکەین فەرموو. سەلامت بی مامۆستاگیان. مامۆستاگیان من ماوەیەکی زۆر بوو لە دەرەوەی وڵات بووم، زۆر هەوڵمەدا فێری زمانی ئینگلیزی بم بەڵام فێر نەئابووم. دەرفەتی خوێندنیشم بۆ نەئەڕەخسا بۆنەی کۆمەڵێ بربەسکە لە بەردەم مابوو بەهۆی تەندروستیمەوە. زۆریش داوام لە خوای گەورە ئەکرد کە ڕێگەیەکم پیشان بدات و من بتوانم هیچ نەبێت فێر ببم، تەنانەت چونکە من زۆر محتاجی زمانەکە بووم لەم وڵاتەیە. ئیتر لەگەڵ هاوڕێکشما زۆر جار باسم ئەکرد ئەموو زۆر بێتاقەتم، من تووشی قەلەقێکی زۆر بووم، نازانم چۆن بتوانم خۆم لەم ناڕەحەتیە چۆن بڵێ دوور خەمەوە و بتوانم بە ڕێگەیەکی ئاسان فێر ببم و هەلێکشم بۆ ناگونجێت. وتی هەستە من پێت دەڵێم بڕۆ نوێژی سەڵات و ئیستیخارە بکە. ڕۆشتم نوێژی سەڵات و ئیستیخارەم کرد، چەند شەوێک کردم لە دوایی نوێژی ئیشا. دواتر خەوێکم بینی وێنەیەک بوو، بەیانی هەستام زۆر بیرم لەو وێنە ئەکردەوە و هیچیش لە خەوەکەم تێنە ئەگەشتم، یعنی ئەم کەسە من نەخزممە نەئیناسم نەبینیومە
بە هیچ شێوەیە لە شێوەکان یعنی ئەو کەسە نەهاتەوە بینی من چەند ڕۆژێک بیرم لێ ئەکردەوە دواتر خەوەکەم لەبیر کرد شەوێکیان تقریبا سعات 11:30 شەو بوو هەر ئاوا ڕۆشتمە وتبەوە بۆی گوێ لە بەرنامەیەک بگرم وێنەیەکی بەڕێستانم بینی پێشەوەی تایتڵەکە بخوێنمەوە یەکسەر ڕۆشتمەوە بۆ لای خەوەکەم ئەمە ئەو کەسە بوو کە من لە خەوەکەما بینی دواتر تایتڵەکەم کە خوێندەوە وە بزانم بەسی چالاکردنەوەی مشک و بەهێزکردنی یادگە بوو تقریبا 2 ساعت و شتێک بوو وتم بە هاوسەرم وتم من گوێ لە ئەم بەرنامەیە ئەگرم دواتر ئەخەوم گوێم لە هەمووی قسەکانم گرت بەیانە قسەم لەگەڵ هاوسەرم کرد وتم من ئەمەوێت لە چالاکردنەوەکە بەشداری بکەم ئیتر ئەوە بوو ئەویش پێی باش بوو بەشداریمان کرد کە بەشداریم کرد مۆستا من بە هەموو تەمەنم یەک پێناسم بۆ لەبەر نەکراوە کە زانکۆشم تاو کردووە تەنانەت ئەوانەی کە لە داخلیش لەگەڵ مابوون لە زانکۆ من لەگەڵ ئەبووایە کەسێ شتەکەی بخوێندایەتەوە من لە دەمی ئەو شتەکەم وەراگرت واتە لە کتێبەوە توانای گواستنەوەی وەکو شتێکە بە دەقیقی نەم ئەتوانی بیگوێزمەوە ئەلحەمدولیلا ئەوە باش بوو و تەرکیزم باش بوو و دواتر لەگەڵ هاوسەرم قسەم کرد و وتم ئەمەوێت لە دیپلۆمی ئینگلیزیەکەش بەشداری بکەم لە دیپلۆمی ئینگلیزیەکەش بەشداریم کرد ئەلحەمدولیلا لە ئەویش زۆر زۆر باش بووم من گەشتی تا مانگی چەنەم ئێستاکێنە لە بەشینی گروپی سیانزەیەم لە مانگی دووەمام بەڵام خۆم ئەو کاتێک کە بەشداریم کرد لە مانگی وازام لە گروپی 11 بووم زۆر ئیستیفادەم کردووە مامۆستاگیان و من مشکلەیەکشم هەبوو نەمزانی بۆ ئەو مشکلەیەم چیە بە زۆر خەمم پێ ئەخوات کە دیسلێکسم هەبوو هاتە تەنانەت لە نووسینەوەیە لە خوێندنەوە زۆر جار غەڵەتم هەبوو ئەوە بوو هەر لە ڕێگەی بەڕێستانەوە زانیم بۆ ئەوە و چارەسەرەکەشی ئەلحەمدولیلا زۆر بەرەو پێش ڕۆشتوم و ئێستا وام لێ هات زۆر سپاس بۆ ئەمەکداری خی گەورە پاداشت باتەوە سەلامەت بیا مامۆستاگیان بۆیە بەو بەڕێزانەڵێم بێخەم بن لە بەشداریکردنتان لە ئاوات ئەکادمی لە هەر بەشێک لە بەشەکانی بێت چونکە من ئەو کەسەی کە منی لە نەبوونەوە هێناوەتە بوون ئەو کەسە ئەم ڕێگەی پیشاندام دڵنیا بن ئەوەی ئێڵێم یعنی سەلامەت بیاخوا هێشتا لەوە شایان ئاوات ئەکادمی نەبێت خی گەورە نمونەت زۆر کا و ئینشاءالله خی گەورە یارمەتیمان بە لە ئاست چاوەڕوانی ئێوە بین سەلامەت بیاخوا نمونەتان زۆر بێ هەمیشە سەرکەوتن مامۆستاگیان دەست و چاوت خۆش بێ لەشت ساق بێ سپاس بۆ ئێوەش دەستەکانی خۆش بێ زۆر مەمنون بەڕێزان لە خزمەتتانە دەست خۆش سوهەیلە خان نمونەت زۆر بێ بەڕێز کەیوان فەرموو السلام عليكم باش مامۆستا بەڕاست عەلەیکوم سەلام سەرچاوە وەستان چۆنە مامۆستاگیان پرسیارێکمە بوو لەبارەی خاوەن کارخانەوە باشترە بۆ کارمەندەکانی کتێبیان باتێ لەبارەی ئەو ئیشەی خۆیانەوە ئەو شتی کە خۆیان دەکەن کتێبیان باتێ باشترە یاخود کۆرسیان بۆ وەرگرێ یاخود خۆی معلوماتەکەیان بداتێ خۆی فێر بێ و معلوماتیان بداتێ وەبزانام کورتێکیش لەسەر باس کرد بەڵام کامیان وەکو گشتی باشتر ئینشەڵا پرسیارێک دوێمیش ڕەتی بەوە بکە خۆی خاوەنکار ئەبێ لە چۆنیەتی خاوەنکاری لە چۆنیەتی ئاراستەکردنی کارەکەی و گەورەکردنی کارەکەی و بەدەستێنانی زانیاری و تەکنۆلۆژیای سەردەم خۆی بەڕاستی پڕ ببێ و پڕزانیاری بێ کاتێک کە خۆی زانیاری زۆر بوو جاری وا هەیە بە دوو قسە ئەتوانێت هانی کارمەندەکەی بە ئەتوانێت بە دوو قسە ئەتوانێت کارمەندەکەی ئاراستە بکە چکە پێویستی بەو لێ هاتوویە هەیە بۆیە یەکەم شت من ئەڵێم مرج نییە تۆ کارمەندەکەت بکەی بە سوپەرمان نە تۆ زەرورە خۆت زۆر شارەزا بکەی بۆی بتوانی خاوەنکارێکی سەرکەوتوو پاشان ئەو کاتە لە شارەزایی خۆتەوە ئەتوانی ئەو بڕیارە بی کە ئایا ئەم کارمەندە جاری وایە خەڵاتی ئەەکەی بەوەی ئەڵەی من کۆرسێکم بۆ کڕیوی جاری وا هەیە کتێبێکی بەهەدیە بۆ ئۆکڕی جاری وا هەیە دائانیشی کۆمەڵە تێبینی ئەیتێ لەبەرەوە من ئەڵێم خاوەنکار ئەبێ خۆی ئاستی معریفی خۆی لەم سەردەما زۆر فراوان کات چکە دنیا زۆر گۆڕاوە یعنی کێشە ئەوەیە
دنیای بزنس ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆزتر ئەبێ کەواتە ئەبێ خاوەنکارەکە ئاستی خۆی ئەوەندە بەرزکات و سەر لە شتەکان دەرکە یعنی مەرج نییە خۆی بڕوا وردەکاری ئیشی کارمەندەکان بزانێت بەڵام ئەبێ خۆی لە وردەکاری ئیشەکەی خۆی وەکو خاوەنکارێک بە تەواوەتی لە دنیای بزنس لە ئێستاکە ژینگەی کارکردن و لە زانستەکانی کارگێڕی حتا شارەزایی زیاتر بێ باشترە. دەستکان خوشیاخۆم سایجان هەر لەو پرسیارەشەوە بێگومان هەمومان بێ بزانین کە هیچ خاوەنکاری ناتوانێت لە 2 فەرع زیاتر بەو پەڕی تواناوە بەڕێو ببات پێویستی بە سیستەمکارێکی چاک هەیە هەر نمونەی کۆمپانیای ماکدۆناڵدز بینەوە کە بە سیستەمکردنی کۆمپانیاکان بووەتە هۆی ئەو بەناوبانکیان مامۆستا ئەو سیستەمکردنە زیاتر ئەبێ ڕاوێژکاوەرەکانی ئەو شتە وەرگرن و بڕۆن لە فەرعەکانی تر بڵاویکردنەوەیان ئەکرێ بە نووسین بێ یەک تۆز لەسەر سیستەمی کۆمپانیا سەکەن زۆر مەمنونی. بەڵێ طبعا لە کوردستان یەکێ لە کێشەکان ئەوەیە خاوەنکارەکان کاتێک کارێکی سەرکەوتویان هەیە ناتوان بیکەن بە زنجیرە. بۆچی ناتوان بیکەن بە زنجیرە؟ چونکە هەل لە ئەساسەوە تێڕوانینیان بۆ دنیای کار و کارگێڕی گیان وازان نەبێ هەموو کارگان خۆیان بکەن یعنی هەمووزانە بێ خۆیانم کارێ بکەن. طبعا ئەمە غەڵەتە. یەکەم ئەبێ ئەو کەسانە شارەزاییکی باشیان لە استراتیژی کار هەبێ یان کاری استراتیژی هەبێ بزنسی استراتیژی و بەڕێوەبردننی استراتیژی پاشان بە سیستمکردن لە بە دۆکیومنتکردنەوە دەست پێەکە. ئێمە لە بزنس لیدەر چەند کەیسێک ئەخوێنین لەسەر ئەو جۆرە کۆمپانیایانە و مناقەشەی تەواوی ئەوە ئەکەین و باز لەوە ئەکەین کە ئەگەر ئینسانێ بیەوێ بزنسەکەی بکە بە سیستماتیک ئەبێ چی بکە. یەکێک لەوانە ئەوەیە ئەبێ هەموو داتایەک لە ناو بزنسەکەی خۆیان بکە بە دۆکیومنتکردن و بە تەدریب بە پێگەیاندنی کارمەند ئینسان ئەتوانێت فەرعەکانی تر بکاتەوە. واتە ئەو خاوەنکاری بەتەمایە خۆی هەمووی ئیشەکە بکە ئیتر دیارە قابلیەتی ئەوەی نییە کە کارەکەی فراوان ببێت. چونکە بەتەمە ئێستا هیوا هەیە ئەڵێ من ناتوانم ڕۆژێک کارمەندەکانم بەجێبەڵم ئیش ناکەن. ئێوە غەڵەتە. ئەوە نیشانەی ئەوەیە خەلەلێک لە تێڕوانین و ئیشکردن و شارەزایی ئەم کەسا هەیە کە ئەبێ هەر خۆی بەردەوام لە ئیشەکە بێ اینجا ئیشەکە ئەکرێت. ئەوە زۆر غەڵەت. ئێستا ئەو هەموو کۆمپانیا گەورە عالەمیە قابلە خۆ خاوەنکارەکە ئاگای لە کێ ئاگای لە دوو نەفەریش نییە لە کارمەندەکە هەمووی داتایە بە کۆمپیوتەریەتە بەردەست. دەستان خۆش زۆر سەلامەت بیا ئینشاءالله بەڵکو بتوانین لە ڕێی بزنس لیدەرەوە ئێمە لە کوردستانە ئەو قاڵبەتێک بشکێنی خاوەنکارەکان فێری ئەوە بکەین کە چۆن کارەکانیان بکەن بە سیستماتیک. یعنی معقول نییە خۆی ئەڵێ خاوەنکار ئەو خاوەنکارەیە بتوانێت کارەکەی بۆ ماوەیە بجێبێت. لای ئێمە خاوەنکارەکە گەر یەک ڕۆژ نەچێ بۆ سەر کارەکە قەزەنج ناکە یان زەرەرەکە یان کێشەیە دروستە بێت. ئەمە بەڕاستی چارەسەری هەیە. ئەگەر ئەو خاوەنکارە بێت بخوێنێ خۆی پێ بگەێنێ ئەتوانێت ئیشەکەشی بکە بە سیستماتیک. هەر ئیشێ نەوتوانی بیکەی بە سیستماتیک زۆر زەحمەتە بتوانین گەورەیەکی تو فەرعی تری بۆ بکەیتەوە. دەست خۆشمان سایبەرز یەک پێشنیاری زۆر هینمان هەبوو ڕاستەخۆ بۆ خۆت لەکوێ بتوانین پێشنیارێکە بینێ؟ وەڵا بڵێم لەکوێ ئەتوانی بەڕێزت لە ئەتوانی لە یادگەی پێشکەوتوش هەم ئێستا حالێ زۆر باشە هەر لەوێ لەوە چێت تەلێگرامی منیشتان لابێ بەڵام من تەماشای تەلێگرام ناکەم مەگەر لە حاڵەتێکی واوەکو ئێستاکە بەڕێزت بێڵێ ئەگەر لەم دەقەیە بڵێ بە ناوی فڵان کەس و ئەوە نامەیەکم نار لە تەلێگرام با پێنیکەم ئەگەر نادوایی نایبین. زۆر بەناوی کێوە کێوان مختار ئەو ئێستا چاوەڕێیەکەم ئەگەر نامەد نار ئینشاءالله دوایی جواب بەڵێ لە خزمەتدا. بەڕێز مەحموود قەساب فەرموو. السلام عليكم مستجاب. عليكم السلام ورحمة الله. مستجاب دەستکان خۆشبی ئەفشە و بەڕاستی زۆر معلومات میوان وەکرد زۆر سپاس دەکەم. سلامت بی سپاس بۆ خۆ. مستجاب ئەمن بەخۆم تەبەبەی هەندەسەی میکانیک و حەشمی لە داهاتوو ئینشاءالله هەر لە بوارە ئیش بکەم ئەو ئێستا یعنی زۆر خۆم خەریک دەکەم بە ئیشانە بەس ئەوەی دەبینم کە لە ناوچە پێشوازەکان کە دڵی سناعە هەراوی کە جەنەت باستان کرد زۆربەی خاوەنکارەکان بخۆن لە ناو ئیشەکەن یعنی ناتوانن بکەنە بزنی زنجیرەی یان بچنە دەرەوە. ئایا بەخۆی ئیشی میکانیک ئاوەیە کە
هەرجەبی بە خۆت ناو شتەکە بیان کە وەکو جەنابتان باسان کردتانە بیکەین بە زنجیرە یان بە کارمەندەکان بیکەین. نا هەموو جۆرە بزنسێک مەجای ئەوەی تایە خاوەنی کارەکە کارمەندیش بێ لە هەمان کاتە. بۆ نمونە من بزنسێک دامەزرێنم خۆشم بەڕێوەیە بم باشە ئەمە بڕیاری خۆمەکە خۆم بەڕێوەی بەرم بەڵام ئەگەر من بمەوێ فەرع دابنێم کەواتە ئەبێ من بەڕێوەبەری فەرعەکان بەڕێوە بەرم نەک خۆم بچم لە فەرعەکان خۆم بکەم. کەواتە هەموو بزنسێک مەجاری ئەوەی تایە هەم خۆت ئیشی تیا بکەین هەم خۆت وەکو خاوەنکار بی و بتوانی تۆ پلان دابنی تۆ ڕێکی بخەی تۆ ئاراستەی بکەی تۆ کۆنتترۆلی بکەی خۆ بەڕێوەبردنەوەیە یعنی ئەگەر تۆ خۆش و بەڕێوەی بەری ئەتوانی بەڕێوەبەری هەموو فەرعەکانی بۆچی بەڕێوەبەری تەنها یەک فەرعبی و نەتوانی فەرعی دووەم بکەیتەوە. لێرە ئەزانم زۆر خاوەنکار بەلایەنەوە قورسە بەس ئەکرێ بە دڵنیایی ئەکرێ ئینشاءڵڵا من هەوڵێم لە ئایندا ئیشی لەسەر بکەم یعنی ئیشکەم لەسەرەوەی یارمەتی خاوەنکارەکان بەم چۆن بتوان کارەکانیان بکەن بە سیستماتی و پێویست نەکا ئەگەر خۆیان دیار نەمان ئیشەکان فەشل بێنێت. انشاءالله. و مامۆستاجانی پرسیاری کەسمە بوو چۆن لە ئێستاوە یعنی خۆم ئامادە بکەم لە بۆ ئەوەی لەو کە ئینشاءالله تەخەڕوجم کرد یەکسەر بزنسی خۆم دابنێم یعنی ئەو کە مەرحەلە دووم ئێستا ئینشاءالله 2 ساڵی تر تەخەڕوج دەکەم يعني ئێستا چه کارێکم بەڕێیت و باشە تا ئیسفادەی لێ بکەم لە مستەقبل. بەڵێ لە ڕاستیان تەنها یەک شتەیە وا ئەکا کە تۆ لە ئایندا بتوانی بچیتە ناو دنیای بزنسەوە شارەزایی. ئەگەر تۆ لە هەر بوارێکە شارەزایی باشت نەبێ دنیای سەرمایەشت لەبەردەست بێ هەلی باشیشە بێ بچیتە ناوی ئەخیرەن زەرەرەکی. یعنی بۆ نمونە من ئێستاکە ئەگەر بێت و یەکسەر بچم بخۆم هەڵ لەمە ناو جۆرە بازرگانیەکەوە کە شارەزایم دە وردەکاریەکەی نییە ئەوە بە احتیمالی زۆر من فەشەڵ هێن. حەل چییە؟ حەلەوەیە ئەبێت تۆ لەو بوارە شارەزاییت هەبێت. شارەزایی پیاکردنیش ڕێگای زۆرە. تۆ ئەتوانی لە ماوەی ئەم 2 ساڵە ئەسڵن لەوە چڕێت بکەوێت لە ئیشێکی باش ببوون ئەوم کەمێک ناساغم لەوە چێ تۆ لە ماوەی پێش تەواوکردنی زانکۆش ئیش بکەوێ لە ڕێت بکەوێت لە ئیشێکی باش و ئیشێکیشدا بمەزرێنی و ساڵێکی خوێندنەکەشت دوا بخەی هەرچۆنێ بێ هەر لەوە باشترەکە بڵێ وەڵا ئیلا بێ خوێندەکەم تەواوکەم اینجا بچمە سەر ئیش. ئێستا مام سار بەخۆم ئیش دەکەم یعنی کە لە زانکۆ دێمە یان لە ئەڵلقەکان هەر بەخۆم لە منداڵی و لە سناعە ئیش دەکەم بەس مەبەستم ئەوەندەی دەبینم کەسیان ئیشەکان خۆیان بەجێنیان هەرچەندە هەیە شاگرد شاگردی هەیە بەس هەر بەخۆیان لە ئیشەکان ئەوان خۆیان وەستان لە هەمان کاتا خۆیان دوکاندارن ئەوانە خاوەن بزنسی ڕاستەقینە نین ئەوانە خاوەن نەک خاوەن وکڵێ بزنسەکەی جۆبەکەیەتی بزنس و جۆ بوتم جیاوازە ئەوە جۆبەکەیە یعنی ئەوە پیشەکەیانە. تۆ بە خاوەن پیشەیەک ناتوانانی بڵێ خاوەن بزنس ئەو کەسەیە کە خەڵک ئیشی بۆ ئەکا نەک ئەو کەسەی خۆی ئیشەکەەکە. وەکوتم ئەکرێ خاوەن بزنسیش بی خۆش و ئیشی تیا بکەیت بەڵام خاوەن بزنسی ڕاستەقینە و کەسەی خەڵک ئیشی بۆ ئەکانە خۆی ئیشەکە. لەبەرەوە ئەوانە سێڵف ئیمپلۆیان پێوترێ واتە خۆی دامەزراندووە نەک ئەوەی بزنس ئەونەر بێ بزنس ئەونەر ئەو کەسەیەکە خاوەنی بزنسەکەی جا ئینسان ئەتوانێت تۆ ئەتوانی لە ئێستاوە بیر لەوە بکەیتەوە کە مەحەلێکی تایبەتت هەبێ لە ئێستاوە بیر لەوە بکەیتەوە کە چەند شاگردێ بێنی فێریانکەی لە ئێستاوە ئەتوانی بیر لەوە بکەیتەوە تەنها خەریکی سەرپەرشتی بیت و ئیتر ئایا چۆن بازارسازی بۆکی چۆن مامەڵە لەگەڵ مشتریەکەی چۆن کەلوپەل و پارچەت دەسەکەوێ بە نرخێکی هەرزان چۆن ئەتوانی متمانە پێیاکەی چۆن ئەتوانی کریارەکانت ڕازیکەی هیچ شتێک مستەحیل نییە. بەڵێ دەستکان خۆت مامۆستاجان زۆرم سپاس دەکەم. سەلامەت بی بشیت. لە خزمەتتانە
بەڕێزێک نووسراوە محەممەد بەڵێ فەرموو مامۆستا سڵاو لێبێ. سڵاو سەرچاوە. من دوسێ جار بەشداری کۆرسی بەڕێستم کردووە لە 2016 حەوانە بوو کۆرسی یادگە بوو یادگە. بەڵێ ماشەڵا لێبیانی هەر بینینت قوەیە تاقەیە. سەلامەت بی سپاس دەکەم. دووادار چاوەڕوانیتانەوە. زۆر سوودمان بینیوە بەڕاستی. من ماوەیەکە لە چالەکەکانی بەڕێزە دابڕام بۆی خوێنمەوە لەم ئاخریا دەستم کردەوە بە خوێندن کولەی دارم تاوا کرد بەشی کارجێڕی کار لە هەمان کاتشا مۆزەم فەرمانبەرم سەرکەوتوبی ئینشاڵا کار محەممەد جان. بەڵام وەکو دکتۆر تارەخ سوێدان ئەڵێ فەرمانبەری ئەم سەردەمە کۆیلایەتی زووە جا ئەمێ لەو کۆیلایەتە دەرچم بردو ئەمە ئیشێ بکەم پیشێ بکەم ماشەڵا ئەنواع پرۆژەم هەیە لە مێشکا جا ئەمەیە بێمە خزمەتان مەسەرەن بابەتێکەیە بیخوێنم مەسەرەن ڕێسکەیەکم پیشاندا بڵیت دەستم بگرێ بەرە ئەوە چ خۆش محەممەد جان. ئێمە ئێستاکە پرۆژەیەکمان هەیە بە ناوی پرۆژەی بزنس لیدەر. ئەگەر لەوێ بەشداربی ئەوەی کە یعنی تەسەورکە لە بەکالۆریۆسیش و ماستەریش بڕووی بخوێنی لە کارژێڕی لەوە ئەچێ ئەم شتە عملیانت بۆ باز نەکەن. تۆ خۆت مادەم کارژێڕیت خوێندووە کە هاتی لەوێ تۆ زۆر بە ئاسانیە توانی ئەوە هەڵسەنگێنی ئەوەی کە لە بزنس لیدەر ئەخوێنرێ چییە و دڵنیام لێشی ڕازی ئەبی و زۆریش لە ئیسفادەیەکی. ئێمە بەشداربوومان هەیە هەر پێشتریش دەورات شتی لای خۆم خوێندووەکو جەنابەت کە هات بۆ بزنس لیدەرەکە ئێستاکە الحەمدولله یعنی حل لە ناوەڕاستی خوێندنەکە بڕیاری خۆی یا کۆمپانیای دامەزراندوو ئێستاکە خاوەنکارێکی زۆر سەرکەوتووە و ئەڵێ بەردەوام دوعای خێر بۆکەین لەبەر خاتری خوێندنی بزنس لیدەر. جایترەمە سپاس بۆخوا. بەڕێزان کاک محەممەد ئێستا خۆت ئاگاداری من کاتێککە دەورەی یادگەم وتەوە خۆم 10 ساڵ بۆ خەریکی جێبەجێکردنی بوو لەم بواری بزنسیش من کا خۆم خوێندم 10 ساڵی ڕێک خەریک بووم حتا خۆم گەشتومەتە ئەنجام شتەکانم تەطبیق کردووە ساڵانێکشی بەسەرا تێپەڕیوە ئینجا هاتووم یەکەمین پرۆژەم بە ناوی بزنس لیدەر وتوەتەوە. یعنی من شتێک ناڵێمەوە کە تەنها پیادە نەکردێت بیزڵبت یعنی شتێک ئەڵێمەوە کە پیادەم کردووە نەتیجە میاوە بەدەستەوە خەڵکێک هاتوون ئیسفادیان لێ کردووە ئێستاکە من ئەوە ئەڵێمەوە بۆیە دڵنیام ئینشاڵڵا ئیسفادی لێکی دەستەکانە خۆشما مەساعد بەس چۆن پەیوەندی بکەین. وەڵا هەرنامەیەک بۆ پەیجەکە بنێری لە ئەکادمی بەڵێ لە تەلێگرامیش لەوە هەر لینک کوشتان بۆ دابنێن نامەیان بۆ بنێری بڵێم لێ بەشداری بزنس لیدەر بکەم بەشداری بزنس لیدەر بکەم ئیتەوان معلوماتەکەیت بۆ ئەنێرن کۆرسەکان چییە و بابەتەکان چییە و نرخ و ئەوانە ئینشاءڵڵا بەدڵتە بێ و بەشداریەکی و ئینشاءڵڵا لە دوای ئەو کۆرسە بتوانی کە خاوەنی بزنسی خۆت بیت. مامۆستا کۆرسەکان ڕوبەڕووە یا بە ئۆنلاینە؟ هەردووکی یعنی هەفتانە 3 جار بەم شێوازە ڕاستەوخۆ دەرسەڵێمەوە لەگەڵیشیان هەموو هەفتەیەک منهەجێکە بەسەرەوەیە ئەبێ دانیشی بیخوێنی وە کۆتایی هەفتەکە امتحانی تا بکەیت. تۆ لەو پرۆژەیە 3-4 کۆرس ئەخوێنی بەڵام بە تەریقێکی پاڕادەیەکی زۆر هەم نەزەری و عەمەلی و هەم شتی زۆر باشی تایە بۆ مناقەشە کرد. چۆن واتە لە کلاسانیە کاگەوە؟ نانە بە ئۆنلاینە و زۆریش گونجاوە شەوانە کاتێک دائەنین کاتەکە هەمووی بەتاڵ بێ لەو کاتە بۆ نمونە ئەیخەینە سەعات 9 بۆ 11 مەسەلەن یا مەسەلەن لەو بینە ئیتر هەموو کەسێ لەو کاتا بۆ یەکرێ عادەتەن ئەوی تریشی کە بە تۆمار کراوە ئارەزووی خۆتەکەی تەماشایەکی و پرۆگرامەکەش زۆر عملیترە وەک لەوەی لە پۆلا بیخوێنی ئینشاءڵڵا کە بەشدار بووی ئەزانی کە یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی ئاوات ئەکادمی ئەم سیستەمەیە کە ئێمە ڕاستەوخۆ کە دەرسەڵینەوە یەکسەر تۆماری ئەکەین دای ئەنینەوە بۆ بەشدار بووەکە ئەگەر ئەو شەو بۆت نەکرا لە دەست دەرناچێت پێویست ناکە هاتوو چۆ بکەی پێویست ناکە پارە بۆ شتی تر سەرف بکەین و لەوێ خەڵکانێکی باشەناسی وا سەرپەرشتیاری هەیە وەڵامی پرسیار هەیە تێبینی هەیە لێپرسینە و هەڵسەنگاندن هەیە ئیشی گروپی تایە کەیسی تایە کە ئەی خوێنی بۆ نمونە ئەچین کەیسێکت بۆ ئەنێرم لەسەر میلیۆنێرێک بۆ نمونە کەسێکەکە لە ئێران لە سفرەوە دەستی پێکردووە ئێستاکە ملیاردێرە باشە چۆن لە ئێرانە لەو ژینگە خراپە کەسێ توانێتی بێ بە ملیاردێر وردەکاریەکەی ئەخوێنین مناقەشەی ئەەکەین ئەوە ئەو بەشەیەکە بە ناوی
استراتیجیک مانیجمنت ئێستا یەکێکە لە دەرسە زۆر کاریگەرەکانی بواری بزنس لە عالەمە. من مامەساوەتەنێ کەسێ لە کەسابە دەترسێ لە ئیش من یەکێکم لەوانە مجازەفاکە یعنی ناترسم بۆی نەترسان خەسڵەتێکی زۆر مهمە، بەڵام ئەم نەترسانە ئەبێ لە ژێر ڕۆشنایی معریفە و معلوماتێکی دقیق و باشا بێت. ئێمە فێر دەکەین کە چۆن دیراسی شتەکە بکەیت، یعنی هەرەوە نییە بڵێ ئەگەر بیرۆکێکەیە چۆن بیرۆکەکەت هەڵەسەنگێنی، چۆن پلانی بۆ دانی، چۆن دڵنیا ئەبی ئەم شتە ئیشەکە، واتە تۆ مجازەفە لەسەر ئەساسی معریفە و معلومات بکەی، لەسەر ئەساسی شارەزایی بکەی، مجازەفەکەت سەرەگرێت و بەڕاستی ئازایەتی لە بزنسە زیاتر مهمترە لە زیرش. یعنی ئێستا هیوایە زۆر زیرەکە بەس لە بزنساری سەرکەوتوو نیە، بەڵام ئەوانەی کە سەرکەوتوو بوون ئەگەر زۆر زیرەکیش نەبوو بن بەلایانی کەم و ئازامون بەخیرەت بوون بۆ یعنی ئامادە بوون ڕیسکپەزیر بوون وەکو پارسەڵ. دەستەکانە خۆش بە مامەساڵ کەی دەست پێیەکە مامە وڵڵا ئینشاءڵڵا بەرنامەمان وایە کە لەم هەفتەیە دەست پێ بکەین، ئەگەر لەم هەفتەیە دەست پێ بکەین ئینشاءڵڵا 7 هەفتەی پێچێت ئینشاءڵڵا. کەواتە من نامێ بۆ پیجەکە بنێرمیا بۆ تیلیگرامەکە وساس بۆ پیجەکەی بنێرە. دەستەکانە خۆش مامەساگە ڕیکلامی زۆریشیان داناوە لە پیجەکە گەرن ئەوە بزانم کۆمنتیش بنووسی یەکسەر ئەوان نامەت بۆ نێرنەوە ئەوەش وابزانم ئەبێت. زۆر باشە مامەساجان لە خزمەتی گەورە تەمە دەرێشکە ئینشاءڵڵا سەرکەوتوو بین ئینشاءڵڵا. مامەساجان خۆش لەگەڵ سەلامت بێ. مەهدی کەریم بەڵێ فەرموو. مامۆستاگیان سڵاوی خۆی گەورە لە بەڕێستان بێ و کاتتان باش. سڵاوی خۆی گەورەش لە بەڕێزت هەموو کاتێکی باش لە خزمەتتان. مامۆستاگیان بەشێکی سوپاس دەکەین خۆی گەورە جستای خەریداتۆ بۆم پێشکەشکردنی ئەم سیمینارە و بەرەکەت خاتە تەمەن و زانست و زانیاریتەوە ئینشەڵڵا بکاتە توێشێکی قیامەتت پێشەکی. مامۆستا بەڕێز دوو پرسیارمەی وشەڵڵا بە کورتی و ئەزانم زۆر لە کاتمانگرتی تقریبا هێندەی نەگەر لە کاتمانگرتی جنابیش فەرموو ناساخی خۆی گەورە شفای خێر و عاجلت بۆ بنێرێ. یەکەمیان مامۆستای برام لەسەر سیمینارەکە بوو لەسەر خەڵەکانی سیمینارتۆ و کەسە سەرکەوتووەکان یەکەم وتێت وەکو چۆن بڵێن یەکەمیان بەردەوام لە هەوڵی فێربوونان، دووەمیشان بەردەوام خوان بە معریفە ئەبدەیت دەکەنەوە، دووەمیشان فەرموود ئەبەخشن، یعنی تو ئەمە شتێکە بەلای تاکی مسلمانەوە شتێکی زۆر ئاسایی و تەبیعیە ببەخشە، چونکە دینەکەی ئەمری پێکە، بەڵام کەسێکی بێباوەڕ و کەسێکی لەوانی هەن بڕای بە هیچ خۆڵدینێک نەبێ کە دیاست لەمە کراوە کە ئەمە وای لەکە تانت کراوە بە خاڵێکی خۆشبەختی مرۆڤیش. ئایا ماسە هیچ خاڵێکی کەسە هینەکەمان هەیە کە جەنابەت تەواوت نەکردو هەستم کرد ئەو خاڵت نازان بچڕانی تێکە و بە بۆنەی باسکردنی بابەتێکی ترم خاتەعی تێکەوت لە مەسەلەی بەخشینە نە مامۆستا برام خاڵ یەکەم جەنابەت فەرموود بەردەوامی فێربوون و دووهەم بەخشین، خاڵی کەمان یەکی وتت ئەمانە سیفەتی کەسە سەرکەوتوەکانن، یعنی سیفەتی کەیشی هەیە بە دڵنیاییەوە من ئەگەر دانیشم بیژمێرم لەوە چێ 20 خاڵ بژمێرم لەوەی کە ئەمە خەسڵەتی کەسێکە کە سبێ بێ بە خاوەنی بزنسێکی گەورە. بۆ نمونە خاوەن کارەکان بێنە کێ احتیمالی هەیە کارەکەی زۆر گەورە بێ ئەوەی کە کۆڵی خەسڵەتی تایە. بۆ نمونە یەکێک لەوانە ئەوەیە کە ئەم ئینسانە استراتیژی بێ و باسی ئەوەشم کرد، واتە بەردەوام فێرخواز بێ، فێرخوازی زانیاریەک بێ کە بتوانێت جێبەجێ بکات و ئەهلی بەخشین بێ و ئینسانێکی دووربین و استراتیژی بێ، ئینسانێک بێ بۆ نمونە خەسڵەتی ترمان هەیە لەوانە نەترسێ، لەوانە ئەم کەسە لە تینوو بێ بۆ سەرکەوتن، ئەم کەسە عاشقی کارەکەی خۆی بێ. کۆمەڵێ خەسڵەتی زۆرمان هەیە، بەڵام من ئەم شەو تەنها دوانسیانێکیانم بەست. دەستەکانە خۆش ئێمام سەبیرم لەو چوار خاڵی کە جەنابەت فەرموود وتت چوار خاڵ ئەبێ ڕەچاو کرێ. یەکەم ئامانجە دوورەکان لە بەرچاو نزیکەرەوە، دووەم ژماری پارەکان بە بچوو ببینە، سێەم ماوەی تەرکیزکردنەکەت لەسەر بزنسەکەت زۆر بکە. هەستەکەم چوارەمدانە نازانم من ئاگام لێ نەبووە چوارەمت باس نەکرد. لە خزمەتم تەماشای بکە. ئێمە وتمان شتێکێ بێ بچووکی کەیتەوە، شتێکێ بێ نزیکی کەیتەوە، شتێکێ بێ وردی کەیتەوە و شتێک هەیە بێتەوە زۆری ماوەی تەرکیزکردنەکەت زۆرەکەی، بەخشینەکانت وردەکەیتەوە، باشە ئامانجە دوورەکان نزیکەکەیتەوە، ڕقەمی پارەکان ئەبێ بچوو بکەیتەوە. واتە بۆ نمونە تۆ داهاتی ماڵنانەکەت با بڵین 2 ملیۆنە،
ئەبێ بەلاتۆ ڕقمێکی ئەبێت 10 ملیۆن بەلاتۆ بچوک بێ 15 ملیۆن بەلاتۆ بچوک بێ ئینجا تۆ ئەتوانی ئێستا هیوا هەیە بۆ نمونە داهاتی دوکانەکەی 2 ملیۆنە پێی بڵێ وەرە من ئەتوانم یارمەتیت بەم لە سەدادا بزنسەکەت داهاتەکەی زیاد کا باوەڕ ناکە کە لە سەدادا خۆ زۆر نییە یعنی بکاتە 2 ملیۆن و 200,000 لە کاتێکە من زۆر ئاسایە لەوە چێ بە یەک ڕاوێژش بتوانێت وای لێ بکە خۆ ئەگەر کۆرسی بزنس لیدەر بخوێنە لەوە چێ بیکا بە 4 ملیۆن بەڵام باوەڕ ناکە لەبەرەوە چی ئەبێ بچووکەیتەوە لە بەرچاوت ڕقەمی پارەکانە بچووکەیتەوە لە بەرچاو دەستەکانی خۆشی مامۆستاگیان زۆر سپاس کۆتا پرسیاریش سلامەت با من یەک تێبینی بم ئێستا بۆ نمونە من بزنسێکم دەست پێ کردووە باشە لە سەرەتاوە من 2 دەفتەر و 3 دەفتەرم بەلاوە زۆر نەبوو ئەمە خەڵکی تر بەلایە زۆر بوو لە کاتێکا کە بۆ نمونە ماڵانەکە گەشت بوو یان نزیکی $1000 من هەر ئەمود 20,000 یعنی زۆر نییە ئەمە هیوا هەیە ئەو سەردەمەی کە 700,000 پیاەکە زۆر قورسە ببێ بە 1500 نابێ گەر وا بوو بزنسەکە زۆر زەحمەتە بتوانانی فراوانی دەستەکانی خۆشە مامۆستا بەڵام وەکو جۆرێک لە قەنەعەتە جەناب دەفەرمی قەنەعەتت بە چی گەورە هەبیان خۆت بە گەورە سێرکەی ئینشەڵا گەورە بێت و ئەمان زۆر مامەڵە لەگەڵ حاسیبە و ژماردنا بکەیت قوربان تۆ مامۆستاگیان زۆر مامۆستا کۆتا پرسیارم مافی ئەو ئاوڕیانیش نەخۆم مامۆستا پرسیارێکی گشتیە ئیسا جەنابەت ئەگەر بتەوێت بۆ نەکەسێکەڵ پرسەنگێنی لە زمانی ئینگلیزیە ئەسسمنتێکی بۆکەی بزان لە چ لیڤڵێکایە یان بۆ ئاستی ماتماتیکیان هەر بۆ ئاستێکی بۆ ئەدەبیات و مێژووی هەر بابەتێک بەس مامۆستا ئەگەر کەسێک بێک خۆی بدۆزیێتەوە بزان لە چ بوارێکا سەرکەوتوو بێت تەمان مامۆستا من قەنەعەتم وەکو خۆم لەوانەیە شەهەڵە بم قەنەعەتم بەوە نییە مرۆڤ زانکۆ چی خوێند و چی تەواو کرد بتوانێت لەو بوارە سەرکەوتوو بێ مامۆستا نمونەمان زۆریەک لەوانە مامۆستا مستەر بین جەناب بزانی ئەندازیاری کارەبایە وانە چارلی چاپە کورە بڵێن جیکیڤارە هەڵە نەبم دانساز بۆ با بڵێن بەس ئەم بۆ شۆڕژگەێڕ ئەو بە مینێک با بڵێن ئەو بە سینەماکارێک ناوی دەرکردووە لە باشان جۆرجۆ کیلینی دیسانەوە پسپارێکی تری هەبوو یان فلەنتیرۆ پێرەز مامۆستا ئەندازیاری مەدەنی تاوبرەکە چی بێتە بزنسمانێک و لە سەداچلی بانکەکانی مەدید کۆنتڕۆڵەکە سەمەسم خۆم بەشی ئەندازیاریم تەواو کردووە بەس تا ئیسەوە ئیشم هەبووە بەڵام بڕچراوە و لەبوونی پرۆژێک ماوەی بەردەوام بووە بەس هەموو کەسێک حەزەکە مامۆستا برام ئەوەی کە لە زمانی سەرمە پێڵێن بزنس یعنی خاوەنکاری خۆت مەسا چۆن بتوانانی ئەسسمنتی خۆت کە ئایا بوونی معریفە لەو بوارە زانیاری یان خۆشەویستی بۆ ئەو بوارە کامیان خاڵی ئەساسین یان من چۆن خۆم بێم لەسەر کاغەزێک خۆم هەڵسەنگیانە بزان لە چ بوارێکە من ئەتوانم سەرکەوتوو یعنی هەم بۆ دینەکەم ئیشەڵا سوودێک ئەبەخشم بە مسلمانان و هەم بۆ ومەتەکە و دەوروبەرەکەم و هەم بۆش وەکو کەسایەتێکی خۆشم بۆ نەخۆشە لە دوای ئەو وە کەسێکی باش و ناوزەند بکرێم نەکخواانە قەسۆ کەسێکی بێسوود و کەسێکی بێکەڵک تەنها مردن و نەمردنی هەر تەنها ناوێک بێ و چەند ڕۆژێک لەسەر لاتێک بێ و هەر ئەومە بەسم ئەوەیە من چۆن خۆم بدۆزمە مامۆستا برام من ئەم ئەندازیاریم تەواو کرد لەوانەیە سەرکەوتوو نەبم لە ئەندازیاریە و قەنەعەتشم بەوە نییە کە هەر ئەبێ لە ئەندازیارە ئیشکەم لەوانەیە من بە هەرێکی ترم هەیە بەس من ئایا چۆن ماس خۆت زانی ئەمە قورستری هەنگاو لە هەموو مرۆڤێکە لەوانج لە جەنابی شەستە ئەمە سەرەتا ڕۆژ لە ڕۆژان لە بەخیاڵتە ناتبێ ببیت بە هەر لەوانێ بە بەخیاڵ هات بێت کە مامۆستایەک بیت و تاوانێک ئەوەی خاون ئەکادیمیاک بێ لە حەملا کەسێکی ئاوا سوود بەخشی وە کۆمەلگاکەت سلامت بێخوا بەڵێ وازحە مەرج نییە ئینسان لەو بوارە ئیشکا کە شادی کا بەدەزێناوە من بە پێچەوانەوە دوایی ڕۆشتم شەهادەم بەدەزێناوە ینی بۆ نمونە من ویستومە خاوەن کار بم چوم ئیشم کردووە زەرم کردووە مەشروعم داناوە زەرم کردووە پارەم داناوە زەرم کردووە ئیتر بە تایبەتی ڕۆشتم بۆی لە بزنس سەر دەرکەم ئاوا چوم بۆ خوێندن هیوا هەیە وەرگیراوە یعنی هیوایە لە زانکۆ لەو بەشە وەرگیراوە ئەو نەفەرە ئیسفادە ناکالەوە ئێستا هیوا هەیە ئەوێ لە هەندەسە بخوێنێ ئارەزووی ئەوەیە ببێ بە مهندس دایمە شەو ڕۆژ مطالعەیە کات و بیری لایەتی دوایی ئەچێت لە بەشی هەندەسە بە پارالێل بێ لە ئەهلی بێت لە چی بێ ئەچێ هەندەسە ئەخوێنێ بۆ هێنانەدی ئاواتەکەی ئەمەز باشە بەڵام ئەگەر تۆ چوویتە دەزانکۆ ئیتر قەدەری خوا ئەو بەشە تەواو کردووە ئێستا ئەمە خۆ نەبراوە بە باڵاتە بۆ هەموو عمرت لێرە چی ئەتوانێ مۆزعەکە ڕاست کاتەوە ئەبێت چاوگوێ بکەیتەوە ئەبێت چاوگوێ بکەیتەوە جارێکی کە بیتەوە بەبێ ئەوەی من حەزم لەمەیە و من ڕقم لەمەیە تو هێشتا نەچوویتە دەناو ئیشەکە بۆ نمونە من خواردنێک میوەیە گەێنە مەڵم فەرموو تۆش ئەڵێ حەزم لەی نێ نایخۆ تۆ تانەی خۆی نازانی تامی چۆنە بۆیە تاقیکردنەوەی شت زۆر گرنگە مەرجیشنی ئینسان مجازفە بکاو هەموو ئیشە تاقیکاتەوە نە کەواتە شارەزابوون بە قەنەعەتی بن ئەگەر حەزت لە بزنسا وەرە لەسەر بزنس بخوێنە بڕۆ مطالعە بکە
گوێ بگرە تەماشای ڤیددیۆ بکە بزانە چەند جۆر بزنس هەیە بزنسەکان جیاوازیەکانیان چۆنە استراتیژی بزنس چۆنە پلاندانان چۆنە بەڕێوەبردن چۆنە ئێستا کە من لەم بوارە ئەخوێنم خودی ئیشەکەم بەناو گرنگ نییە ئێستا من بتم لەسەر لە واری کتێبە ئیشکەم یا لە بەرهمێنانی ئاوتەماتا ئیشکەم یا لە ڕۆنی زەیتونە بەلای من ئەوە گرنگ نییە من تازە چوم لەسەری سەرەوە ئەمەیە بزانم بزنسەکان چۆن دائەمەزرێن چۆن پاریان بۆ سەرفەکرێت چۆن پلانیان بۆ دائەندرێت چۆن بەڕێوە ئەبرێن چۆن بازارسازی ئەکرێ کەواتە من هاتووم ئێستا لەسەرەوە ئیشەکە ئێستا من ناڵێم وەڵا من حەزم لە بابەتی دەرونی و کۆرسە قۆناغی گەنجی قەواو من ئێستا وا بیر ناکەمەوە تۆ ژوا بیر مەکەرەوە هەر ئێستا وا بیر مەکەرەوە مەڵێ وەڵا ئەمە هەندەستەیە حەزم لێ نییە ئەوە بابەتی خۆراکە نەبەخوا حەزم لێ نییەوە زەراعە حەزم لێ نییە تۆ بڕۆ ئاستی خۆت بەرزکەرەوە سبەی کە زانیت لە کامیانە هەل هەیە وەکو ئەوە وایە کەسێکەیە هیوایەتی تۆپی پێ ئەچێتە ناو جەماعەتێ لە کۆڵانێکە یاریەکە گوێی لێ نییە ڕۆژێک لە ناو ساحا یاریەکە گوێی لێ نییە هەر ئەوەنە تۆپەکە بۆ دانا ئەزانە یاری تۆش ئەبێ خۆبتی بەم یاریزانە نەک بڵێ وەڵام من لە ساحی فڵانانە بێ و بۆ نمونە ئەو جلەیکەی کەمە بەرم ڕەنگەکەی وانە بێ و ڕقەمەکەی ئەوە نەبێ یاری نابێ یاریزانی یاریزانە بە شەڕواڵی کوردیشەوە حەزی لە تۆپە و شود لێە و گۆڵات کەواتە تۆ ئەبێ ئاستی لێهاتوویی تواناکانی خۆت لەگەڵ شارەزایی خۆت ئەم دوانە بە دوایە بڕۆی کتێبێکی زۆر بخوێنیتەوە لەسەر ژیانی دارایی خاوەنکارەکان ملیۆنێرەکان بزنسەکان کۆمپانیاکان عیلمەکانی بواری بزنس مەسەلەن بازارسازیە بەڕێوەبردنی سەرچاوی مرۆییە بەڕێوەبردنی استراتیژیە یاخود پەیوەندی کارژێڕی وکو کۆرسانی ئاماژەم پێکرد لە بزنس لیدەرا هەیە تۆ ئەچی مثلا نۆلیج مانیجمنتە زۆرێک لەو بابەتانی مثلا ئینڤنتۆری مانیجمنت ئینفۆرمیشن سیستم یعنی زۆرێک لەو بابەتانی کە ئێستاکە لە بزنسە ئەو هەموو لێکۆڵینەوە عیلم و کتێب و کۆرسیان لەسەر لە زانکۆکانە ئەخوێنڕێن تۆ بێت چاوگۆ بکەیتەوە ڕوبەڕوو ببیتەوە بەلایانی کەمە بڕۆی حەسکەی بزانی ئەم شتە چییە بۆچی وایە باوەڕکەن ئازیزان زۆر پەیوەندی بە شارەزاییەوە هەیە ئەگەر تۆ ئێستاکە داهاتەکەت مانگی ملیۆنێکە دڵنیا بە شتێکەیە نایزانی ئەیجینا بە ئاسانیکی بەدوو ئەگەر تۆ ئێستا داهاتەکەت 200,000 دڵنیا بە شتانێکی زۆر هەیە نایانزانی ئەیجینا زۆر بە ئاسانیکی بە ملیۆنێک 2 ملیۆنە ئەو دڵنیا بە شتانێکی زۆر هەیە نایزانی بۆیە نابێ بە 3 ملیۆن من ئەگەر ئێستاکە ماڵانە ناتوانم 4-5 دەفتەر پیاکەم 10 دەفتەر پیاکەم مەسەلەکە ئەوەی شتێکێک کە نایزانم یاخود لە پلان استراتیژیەکە هەیە دوسێمانیکە پێ کەواتە یا ئەوێ لە پلانەکەمە هەبێت دوسێمانیکە پێ بگەم بە پێی پلانەکە مەڕۆم یان ئەگەر ناتوانی شتێکێک کە نایزانی بۆیە زۆر پەیوەندی بە شارەزاییەوە قوربانی تۆ مامۆستا دەستەکان خۆش لە کوێی قسەکان تێبێ با بڵێن جەنابەت فەرمووت یەکەم بە دوواداچوون بکەیت دووهەمیان بخوێنیتەوە و معریفە وەرگری سێهەمیشان ئەتوانی بڵێ هەموو بوارەکان وڵای مامۆستا وەکو بوارم تاقیکرێتەوە بەرە مامۆستا نەیشۆستام لە کاتی کۆڕۆنا بە ئیش بوو تاقیکردنەوە وێژەیم کردووە الحەمدولیلا وەکو چۆن بڵێن ئەوەشم تەواو کرد و لە بوارێکا وەرگیرام لە پاشان دوا کاژی ساعتم لە بوارێکی وەکو بڵێن سلکێکی پزیشکی شاخوێن ئەڵەم با لەم بوارە لەوانم لەم بوارە سەرکەوتوم لەوان لەم بوارە بتوانم ئەزانی چی ئاگایی و تواناکانی خۆت بەریتە سەرەوە مەرج نییە ئێستاکە من بڕۆم هەر بمەوێ شارەزایی پیاکەم لەسەرەوەی فلان پرۆگرام چۆن بەکارێنن یاخود لە فلان معمل چۆن فلانشت دروستەکەن وەساکە چۆن ئیشەکەکە هەندێک وردەکاری لە ئیشەکان نا بەڵام بە شێوەیەکی گشتی تۆ ئەتوانی خەریک بی ڕازەکان ڕازی مەوزوعەکە بدۆزیتەوە ئینشاءڵڵا گەیتە سەرکەوتن هەر سەرکەوتوبی خۆشحاڵ بووم کاک مەهدیجان پەیام هادی بەڵێ فەرموو السلام عليكم مامۆستا گیان باش شکر سەلام سەرچاوان خۆ سەلامەتی مامۆستا گیان پێشەوەی دەستکەم بە قسەکانم ئەمە پێوە بڵێم خۆم تەلەبەی 2008 تۆم کە سەرەتا لە هەڵەبجەی شەیدەوە دەستە پێ کرد بە کۆرسبوونەوەی ئینگلیزی سەرکەوتوبی ئینشاءڵڵا ساقیتەوە بم لەو کاتەوە من
ئەگەر ئێستا هەر شتێک بووم لەو کاتەیە کە لەگەڵ تابوون و قسە کاریگەرەکانی تۆیە کە لەسەرمانە ئێمە گەیاندەتە ئەم ئاستە یخوا سەلامەت جا خۆم ئێستا خوێندنم تەواو کردووە لە خەستەخانەیە ئیشەکەم بەڵام هەست ئەەکەم یعنی لە خەستەخانەیەک لە کۆتایەکەیە کە ئەگەیتە تەمەنێک خانەنشینە بی ئیتر هیچ شتێکی پێ نامێنێ بۆ ئەوەی لە کۆتایە داهاتێک هەبێ و سەرفیکەیت باشە ئێستا پرۆژەیە کەوتۆتە مێشکم یعنی وردە کەمێکیش بکشێمەوە لە بوارەکەی خۆمە هەر تەنها داوامێکی حکمی بێ هەبێ بیکەم و بەڵام بڕۆمە بواری ئیشکردنی خۆمەوە بزنسی خۆم دابنێ یعنی بزنسەکەم دیاری کردووە شتەکانم دیاری کردووە بەڵام نازانم چۆن دەست پێ بکەم بەڵێ وەڵام پێشنیاری من ئەوەیە پێم خان کە لە بزنس لیدەر بەشداربی لەوێ وردەکاری زۆر هەیە کە ئەی خوێنیت و ئەزانی چۆن من باوەڕکەن ئەو بزنس لیدەری کە ئێستاکەی لینەوە ئەگەر من 10 ساڵ لەم و پێشەوەم خوێندایە ئێستەیەکی بووم لە سەرمایەدارە گەورەکانی کوردستان بەبێ گومانەی لە بەڵام بەداخەوە من لەو زەمانە چەندین جار ئیشم کردووە هەرچی پارەم هەبوو هەمووی زەرر بووە دوایی بەڕێزان چیم کرد هاتم پارە و کاتێکی باشم تەرخان کردوتم جارێ با بڕم شارەزایی پیاکەم بەڵام ئامانجی من جیاواز بووە من نەچوم شەهادەیە بێنم بە ئومێدیەوەی شەهادەکەم بەرزکەمەوە من ڕۆشتوم بخوێنم بۆی شتێک فێر بم تەطبیقی کەم بۆیە ئەو زەمانە بە قەرزاری و فەقیری من چەندین دەفتەرم سەرف کرد بۆ فێربوون بەڵام سپاس بۆخوا ئەتوانم بڵێم دوایی لەوەچێ بە 2 مانگیش و پارەم دەستکەوت بێتەوە دوای ساڵانێک کەواتە بەزایە ناچێت کاتێکە ئەچی فێرەبی چکە گەر فێر نەبی ئەبێ باجەکەی بی واتە تۆ ئەچی بزنسی خۆت دامەزرێنی بە ئومێدیەوەی قازانچکە ئێمەش ڕۆژانێکە نەمانەزانی وامانە کرد ئەسڵەن مارکێتێکماندانە ئێمە لە مارکێتەکە تەنان خێزانم ئاڵتونەکانی خۆی فرۆشت خۆمان قەرزار کرد لەسەری مارکێتەکە لە ماوەی 6 مانگە نەک قازانجی نەکرد چەندین دەفتەر زەرەری کرد دوایی کە مارکێتەکەمان لا بردووە پارەم پیا کردووە قەرزمەوە یعنی کاتێکە بە نەشارەزایی ئەچی ئیشەکەی لە دڵی خۆتە ئەڵی ئەمیشە چییە هەفتا وەرەقەی تێکم ئێمە وامانەوە چش دەفتەرونیەکمان تێخستووە یا ئەو تا دەوڵەمە نەبی یار دەفتەرونیەکەمان ئەڕوە نەمانزانی دەوڵەمەنیش نەبووین دەفتەرونیەکەشمان ڕۆشت دوایی 1-2 دەفتەریش قەرزم ماوە یعنی بۆیە بە نەشارەزایی بچیتە ناو ئیشەوە هەرچەنە بیرۆکەکەت باش بێ خۆشە کەسێکی چاکبی لەوە ئەچێ ڕوبەڕی زەرەر بیتەوە بەڵام بە شارەزاییەوە بچی ئینشاءڵڵا نەتیجەی زۆر باشێت بەستە بوت مامۆستاگەم سپاس بۆ خوا کە خوای گەورە کەسێکی هەر لە مناڵیمەوە لە تەمەنێکی کەمەوە خوای گەورە کەسێکی وەکو تۆی هێناوەتە ڕێگەمان کە ئێستاش ئەتوانین ڕاوێژی پێ بکەین بزەبت کە من ئێستا حالێن ئەمەوێ بەشداری ئەو کۆرسە بکەم باشە پێش ئەوەی دەستکەم بە ئیشکردن و یەکەم هەناوە بنێم ئەمەوێت بە پێرفێکتی بڕۆمە ناویەوە ئایا ئەگەریش کۆرسەکە ببینم بۆ نمونە لە دواییە ئەم پرۆژێکە خۆم دامناوە هەستکەم شتێکی باشترێتە یعنی کۆرسەکە وام لێ ئەکا شتێکی باشتر بێتەنەوە مێشکمەوە دەستکەم بە پرۆژەیەکی تر ئەگەر پرۆژێکتر لە من بەخوەتر بێ نەزم تێگەم باشتەکەم خۆی ئەزانی چۆنە ئێمە شتێکت فێرەکەین ئێمە فێر دەکەین کە لە مێشکی خۆتا چۆن سکانی بیرۆکەکان بکەیت چۆن بزانی ئەم شتە ئۆکەی و چۆن دیراسەیەکی چۆن ئەزانی کە بکەیتە سەر جێبەجێکردن پاشان تۆ بە وردی استراتیژیک مانیجمنت ئەخوێنی ئەم ڕۆبیرەکەیتەوە ئەگەر ئەم ئیشە دوای بۆ نمونە 2-3 ساڵی تر 4 ساڵی تر 5 ساڵی تر تۆ ناگەێنێتە ڕزگاربوونی ژیانی دارایی کەواتە هەر ئێستا ئەزانی ئیشەکە و قەڵب و بە کەڵک نایە خۆ تۆ ناتێت لە مۆزەفی و ڕاکی بۆ مۆزەفی و ئێمە شتێکی کەمان هەیە پێم لێکۆڵینەوە کراوە زۆر کەس کە ئەچێ ئیشدا ئەنێ ئیشەکانیان فەشە لەهێنێ لە ماوەی 10 ساڵە تەنها 1-2 ئیش ئەمێنێتەوە لە ناو 10 ئیشە یعنی زۆربەی ئیشەکان کە دا ئەمەزرێن لە ماوەی 5-6 ساڵ تا 7 ساڵە زۆربەیان دا ئەخرێن و فەشە لەهێنن ئەڵێ چییە؟ ئەڵێ کەسێکە لە کارمەندی بێزار بووە ئەوێ بێ بە خاوەنکار بەڵام لە کارمەندی ڕائەکە ئەبێ بە خاوەنکارێکی فاشل لە مۆزەفی ڕاکە ئەبێ بە مدیرێکی فاشل نابێت ئەبێ ئێمە کە لە مۆزەفی و لە قەرزاری و لە بەدبەختی ڕابکەین ئەبێ ببین بە خاوەنکارێکی سەرکەوتوو ئەمە بەبێ معریفە و معلوماتی دقیق ناکرێت یعنی زۆر کەس بەڕێزان ئەمە بزنس قمار نییە
زۆربەی خەڵک وەکو قمارەچێ بزنسەکە، یعنی بۆ نمونە 100 گەنج بێنە کاتێککە ئەیانە بچنە ناو بزنسەوە وەکو قمارەچن، وەکو قمار ئازیزان خۆتان نەزانن خۆ لە ناو قمارە هەمووی نایدۆڕێنێ وانە خۆ ئێستا بۆچی خەڵک قمار ناکە مەسەڵەن خەڵکانەگەن قمار ناکەن بۆ نایکەن خۆ ئەزانن هەندێک کەسەی باتەوە جاتخوا ئەوەی ئیشە ئێمە 10 نەفەر بچین قمارکردن یەکێکمان پارەکە بەرێت بڕوا ئێستا ڕێک دنیای بزنسی ژوایە بەتایبەتی لە کوردستان بۆ نمونە 10 گەنج ئەچن بزنسدا ئەنێن و کۆمپانیا دانێن یەکیانی شەکەی سەرەگرێت باشە ئەمە بە قانونی ئەگەرە ئەمە بە قانونی پرۆبابیلیتی وانە مەسەرەن تۆ زارێک هەڵی لەم زارە لە 1 تا 6 پێوەیە بەتەکی لێک بۆ 6 1 دانیان دەرەچێت بەڕێزان بزنس قمار نییە بزنس شتێکە ئەبێ لی تێبگەی شارەزابی پلان و بەرنامەی بۆ دابنی مەهاراتی خۆتی بۆ باشی بکەویتە سەر خەتەکە و تۆ بتانی بزنسێک بخڵقێنی کە ژیانت بگۆڕێ ئەیجینە لە کارمەندیەوە ڕاکەی ببی بە بەڕێوەبەرێکی فاشیل یا خاوەنکارێکی فاشیل خەفەتەکەی زۆرترە قەلەقیەکەی زۆرترە کارەساتە بۆیە ئینشاءالله بە بەرچاوڕوونی قەناعەتم وایە بزنس لیدەر بخوێنی بە بەرچاوڕوونیکی باشەوە توانی ئەوە بکەیت ئینشاءالله مامۆستاگیان ئەزێت نیای هەمیشە ئەو کاتێ پێت ئەوتین هەر شتێک ئێستا خۆت دیاریکە بۆ منە 10 ساڵیکە تۆ لە چی ئاستێکای بزڵبت ئێستاش کە پلانەکەدا ئەنێم آخر نقطەی خۆم کە ئەمەوێت چی بم لە بەرچاومایە ئینشاءالله هەمیشە ڕێگەی تۆ ڕوون بێ ساغ و سەلامەت بی ئەم شەویش تۆمان زۆر باش ئەزێردا هیوای سەرکەوتنە بۆ ئەخوازم کە هەمیشە ڕێگە و ڕێنیشاندەری ئێمەی دەست چاو خۆش بێ و کاتێکی خۆش بۆ لە خزمەتتانم زۆر خۆشحاڵ بووم بە ڕێزانێکی زۆر دەستیان هەڵبڕیوە و کاتیش تەواو بووە عادەتەن لای ئێمە 2 سەعاتە چی بکەین ئەکرێ من هەر کەسێک مایکەکەم بۆ کردەوە تەنها پرسیارەکەی بکەوە من بینوسم و ئینشاءالله وەڵامی بەوە باشە بە ڕێزان هەر کەسێکم هەڵبژات تەنها فریا بکەوە بە خێرایی پرسیارەکەتم پێ بڵێ من مەمنونە بم بۆی فریا بکەوم چونکە کاتەکەمان تەواو بووە چرۆ حوسین فەرموو من یەکسەر پرسیارە نووسم لە خزمەتتان چرۆخان فەرموو مایکت ناکەیتەوە مخلیص صلاح بەڵێ فەرموو سلام علیکم ماوەساگیان من وەکو خۆم هیچ لە بزنس نازانم واڵێن هیچ کتێبێکم لەسەر نەخوێنێتەوەی تر ئاساییە بەشداری بزنس لیدەر بکەم ئەگەر پێم بڵێ ئێستا ئیشت چییە یان ئەخوێنی وەڵا خوێندنم تەواو کردو و دوکاندارم بەڵێن ئەوە نییە تۆ دوکانداری چی لەوە باشتر مەوەسمە هیچ کتێبێکم لەسەر نەخوێنێتەوە و مەوەسم لەو بابەتێ ئاساییە مادەم دوکانداری دوکانی خۆتە دوکانی خۆوانە بەڵێ دوکانی خۆوان بەڵ ئینشاءالله بەشداری بکە بە ئومێدی ئەوەی کە داهاتی دوکانەکەت لە دوای ئەو هەفتەیە بزانم چی لەکەیت باشە اینجا ئەو کاتە فیدباکیشمان بەرێ بڵێ مەسەرەن من پێش بیزنس لیدەر داهاتی دوکانەکەمان بۆ نمونە ئەوەندە بوو ئێستاکە لە دوای بزنس لیدەر بە 3 مانگ بە 4 مانگ بە 6 مانگ داهاتەکەمان گەیاندۆتە ئەوە شتێکە کە وەکو یاری وایە ئینشاءالله بەشدار بوو بەس بە گوێمان بکە ئینشاءالله نیازمێ ئینشاءالله پشتیان خۆیان بەشداری شەوم ئینشاءالله مامۆستای بەڕێز سلام علیکم مامۆستای بەڕێز سلام سەرچاو مخلیص صلاح چرۆ حوسین بەڵێ فەرموو مامۆستای بەڕێز پرسیارەکەی من ئەوەیە تا چەندێک گونجاوە کە قەرز بکەی بۆ بزنس ئێستا جواب دێمەوە دەست سپاس دەکەم زۆر سپاس دەستەکانە خۆش بێ تا چەند گونجاو قەرز بکەین بۆ بزنس ئەمە پرسیارێکی گرنگە جوابی ئێمە ئینشاءالله مخلیص صلاح فەرموو ماوەساگیان عەفو ئەو دوای چرۆخان دەست خۆش دڵشاد بەڵێ فەرموو ئەگەر بکرێ یەکسەر پرسیارەکەت کەی مەمنونە بم مایکەکەت کەیتەوە عەزیەت نەبێ مایکەکەت کەیتەوە ئەو کاتتان بە ژیانە باش زی مامۆستا بەڕێز وەکو خۆت لەسەر فۆڕێکس نازانم چەند شارەزایت هەیە فۆڕێکس بەڵێ پرسیارەکەم ئەوە حسابی بزنسی بۆ دەکرێت وەکو بزنس چاوی لێ دەکرێت لە ڕووی بزنسەوە دەست خۆش
بەڕێزی بەسەر چاو وەڵام تێمە ئینشاءڵڵا هەر بژیت. عومەر نووسراوە ئالوای ئۆنلاین فەرموو. عمر الواي اون الوي اونلاين بله مامۆستا ئەحمەدجان فەرموو. مامۆستاگیان مامۆستاگیان فەرموو. سلام علیکم مامۆستاگیان. ئێوە عەلەیکوم باشن؟ سەلام وەڕەحمەت الله. عەفو مامۆستاگیان دەستکانتان خۆش بێ. بەڕاستی ئیسفادێکی زۆرم کرد لەمە وێبنارە. تەنها من ئەگەر مەجای نیو دەقەشم هەبێ قسە بکەم خێر ئەوە پرسیارەکە مەخەم ئاخیرەوە. یعنی چەندین خولی بەشداریم کردووە زۆر ئیسفادەم کردووە. استراتیژەکانی فێربوونی زمان کە ئێستا نەک ئینگلیزی عەرەبی و فارسی و هەتا ئیسپانیش هەوڵەدەم و جگە لەوە نەسیحەتەکانی جەنابە ئیسفادەم کردووە. من لەگەڵ ئەو کەسانەمە کەوا نەترسن ئینشاءڵڵا تەوەکل بەخوای گەورە دەست پێ بکەن چونکە هەر خوب نەسیحەتی منت کردووە. ئێستا خاوەنی پرۆژەی ئالوای ئۆنلاینم سپاس بەخوای گەورەکەوە وای لە من کرد ڕێڕەوی ژیانی من لە کرێکاری و لە حەماڵیەوە بگۆڕێت بۆ کەسێکی سەرکردە وردە هەنگاو ئانێت خۆش هاگە لە وەزعەکەمان هەیە. پرسیارەکە من لە خاڵێکەوە دەست پێکاتیان لە شتێکەوە چۆن وا بکەم فرۆشی خۆم زیاتر کەم زیاتر هەنگاوێک بنێم سەرگردایەتیم بەسەر ئیشەکەیە بەسەر پرۆژەکەی خۆمدا باشتر کەم. دەست خۆش مامۆستاگیان دەست خۆش بێ خوافیز. دەستی تۆش خۆش بێ. لە خزمەتتان مامۆستا عومەر. زۆر سپاس بۆ ئەمەکداریت. مامۆستا عومەر لە ماوەی 1-2 ساڵی ڕابردووە هەرچەنە کاتێکی کەم لە خزمەتیا بوو بەڵام سپاس بۆ خوا وەکو ئاماژەی پێکرد ئیسفادەی لەو تێبینی و ڕێنمایانە کردووە بۆ ئەوەی لە کرێکاری و لە کارێکی زەحمەتەوە بگوازرێتەوە بەرەو ئیشێکی باشتر بە ئومێدی ئێستاکە. ئومێدی هەیە کە کارەکەی فراوان و گەورە بکە. هیوادارم ئینشاڵڵا زۆر سەرکەوتوو بێت. بەڕێزێک بە ناوی ئایفۆن بەشداری کردووە. بەڵێ فەرموو. لای من لە لیستەکان لە سەری سەرەوەیە. بەڵێ فەرموو. بەڵێ قسە بکە. مایکەکەت کراوەتەوە ئێستا بەس قسە بکە. گوێم لە دەنگت نییە. مامۆستاگیان دەنگم هەیە؟ بەڵێ ئێستا هەیە فەرموو. مامۆستا دەنگم هەیە؟ گیان بەڵێ من گوێم لە دەنگە. فەرموو پرسیارەکەت بکە. بڵاو لێبێ مامۆستاگیان حواڵ باشی؟ ئەو سەر چاوان الحەمدولیلا سپاس بۆ خوا. یاخوا باش بی. پێش پرسیارەکە مامۆستا دەمەوێت بزانم ئەو سیمینارە ڕیکۆرد کراوە لای جەناب دوایە لەکوێ بیبینینەوە گەر دەستمان کەوت؟ نازانم بەڵام لە گروپی ئەوەی بزنسمان بمێنەرەوە لەو گروپەی لە تەلێگرام هەیە کە ئەمڕۆ لینکەکەت لەکوێ بینی ئینشاءڵڵا بەڵکو بتوانین لێوە داینینەوە. باشە دەست خۆش بێ. و سەبارەت بە پرسیارەکە مامۆستا سەبارەت بە کورسی بزنس ئەوەی کە لیدەر بزنسەکەی کە ڕاتان گەیاندووە. بەڵێ بزنس لیدەر کەی دەست پێ دەکات لەم هەفتەیە یان لە هەفتەی داهاتوو ڕێژەی بەشداریکردن چۆنە ئەوانەی ئۆنلاین کلاسەکانی ڕێژەی زۆری تێدا مێمبەر یاکەم؟ نا لەوە ئەچێ ئێمە هەوڵ بین ئەو پەڕەکەی 30-40 کەس وەربگرین. ئیتر قەدەری خوا جاری پێشوو بە تەمامین 30 کەس وەربگرین لە ئاخر لەحظا بوو بە 55. بەڵام دوای دیکەنە کلاس وانە دوایی ئەیانکەینە گروپ واتە ئێمە 21 نەفەر بەشدار بێت 42 نەفەر بەشدار بێ ئێمە هەر تۆ لەگەڵ 6 کەسی تر دوای ئەوەی تۆمان ناسی بەشداربەکانی کەمان ناسی بەپی ئەوەی کە گروپێکە بێ چەند جۆر مستەوای تیاابێ و لە چیا شارەزابن بۆی پێکەوە بتوان کارکەن بەو شێوازەیانکەینە گروپ دەرسی تۆمارکراون بۆ هەمووتان وەکو یەکە تاقیکردنەوە هەر کەسە و بەجیا تاقیکردنەوە ئەکرێ مقابلە و لێپرسینەوە هەر کەسە و بەجیا ئەکرێ ڕاستە و خۆش کە دەرخەڵینەوە هەندێک دەرس هەیە بەو شێوازەیە بۆ عامە بەڵام چالاکی و ئەرک و کاری گروپەکان عادەتەن حەو کەسی ڕاست دەست خۆش بێ
مامۆستا بۆ سەبارەت بەوانەی سکیل بۆ ئەوانەی کە ساحب ئیشن یا هەر شتێکن بەڕای تۆ سکیلی زمان ڕێگرە لە بەردەمگەشەی بزنس یان نا؟ ئایا لێهاتووی زمان لێهاتووی زمان ڕێگرە لە بەردەمگەشەی بزنس یان نا؟ وەگە لە ئاخیریش دووسەیەک پەرتوکمان بۆ پێشنیار بکەی دەستخۆشی لێ دەکەین. دەستخۆش زۆر سپاس. هەر بژیت دانیال جعفەر بەڵێ فەرموو. بەڕێز دانیال جعفەر مایکەکەت ئەتوانی بکەیتەوە. ئەتوانی مایکەت بکەیتەوە باش مامۆستا گیان بژیت سپاس دەکەم لە خزمەتتە. الحەمدوللا مامۆستا گیان لەوانەیە پرسیارەکەم زۆر پەیوەندی بەم وێبینارەوە نەبێ. گیان فەرموو. مامۆستا گیان ئەمن تقریبا هەرزەکارەکەم زۆر يعني جیاواز الحەمدوللا جیاواز لە هەرزەکانی دیکە زۆر حەزم بە گەشە پێدان و پێگەیانی خۆمە و دەمەوێت بمە خاوەن بزنسێکی گەورە. تقریبا زمان من زۆر باشە لەوانە ئینگلیزی و تا ڕادەش عەرەبی زۆر باشم. کتابش تقریبا دەخینەوە. دەمەوێت بزانم ئامۆژگاری چ من لەو تەمەنەی هەرزەکاری دەکە بمە خاوەن بزنسێکی گەورە و لە چێن دەنیشتەوە دەست پێ بکەم. دەستخۆش ئینشاءڵڵا جا بێمە. دەستخۆش کاکە دانیال هەر بژیت. هەژار قاندۆ شتێکی وانووسراوە فەرموو. هەژار قاندۆ شتێکی وانووسراوە. سلام علیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵ. باش مامۆستا. بژیت سەرچاوان. مامۆستا پرسیاری یەکەم ئەوەیە مامۆستا استراتیژیەکانی فێربوون و استراتیژیەکانی بوون لێک بدەن چی دەرەچێ؟ استراتیژیەکانی فێربوون و استراتیژیەکانی بوون لێک بدەین چی دەرەچێ؟ یان استراتیژیەکانی چی لێک بدەین؟ فێربوون. استراتیژیەکانی فێربوون و لەگەڵ استراتیژیەکانی بوون لێک بدەین چی دەرەچێ؟ تێناگەم. استراتیژیەکانی فێربوون لەگەڵ چی؟ لەگەڵ بوون استراتیژیەکانی بوون لێک بدەین مامۆستا هیچ معنای دەبێ؟ بەڵێ. مەبەستت چییە لە استراتیژیەکانی بوون؟ مامۆستا یعنی ئێستا کە بوون شتی وا هەبێتون و وەکو پێش ئێستا باست کرد. یان خۆت هیچ مانای ناداتن یعنی بۆم ڕوونکەرەوە. یعنی ئێستا مامۆستا کە ئەڵێن استراتیژیەکانی فێربوون ئەوە بۆ کەسێکە کە فێرە بێتون و استراتیژیەکانی بوونیش بۆ ئەو کەسانن کە خۆیان پێ ئەگەنێن و ئەوانە ئێستا چیان لێ بکەین؟ یعنی بۆ ئەو کەسانی کە خۆیان پێگەێنن. بەڵێ مامۆستا بۆ بوونەکە یعنی کە پێش ئێستا ڕوونت کردەوە یان خۆت هیچ مانای ناداتن مامۆستا گیان. استراتیژیەکانی ئەگەر مامۆستا هیچ کێشەنێکە ماناش نادات کێشە نییە. یەکەم بوونە تۆڵی استراتیژیەکانی فێربوون. بەڵێ. دووهەمیان لەگەڵ بووندا لێک بدەین چی دەرەچێ یان خۆت هیچ مانای نابێت؟ خودی استراتیژیەکانی بوون ئەوە لەوە تێناگەم. یعنی مامۆستا ئێستا استراتیژیەکانی بوون چچنە یعنی لەگەر استراتیژیەکانی فێربوون لێک بدەین هیچ معنای دەبێت یعنی کە برێ هیچ نەتیجە شتی دەبێتن یا خۆت نابێت؟ نا من ئاخر لە زاراوەی دووەم تێناگەم. حەزەکەی من چاتەکە ئەکەمەوە ئەگەر بەشدار بوویەک لە مەبەستی ئەو برابەرەزە تێگەشتووە ئەتوانێت لە چات بۆم بنووسێ. مەبەستی خودناسیە. نانە مامۆستا ئێستا استراتیژیەکانی بوون ئەوانەیە کە پێش ئێستا باست کرد. استراتیژیەکانی بوون لەگەر استراتیژیەکانی فێربوون استراتیژی بوون. بەڵێ استراتیژی بوون تێگەشتم لەگەڵ استراتیژی فێربوون لێک بدەین. استراتیژی بوون بەڵێ استراتیژی بوون یعنی ئەوەیە کە تۆ کەسێک بی بەردەوام هەموو شتێکت
پەیوەندی بە پلانێکی درێژخایەنەوە هەبێت. بەڵێ بەڵێ ئەوە جیاوازە لە استراتیژیەکانی فێربوون. استراتیژی فێربوون یعنی چی؟ یعنی چی ئەکەی بۆی بە ئاسانی شتێک فێر ببی؟ چی ئەکەی بۆی بە ئاسانی شتێک فێر ببی؟ ئەوە استراتیژی فێربوونە. استراتیژی بوون یعنی خۆت ئینسانێکی استراتیژی بی. جیاوازی چیە لە بینی دوو ئینسانایەکێکیان استراتیژی بی یەکیان ئینسانێکی ئەتیادی بێت. ئینسانێکی ئاسایی بەس بیری لای ئەمڕۆیە، بەس بیری لای ئەمڕۆ بەیانیە. بەڵام ئینسانی استراتیژی بەردەوام بیری لای 5 ساڵی تر و 10 ساڵی تر و 20 ساڵی ترە. کەواتە استراتیژی بوون یعنی صیفەتی ئەوەت هەبێ دایمە چاود لە دوور بێ، نەک بەردەمی خۆت. ئەها لە کوردیا ئەڵێ بەس بەردەمی لوتی خۆی نابینێ. یعنی چی؟ یعنی ئینسانێکی دووربین نییە، یعنی ئینسانێکە بەس بەردەمی خۆی بەڕێکپێکی نابینێت. کەواتە بەردەمی خۆمان چۆن ببینین؟ تۆ ئێستاکە لە کۆتایی ساڵی 2023 ئایا پلانی ساڵی 2030 هەیە؟ ئەگەر تۆ پلانت هەبێ بۆ ساڵی 2030 نەک تەنها ساڵی 2024 ئەوە نیشانەوەی تۆ ئینسانێکی استراتیژیت. ئەوە جیاوازیە. استراتیژ بوون یعنی کەسێک بیری لای ئایندە بێ و پلانی بۆ ئایندەی دوور هەبێ. مامۆستا منیش گوتم هەردووک لێک بدەین شتێکی باشتر دەربچێ. بەڵێ ئەوە چۆن هەبێ؟ بۆ نمونە من ئەمەوێ ئینگلیزی و عەرەبیەکەم باشتر بکەم بۆ نەک لەبەرەوەی ئێستا ئیشم پێێتی. ئێستا ئیشم بەو عەرەبی و ئینگلیزیە کە ئەیزانم ئیشم ئەڕوا. بەڵام استراتیژیەن بەرنامەیەکم داناوە کە کتێبێکی زۆرتر گوێ بگرم، کۆرسێکی زۆرتر بخوێنم، کتێبێکی زۆرتر بخوێنمەوە بۆ لەبەرەوەی من لە ئایندەیەکی دوورە بە عەرەبی بتوانم دەرس بڵێمەوە یا بە ئینگلیزی بتوانم کتێب بنووسم. ئەمە شتێکی استراتیژیە. لەبەرەوەی خۆم ئینسانێکی استراتیژیم و استراتیژیەکانی فێربوونیش بەکارهێنم و شتێک بەکارێنم تەنها بۆ ئێسم باش نییە، بۆ ئایندەم باشتر. مامۆستا گیان پرسیارێکی تریش هەیە بەسەوە هەم سوودی بۆ ئێوە دەبێتن و هەم بۆ چەند گەنجێکی تریش دەبێتن و بە زۆریش خواستی لەسرە. مامۆستای پرۆژەت هەیە بۆ استراتیژیەکانی بۆ زمانی عەرەبی یعنی کە برێ بتوانێت بزنسێکی بۆ زمانی عەرەبیش دابمەزرێنیت، زۆر خواستی لەسرە. دەستەکانە خۆش بێ. بەڵێ با وەڵامی ئەوە شت بەمەوە. ئێمە ئێستاکە هینمان هەیە کۆرسی فێربوونی عەرەبی عراقیمان هەیە. مامۆستا جلفان ئەمە یەک کۆرسی فێربوونی عەرەبیمان هەیە، بەڵام دیبلۆمی وەرگێڕانی عەرەبی کوردی ئێستا خەریکی ئامادەکارین. چەند کۆرسێکمان ئامادە کردووە ئینشاڵڵا لە 2024 ئێمە دیبلۆمی وەرگێڕانی عەرەبیەکە ڕائەگەیەنین خەڵک هەر لە خوێندنەوە و نووسینێکی بەسیتەوە لە ماوەی 4-5 مانگە ئەگەیەنینە ئەوەی کە ئینشاءڵڵا عەرەبیکی قوڵ و باش بزانێت. ئینشاءڵڵا مامۆستا بەسۆک ئەویش وەکو دیبلۆمی ئینگلیزی بێتن کە بڵێ وەکو دیبلۆمی ئینگلیزیەکە ئەبێ ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا مامۆستا دەتوانین استراتیژیەکانی تاکو ئەو کاتەی لێ زمانی عەرەبی دەخرێتە ڕوو استراتیژیەکانی زمانی ئینگلیزی بۆ عەرەبی بەکاربێنی؟ بەڵێ بە دڵنیایی ئەکرێت و من خۆشم بە تەمام استراتیژی فێربوونی زمان جارێکی کە ڕیکۆرد کەمەوە لە بەرخاتری دیبلۆمی عەرەبیەکە وەکو گوت لە زمانی دایکەوە هەڵی بگێڕیتەوە. بەڵێ دەستەکانت خۆش مامۆستا گیان. داوای لە بردن و بەڕێزانی ترەکەم دەستیان هەڵبڕیوە جارێک چاوەڕێم بکەن با وەڵامی ئەم پرسیارانەی کە تا ئێستاکە نووسیمە جواب بەمەوە چکەوە کاتەکەمان 2 سەعات و خەریکە گاتە 2 سەعات و نیم. هەر لەوە پرسیارەکەی چلۆ حوسێنەوە دەست پێ بکەم ئەڵێ تا چەند گونجاوە کە قەرز بکەین بۆ بزنس. لە ڕاستیە بزنسێک کە لە 100% بەرنامە بۆ داڕێژرا و پلان بۆ داڕێژراوە خەڵکی شارەزا لەسەری ئیشەکە لەم کاتە قەرزکردن بۆ گەورەکردنی بزنسەکەت کە ئێستاکە لە مەرحەلەیەکی باشایە قەرزکردن یا ئەوەیە تو بزنسەکەت لە کەوتنایە مەجبوری قەرزکەی هەڵی سێنیتەوە یان ئەوە تا بزنسەکەت زۆر باشە قەرزەکەی بۆی فەرعێکی تر دابنی ئەمەش باشە. بەڵام من هیچ کاتێک ناڵێم بە خەڵک بڕۆ قەرز بکە. لەم سەردەما ئەگەر شارەزایی باشت هەبێ ئەتوانی لە ماوەیەکی کەمە کاری باشت دەستکەوێ و
داهاتەکەت لەناو بزنسەکەتا سەرف بکەیتەوە فکرەیەکی باشە، بزنسەکەت بکەی بە پشک و خەڵک بێت بیکڕێ فکرەیەکی باشە، بەڵام تۆ بڕۆی فکرەیەکی لە مێشکایە پێویستی بە دەفتەرێکە بڕۆی دەفتەرێک قەرزکەیت و بزنسەکەت دابنی ئێگەر زەرت کرد نابێ، ئەبێ لەسەر بنەمایەکی شارەزاییکی زۆر ورد، پلانێکی زۆر باش بە ڕاوێژی خەڵکی شارەزا تۆ بزنسی خۆت دابمەزرێنی و من دڵنیام بزنس لیدەر بخوێنی بیرۆکەکەت لە قەرزکردنەوە ئەگۆڕی بۆ ئەوەی کە لە ماوەیەکی کەما خۆت پارەکە پێیان. ئایا فۆرێکس بزنسە؟ بەڵێ فۆرێکس بزنسە، بەڵام بزنسێکی سەقەتە. بۆ لەبەرەوەی فۆرێکس ئەو شارەزایی لە فۆرێکس پێیەکەی لە خودی بزنس پێیەکەی دەوڵەمە نەبیت. بەڵام خەڵک بۆچی ئەچێتە ناو فۆرێکسەوە؟ خەڵک وا ئەزانێ فۆرێکس ئاسانە وا ئەسانێ بە ئاسانی دەوڵەمە نەبێت. لە ڕاستیە فۆرێکس یاریەکە، یاری تۆ نییە. چۆن یانی؟ فۆرێکس یاریەکە ملیاردێرەکانیکە، ئەوان ئەتوانن تەحەکوم بکەن بەسەر نرخی هەموو شتێکەوە بۆرسەی عالەمی. بەڵام تو ئەچیتە ناو ئەم یاریەوە، دڵی خۆشە بیرێک کردوێتەوە فڵانشت بکڕی بە گرانتر بیفرۆشیتەوە، پارێکی کەمت بردووە ئەزعافە مزاعەفە قەرزەکەی لە بانقەکانەوە، مامەڵە بە قەرزێکی گەورەیەکەی، ئەگەر قازانجت کرد لە ناکایە کاتێ 30 وەرەقەت دەستکەوێت، ئەگەر زەرری شت کرد لە ماوەی 2 دقە حسابەکەت داخرێ و ئەو 200 دلاری داد ناوە ئەڕۆ. ئێمە ئیشێک ئەوەندە وردەکاری بوێ، ئەوەندە شارەزایی بوێت، ئەچیتە ناوی خۆت لە هەر بوارێکی ترا ئەو شارەزاییە بەکاربهێنی دەوڵەمە نەبیت. من خەڵکە زانم ئیتر هیچ نەماوە لەسەر فۆرێکس نەیزان، بەڵام هێشتا کێشەی ژیانی دارایی نەیتوانێت هەڵیکەن. بۆیە من خۆم نەچوومە ناو فۆرێکسەوە، بەڵام بەشی پێویست چوون بزانم وەزعەکە چییە. بەڕاستی فۆرێکس ئەزانی چۆنە، وزەت هەموو ئەبا، مێشکت هەموو ئەبا، بەڵام شتێکی کەم تایاتێ. باشترین شت ئەوەیە بڕۆی 10 نەفەر بدۆزەرەوە کە خەریکی فۆرێکس بن، بڕۆ بزانە چەندێکیان توانیویانە سەرکەوتوو بن. ئەگەر 1-2 بێ مەیکە، چونکە تۆ واتە لە 120 یعنی ئیشێ لە 120 سەرکەوتوو بێ بۆ پشتیکی. ئەگەر لە 10 نەفەر 3 نەفەر سەرکەوتووە مەیکە، یعنی بۆ بچیتە ناو ئیشێکەوە لە 10 نەفەر 3 نەفەر سەرکەوتوو بێ. وەرە جوان لە بزنس تێبگە، هەرە بە توانەکانی خۆت بە، پەیوەندیەکانت باشکە، شارەزایی پێیاکە، بچۆرە ناو بزنسەوە خۆت مانووکە، مەهارەت پێیاکە، بەرەبەرە پلانی بۆ دابنێ ئیشکە، لەوە چێ بتوانێ لە ماوەی چەند ساڵێکە ژیانی خۆت و دەوروبەرەکەش بگۆڕ. بەڕێز مامۆستا عومەر وتی چۆن فرۆش زیاد بکەم و سەرکردایەتی بەسەر کارەکەمدا زیاد بکەم. سەرکردایەتی بەسەر کارە بەوە ئەبێ کە پلان دابنی، بە خەڵک بڵێ بیکە و ئەبێ هانی بەی بیکات و نەک خۆ بڕۆی هەر ئیشەکە بکەیت، ئەبێ دانیشی کەسەکە بیکات. جاریوایەت من بەتاڵم کارمەندێکم هەیە ئیشێکی پێسپێرم، خۆ بەتوانم بیکەم بەس نایکەم، بەڵێم با ئەو بیکات دەیەڵە با فێر بێت، با فێر بێ، ئەو فێر ببێت جارەکانی کە نەجاتمانە بێت، ئەو فێر نەبێ بێت جارەکانی کەش خۆم بێت بۆ ئیشەکە بکەم. لەبەرەوەم ئەبێ بزانی چۆن پلاندانی ئیشەی بە مل خەڵکە چاوەڕێیەکی بزانی ئیشەکە بەرەو کوێ ڕۆ. قەینا تۆ بەتاڵی، ئەو بەتاڵی نییە، تۆ وەستاوی ئەو فێر ببێت کەواتە ئیش بە بەسەر خەڵکا بۆی توانای سەرکردایەتیت باش بێ، بڕیار دەرکە، بەرەبەر لە بڕیاری بچووکەوە دەست پێ بکە. چۆن فرۆش زیاد بکەم؟ فرۆش باشترین ڕێگا فرۆش بەوە زیادەکەی کە کڕیارەکانت لە خۆت ڕازی بکەیت و کڕیارەکانت ڕیکلامت بۆ بکەن. ئەمە ئێستاکە لێکۆڵینەوەی زۆری لەسەرە، ڕێگایەکی زۆر طەبیعیە بۆ سەرکەوتن، ئەتوانی ئەو ڕێگایە بگریتە بەر و مەسەلەی مارکێتین بەڕێزان وەکو وەبەرهێنان وایە، تۆ ئەزانی ئەم ڕیکلامە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم مانگە 200,000 دەستکەوێت، ڕیکلامەکە خۆی چەندی تێچێ 150,000 یعنی چەندێ قازانجت کرد لەو ڕیکلامە 50,000 بیکە 50,000 قازانجەکەی بڕۆ کێشەت نییە 150,000 یا سەر کرد 200 هاتوێتەوە ئەزمونێکیش پێیاکی
و فێری ئەوە بیکە چۆن ڕێکلامەکە بکەی چۆن فرۆشەکەت بەرزکەیتەوە. اینجا دوای ئەوە مەهاراتی قەناعەت پێکردن بە کڕیارەکان شت زۆرە لەسەرەوەی کە چۆن فرۆش زیاد بکەم، بەڵام ئێمە لە بزنس لیدەر زیاتر باس لەوە ئەکەین استراتیژیانە چۆن فرۆش زیاد بکەین. واتە ئێستا نا تەنها ئەمڕۆ لە دوکانەکە نا ساڵێکی تر چۆن دووەنە بفرۆشین لە ڕۆژێک. کۆرسی بزنس لیدەر ئایا لێهاتووی زمان ڕێگرەیانە؟ نا، خۆی ئێستاکە لێهاتووی زمان زۆر مهمە بۆ بزنس. یعنی ئەگەر تۆ لەو بازاری هەولێرە یا لە سلێمانیا دوکانێکت هەبێ لە عەرەبیا زۆر باش بی، فەرقی نییە لەگەڵەوەی عەرەبی نەزانی، زۆری فەرقە. یان مەسەڵەن تۆ فارسیش بزانی، کابرایەکی ئێرانی ماوەیەک ماڵی هاتوۆتە ئێبزانە تۆ فارسی زانی جارێکی کەژێتەوە بۆ لای تۆ، عەرەبێکیە چۆن قەنەعەتی پێیەکی کە تۆ پەیوەندیکی باشتر. زمان چییە؟ زمان لە ئەسڵا ئیشی پەیوەندیە، بزنسیش بەتابەتی مەسەلەی فرۆش پەیوەندیە. اینجا هەتا لە زمانی تر شارەزابی ئەتوانی لەوێش سەرچاوی معلومات بەدەستبێنی، کەواتە فێربوونی زمانی تر و زانینی زمانی تر بە دڵنیایی زۆر باشە بۆ بزنسەکە. ئەڵێ پەرتووک پێشنیار بکە. ڕاستیەکەی ئێمە لە بزنس لیدەر ڕەخنەمان لە کۆمەڵی پەرتووک هەیە. پەرتووکەکان زۆریشان بۆ ژیانی ئەمریکا گونجاون، بەس بۆ ژیانی کوردستان گونجاو نین. پێشنیارم ئەوەیە کلاسیکەکان خراب نین. بۆ نمونە کتێبەکەی ناپلیۆن هیل ئەوەی کە ئەڵێ بیرکەرە و دەوڵەمەند ببە، بە قەناعەتی من ئەو کتێبە زۆر ئیسفادەی هەیە گەر بیخوێنیتەوە. بیرکەرەوە ئەو کتێبی کلاسیک، بەڵام لە هەمان کاتە وەرە کتێب بخوێنەرەوە لەسەر ئەوەی ئەو بزنسەی کە تۆ ئەیکی چۆن باشترێکی. بۆ نمونە تۆ دوکانێکت هەیە، بڕۆ کتێبە بخوێنەرە لەسەر دوکانداری. بۆ نمونە تۆ زانکۆیەکت هەیە، بڕۆ کتێب بخوێنەرەوە لەسەرەوەی چۆن ئەتوانی کەسبی زۆرترین تەلەبە بکەی بێ بۆ زانکۆکە. تۆ بزنسێکت هەیە بۆ نمونە لە بواری محاماتە، بڕۆ بزانە عەقدەکان چۆن بکەی باشترە. یعنی ئەبێ ئینسان لە بواری بزنس و داراییە کە مطالعی عامەکە ئەبێ لە بواری ئیشەکەی خۆیان مطالعەیەکی اختصاصی وردکە. اینجا هەر کتێبەگە خوێنیتەوە گوێ لە هەر کەسێک ئەگری هەوڵ بە ئیسفادەی لێ بکەی. بەڕێزان هیوا هەیە بەس ئەوێ معلوماتەکانی زیادکە، ئەوە غەڵەت. کاک دانیال وتی هەرزاکارم، ئەمێ خەریکی گەشە بێدان و خۆبێگەیاندن بم و لە ئایندا بمە خاوەنکاری گەورە. لەکوێ دەست پێ بکە؟ لە فێربوونەوە دەست پێ بکە، لە مطالعەوە دەست پێ بکە. بڕۆ مطالعەی خاوەنکارەکان، بڕۆ مطالعەی کۆمپانیاکان، بڕۆ مطالعەی باشکردنی ژیانی دارایی خۆت بکە. وەرە زەبتی نەفسی خۆت کە چۆن ئەتوانی مەسروفت کەم بکەیتەوە. وەرە ئەزمون پیاکە قەی چیەکە، بڕۆ ماوەیەک لەسەر بۆ نمونە هاوینێکە بەتاڵی بچۆ لە مەطعمێک ئیشکە. ڕاستە لەوە چێ لە ئایندا تۆ نەبی بە خاوەنی مەطعم، خاوەنی ئیشێکی تر، بەس باوەڕکەن ئیسفادی زۆرە. بچۆ لە نووسینگەیەک ئیشکە، بڵێ من هاتووم ئیشتان بۆکەم. کەسێکی خزمێکی ناسراوتان هەیە کۆمپانیای هەیە، بڵێ منم مانگە کاتم هەیە یەم ئیشت بۆکەم، ئیشت بۆ ڕێکەخەم، کورە تەلەفۆنە بۆ هەڵەگرم، ئەبم بە سکرتێرت لە کۆبنەوەکانە لەگەڵ تا بم، کورە کاکە ئێمە ژوورەوە کۆمپیوتەرێک گەنم شتەکانە بۆ تایپەکەم. بڕۆ ئیشکە، بڕۆ خەڵک بناسە. ئیش بەڕێزان لای ئێمە گەنجێکی زۆر بەتەمە هەر یەکەم ڕۆژ ئیشەکەی حسابی پارەکەکە ئەوێ پارەکەی بۆ بگومجێ. ئەمە غەڵەتە. فێربوون ئەبێ ئیشکردن. حتا من ئێستا کە ئیشەکەم بۆ فێربوونی یەکەم، چونکە ئەگەر زیاتر بزانم زیاتر ئەسمەسەر. لەبەرەوە من جاری وایە ئیشی شوێنەوەرەگرم یا لەگەڵ شوێنەکە ئیشەکەم ئامانجەکەم فێربوونە، ئەبێ زیاتر فێر بم. ئیشکە بۆ فێربوون. ئەگەر خۆ پارەشیان پیای باشتر، بەڵام نابێ هەدەفەکەت پارە نەک تۆ لە ئێستا. من لە ئێستا هەدەفەکەم پارە نییە، لە ئێستا هەدەفەکەم فێربوون. چونکە بەم ئێستایە ڕازی نیم، ئەمە بری بەمە سەر بەچیە چێتە سەر بە شارەزای. من ئێستا لە ئاواتە کادیمی ئەتوانم پرۆژەیەک بخەمە سەر بێ پارەی زیاترم دەستکە، بەڵام نا لەسەر بزنس لیدەر منم توانی لە دوای تەواوبوونی گروپی یەکەم گروپی دووەم وەرگرم.
نا ئیشی ترم هەبوو ئەزمموی ترم لا گرنگ لەبەرەوە بزنس لیدەرەکەم دواخست خۆ لە کاتێکا بزنس لیدەرەکە بۆ من پارێکی باشتری چاو نابێ بۆ پارە هەوڵ بێ بۆ فێربوون هەوڵ بێ کە فێر بووی دوایی پارەکە بە ئاسانیە استراتیژیەکانی فێربوون و استراتیژی بوون نەک استراتیژیەکانی بوون استراتیژی بوون واتە سیفەتی ئەوەی کە تۆ ئایندەبین بی وەڵامی ئەو بەڕێزەمان نیایەوە و باسی زمانی عەربی کرد بەڵێ بۆ زمانی عەربی پرۆژەی زۆر باشمان هەیە وەکو چۆن دیپلۆمی وەرگێڕانی ئینگلیزی کوردیمانەیە عەربیشمانە ئازیزانم کانی بەڵێ فەرموو بەرەزان کات لە زۆر تەواو بوو بەس من دڵم نایە بەجێتان بێڵم ئەڵم بە ئەو چەند کەسەش دەستیان هەڵبڕیەوە وەڵامیان بەمەوە کانی بەڵێ فەرموو سلااو لێ بێ مامۆستاگیان سڵاو سەر چاوان زۆر سپاس دەکەم من دوو پرسیارم هەیە یەکێکیان دەربارەی خۆمە یەکێکیان دەربارەی هاوسەرەکەمە خۆم من باچلۆرم خوێندووە لە بواری دەروونزانیە ئێستا لە بواری بیزنس زۆر سەرنجی ڕاکێشاوم و لە وڵاتی کەنەدا ئەمێ بخوێنم ئێستا خۆم لە سوی دەژیم لە مای 2 ساڵە لەوێ ئەخوێنم هەتاکو مانگی نۆم بەدەستەوەیە پێشنیاری بەڕێزت چییە بۆ من کە بەژاری کۆشەکانی ئێوە بکەم پێشگەلەوەش بەگشتی پێشنیاری بەڕێزت چییە بۆ من پێشەوەیکی خوێندنەکەم دەست پێ بکەم پرسیاری هاوسەرەکەشم هەوڵی زمانی ئینگلیزی ئەیات لە ئێستاە لای بەڕێستان کۆرشێکی شەشبانگیتان هەیە یەکەم جار ئەوە بخوێنێ بۆی کە بتوانێت وەرگێڕان بکە یاخود یادگەی باش بکات بەڕێزت کامیانە پێ باشترە زۆر سپاس دەکەم دووبارە بۆ خاتوکانی با من پرسیارێک لە جەنابەت بکەم بەڕێستان باشلەر واتە بە کالۆریۆست هەیە لە سایکۆلۆجی وانە بەڵێ ئێستاکە ئەتەوێ بچی بۆ کەنەدا لێ بزنس بخوێنی بەڵێ ئەمێ بزنس بخوێنم لە کەنەدا و هۆکاری ئەوەش کە لە کەنەدا بخوێنم بە کالۆریۆس بخوێنی دیپلۆم ماستەر چی بخوێنی دیپلۆمە خوێنم لە کۆلێژێکە خوێنم بەڵێ وەریش گیراوم تەنها چاوەڕێی هەنێ ئیش و شتی ترم کە لێ دیپلۆمەکە لەسەر چییە بزنس ئەدمینستریشنە مارکێتینگە مانیجمنت بیزنس مانیجمنت لە ماوەی 2 ساڵە کە لەوێ بخوێنم وەکو ئیشی ئەتەوێ بزنس بکەی یان ئەتەوێت لە بزنس شارەزابی ئەمێ هەردووکیان بێت ئەمێ شارەزا بم بۆی ڕۆژێک خۆم بتوانم بزنسێکی خۆمم هەبێ و ڕێگایەکیشە بۆی کە ئەمێ ژیان لە وڵاتی کەنەدا ساقیکەمەوانێ بۆیە کە لەوێژە خوێنم بۆی کە بتوانم زیاتر پەرە بە ئینگلیزیەکەم بم چونکە مەگە لە سویدا بخوێنم زیاتر بە سویدی ئەخوێنم بۆیە ئەمێ ئینگلیزیەکەشم زیاتر پەرەی پێ بم زۆر باش زۆر باش دەستەکانە خۆش بە سپاس دەکەم خاتوکانی وەڵام پێشنیاری من ئەوەیە خۆش و هاوتەرەکەشت ئەگەر لەم قۆناغا ئەتانەوێ پەرە بە توانەکانی مێشک و فێربوون و یادگە بن ئەوە ئێمە چالاکردنەوەی مێشکمان هەیە و لە دوای چالاکردنەوەی مێشک بەشێکی تری پێشکەوتومان هەیە کە تایبەتە بە لێهاتووی ئەکادیمیەکان و فێربوون و زۆرێک لە نەزەریەکانی فێربوون و چۆنێتی تێبین و نووسین مەسەلەن بابەتی توێژینەوە و زۆر بابەتی گرنگ کە بۆ ژیانی ئەکادیمی گرنگە ئەمە ڕێڕەوێکە ئەگەر لەگەڵمان بێن ئاوە ئێمە ئەوانەی کە بەشە پێشکەوتەکە تەواوەکەن ئەبنە ئەندام لە ئەکادیمیا ئەوانەی کە ئەبنە ئەندام لە ئەکادیمیا ئەرک و مافیان هەیە ئێمە لەگەڵیان بەردەوامە بین هەتا وەکو بتوانن بەردەوام بن لە پەرەپێدانی خۆیان وەکو ئەوەی کە چی بکەی لە ئێستا مطالعەکردنی تۆ بە زمانی ئینگلیزی لە بواری بزنسا زۆر شتێکی باشە بێت و تۆ ئەتوانی لای ئێمە کە بزنس لیدەر ئەخوێنی بۆ هەر مەوزوعێک لەمانە دانیشی کتێبی باش بخەیتە بەردەست خۆت کتێبی دەنگی کتێبی ئەکادیمی مطالعە بکەی گوێ بگری سێرچکەی مەسەلەن چات جی پی تی بەکاربێنی لێرە شتەکان تەنها وا وەرنەگری وەکو هەر تەلەبەیەکی تر ئەچێ خوێندنەکە تەواوەکە
تۆ هەموو شتێک بە جددی وەربگرە هەڵیگرە بۆ ڕۆژی خۆی ئەگەر ئەمڕۆ ڕۆژی خۆیەتی بەکاری بێنە ئەگەر ئەمڕۆ ڕۆژی خۆی نییە ئەبێ هەڵیگری بۆ ڕۆژی خۆی بۆی بتوانین لە ئایندا بەکاری بێنی بەنسبەت هاوسەرەکەتەوە ئێستا ئەم شەو یەکەم شەوە بۆ دەستپێکردنی دبلۆمی وەرجێڕان ئەگەر کاتی هەیە من سەگەم ئەوەیە ئەگەر کاتی هەیە ئەتوانێت لە یەک کاتە دبلۆمەکەش بخوێنێ چالاکردنەوەش بخوێنێ بۆچی لەبەروی دبلۆمەکە مانگی یەکەم و دووەمی ئاسانە ئەگەر ئینگلیزیەکەی تۆزێ باش بێ مانگی یەکەم و دووەم ئاسانە ئەگەر کاتی هەیە دبلۆمەکەش ئەتوانێت بخوێنێ و چالاکردنەوەکەش بخوێنێ بەڵام ئەگەر کاتی نییە بەڕای من خۆی بڕیار بات من ناتوانم ئەو بڕیاری بۆ بم ئێمە زۆر جار بەشدار بوومان هەیە یەکەم جار چالاکردنەوە ئەخوێنێت دوایی بۆ دبلۆمەکە یان هەیە مانگی یەکەم و دووەمی دبلۆمەکە ئەخوێنێ دوایی هەستەکە دەرسەکان قرس بووە ئەچێ بۆ چالاکردنەوە هەمتر ئەگەڕێتەوە بۆ دبلۆمەکە جا ئەتوانێ وا بکە ینی ئەتوانێت چالاکردنەوە بخوێنێت دبلۆمەکە بەیەکەوە ئەتوانێت کەم جار چالاکردنەوە بخوێنێت دوای دبلۆمەکە دەست پێ بکە ئەتوانێت دبلۆمەکە مانگی یەک و دوو تەواو بکە بچێ بۆ چالاکردن و بگەڕێتەوە بەڵام بە دڵنیاییەوە خوێندنی چالاکردنەوەکە خوێندنەکانی دواتری بۆ ئاسانتر ئەکە جا ئیتر ئەشتوانێ هەردووکیان دەست پێ بکە دوای مانگێک بڕیار بە کامیان تەواوکە دوای بگەڕێت بۆ کامی چونکە مانگی یەکەمی دبلۆمەکە ئاسانە کەواتە ئینشاڵڵا بەڕێزت ئەگەر بەشدار بووی لە بزنس لیدەرەکە لەوێ ئێمە شتێکی زۆر دەخینە بەردەست و دوایی ئینشاءڵڵا خۆت ئەومان بۆ هەڵ سەنگیانە بزانە ئایا ئەوەی لە بزنس لیدەر فێری بووی چەند جیاوازە لەگەڵ ئەوەی کە ئەچی لە کەنەدا لە مانیجمنت دەخوێن بەدڵنیاییەوە زۆر سوپاس مامۆستاگیان سەلامەت بێ خوا بژیت زۆر سوپاس زۆر خۆشحاڵ بووم سەرکەوتوو بن ئینشاءڵڵا تەماشایەکی نووسینەکانتان بکەم ئەڵێ زۆر سپاستانەکەین سپاس بۆ جەنابیشت عومەر ئیبراهیم پلان بۆ دابنێن چۆن تەخەسوس خۆت دیاری بکەی زۆر گرنگە بۆ هەر کارێک دەستخۆش ماوەستا چۆن ئەتوانی کۆمپانیایەکی وەک ئەمازۆن ئەلیبابا بکەیتەوە وەڵاهی بتەوێ یەکسەر لە ئەوڵەوە شتێکی گەورە بکەی پێم وایە دروست نییە زۆرێک لەمانە لە شتێکی بچووکە دەستیان پێکردووە ئەمازۆن یەکەم جار پێگەی سایتێکی بەسیط بوو کتێبیان تێ ئافرۆشت بزنس وایە بەڕێزان بزنس بە گەورەی لەدایک نابێت بزنس بە شتێکی بچووک لەدایکە بێ بەرەبەرە گەورە ئەکرێ بەس بە مەرجێ خاوەن کارەکە نەچێ خۆی مەشغوڵکە لەناو بزنسەکە خاوەن کارەکە خاوەنی کارەکە بێت و هەوڵ بە شارەزایی و معریفی خۆی بەرزکاتەوە پلانەکانی باشترکە فێری ئیدارەکردن ببێ یا مدیری باشی بۆ بێنێ و بەرەبەرە ئیشەکە گەورە بکە ئیش بە گەورەی لەدایک نابێت بزنس بە گەورەی لەدایک نابێت ئەو بزنسانی بە گەورەی لەدایکە بن کۆمەڵی خاوەنکاری خاوەن تەجروبەی خاوەن پارە ئەیان هێن نەبوون بەڵام بزنسی زۆربەی بزنسەکان کە ئێستاکە گەورە بوون زۆر بە سادەیی و بە سەرەتا و بە بچووک دەستیان پێکردو و بەرەبەرە گەشەی بەڵام چییە لە گەشە نەوەستان لەبەر وەرگرتنی معریفە لەبەری بەردەوام معلومات زیاد دەکەن معریفە زیاد دەکەن سکیل و لێهاتوویی زیاد دەکەن بەردەوام گەشەی پێێن و گەورەیەک مامۆستا ئەگەر نەزانین لە چیە بزنسدانین چۆن یارمەتی دەرمان ئەبیت بەڕای من ئەبێت تۆ بخوێنیت یعنی بۆ نمونە تۆ ئەبێ لە بواری بزنس بخوێنیتەوە بخوێنی مطالعە بکەی ئیتر دوایی نییە مێشکەوەنە مەشغوڵە بێت تەنانەت ئەخەوی خەوە بینیشت فکرێتە خەیاڵت یعنی دڵنیا بەلەوەی دوای تۆ لەگەڵ یاژی اینجا هەر ئەوەنە بیرۆکەیەکت هێنا دەستت کرد بە ئیشکردن ئەزمون وەرەگری کەواتە ئێستا مەگەڕێ بۆ بوارەکە خۆت بدۆزەرەوە بوارەکە مەدۆزەرەوە خۆت بدۆزەرەوە وەکوتم ئێستاکە من ئامادەم ئێستا بچم لە ئیشی بلۆکە ئیشکەم ئامادەم لەوە بەرهێنانی خان و بەرای ئیشکەم بۆ لەبەری من ئیشم لەسەر بزنس کردووە ئیشم لەسەر خۆم کردووە من بەلامە گرنگ نییە تەنها کۆرس بێ و تەنها نازانم ئەو شتانە ئەڵێ ئەوەی وەک فۆرێکس بوو ئایا هەمان ڕێیت هەیە لەسەر بیتکۆین و کریپتۆ و
ئەو شتانە ڕاستیەکەی من ڕەئیم وایە زۆربەی ئینسانەکان کاتێ ئەچن بزنسەکەن بزنس ناکەن، زۆربیان وەکو قوماریش بزنسەکەن. ڕاستە قومار حرامە و بزنس حەڵاڵە، بەڵام بەڕاستی معقول نییە خەڵک لە بازاڕەکانی هەڵەبجە سلێمانی هەولێر کەلار کاتێک ئەچێ دوکانێ دایانێ وەکو قومار دایانێ گرتی نەیگرت خۆمان خۆش نابێ وابێ. اینجا لە ناو لە دوکاندانانە خەڵک وەکو قومار ئەچێ بزنسەکە، ئەی لە بیتکۆین ناچوانیکە باوەڕکەم زۆربەی هەر وەکو قومارن ئەچێتە ناو مۆزوعەکە. ئەڵێ بۆ نمونە 30 وەرەقەمێ نازانم چی لەکەم با بچم بەڵکو سەر بگرێت دەوڵەمەند، ئەمە غەڵەتە. ئەڵێ مامۆستا ئەگەر کەسێک کاشێر بێ لە مارکێتێک شارەزایی هەبێ بە نرخی کەلوپەلەکان و شەریکەکان سەرکەوتوو دەبێت لە دانانی مارکێت، ئەگەر لە بزنس شارەزا بێ و ماوەیەکی باش ئیشی کردبێ لە مارکێتەکە احتیمالی سەرکەوتنی زۆرە. بەڵام ئەگەر تەنها لە بزنس شارەزا بێ خۆی هەڵاتە ناو مارکێتەوە غەڵەتە. ئەگەر تەنها لە کاشێری و لە ناو مارکێتەکە ئیشی کردبێ خۆ هەڵاتە ناو بزنسەکە غەڵەتە. کەواتە تۆ لەپاڵ ئەوەی بە چاوی مشتریەوە لە ئیشەکە تا هەوڵ بە وەلەو لاشەوەرە خۆت شارەزاکە ئەگەری سەرکەوتنت زیاترە. ماوەسا من بزنسی فرۆشتنی قاوەی تایبەتم هەیە، بەرهەمی ناوخۆیە، مانگانە ئۆردەرێکی زۆرم بۆ دێت. سوپاس بۆخوا لە سەدا 90 فیدباکی زۆر باشیان هەیە لەسەری، بەڵام بەشێکی کەمیان دووبارە داوا دەکەنەوە دەبنە مشتری دایم. پرسیارەکەم ئەوەی چۆن بتوانم زیاتر مشتری دایم و ئەوە پێویستی بە دیراسەیە بزانی ئەمانە بۆ نایەنەوە بدەن. ئایا تۆ ئەو ڕێژە قاوەی پێیان ئەفرۆشی تر کابرا ئیشی پێی نامێنێ من خۆم قاوە کڕم بەشی ساڵێک مەکە ئیتر ساڵێک ناچمەوە بۆ کڕینی قاوە. لێرە لەوە ئەچێ حەلەکەی تۆ ئەوە بێ کە فرۆشیاری کڕیاری زۆرتر پیاکەی، فرۆشیاری زۆرترت هەبێ بۆت بڵاو کاتەوە. ئەمە فکرەیەکە. فکرەیەکی تریش ئەوەیە تۆ پاکیجەکە دەبێت چاکی. جاری وایە تۆ پاکیجێکت هەیە ئەوەنە زۆرە کەسەکە کڕی نیوەی خراپە بێت، بەڵام ئەتوانی پاکیجینەکەی چاکەی، قوتووەکەی باشترکەی، نرخەکەی تۆزێ گونجاوترکەی، داشکاندنی تایبەتکەی. مەسەلەن کابرا 2 پاکەتە کڕێتەوە بە ئەوە نەپێفرۆشی، ئەگەر سیانی کڕی چەنی بۆ گەڕێنیتەوە مەجبوری کە یان زۆرترت لێ بکڕێ بە سێکێ لەو سیاسەتانە، یا پاکیجەکەت بچووکەکەیتەوە نرخ زۆرەکەی، یا ئەوەتان نەخێر پێی ئەڵێ ئەگەر ئەمە بکڕی بە ئەوەنە، بەڵام ئەگەر 2 ئەوەنە بکڕی من داشکانێکی زۆری بۆکەم. مەسەلەن چۆن ئەچیتە دوکانێک ئەڵێ 1 دانە بکڕە بە ئەوەنەیە، 2 بکڕە 3 دانە هەدیەیە. ئەمە چییە؟ ئەمە لەبەرەوەی کە ئەم نەفەرە 1 جار کڕینەکە تێرە بێت، تو 2 دانەی پێ بفرۆشی، 3 دانەی پێ بفرۆشی، 1 دانەی پێ بفرۆشی کابرا نایەتەوە، مەجبوری 3 دانەی بیتێ و پارەی دوانی لێ سەنی ئیتر نایەتەوە بانێتەوە. لەوە چ ئیشی پێی نەبێت تا ساڵێکی کە کابرا پێویستی بۆ شتە نەبێت. ئەبێ وردەکاری زیاتر هەیە. من ئەگەر بیزانم لەوە چێ بتوانم وەڵامی باشترت بم. مامۆستا گیان ئێمەش دڵمان نایە لایڤەکە بەجێ بێڵێن. سەلامەت بیاخوا. زۆر سپاس بۆ ئێوەش. ئەڵێ لە خاڵی سفرەوە دەست پێ بکەم. وەڵا لە خاڵی سفرەوە دەست پێ بکەی ئەبێ بە بەشداریکردنی کۆرس و وێبینە. ئەمە خاڵی سفرە. ئەم شەو هاتووی گوێت لەم وێبینارە کردووە. 3 وێبیناری تریشم هەیە بڕۆی گوێ لەوانیش بکرە. کۆرسێکم هەیە وەرە بەشداری بکە. لە شوێنێکی کە کۆرسێک هەیە بڕۆ بەشداری بکە. 2 کتێب لەو بازاڕا هەیە بڕۆ بیخوێنەرەوە. لێرەوە دەست پێ بکە. بەڕێزان من نمونەیەکتان پێ بڵێم کەسێک لە کوردستان کەسێک لە کوردستان هیچی لە بزنس نەزانیوە، زۆر فەقیر بووە، پارەی پێ نەبووە. من کەسەکە ناسم 2 ساڵ لە ماڵەوە دانیشتووە لەگەڵ فەقیری و بەدبەختیەکانیان 6 ڕۆژ مطالعی بازاڕسازی کردووە. دوای 2 ساڵەکە ئەچێ بۆ کۆمپانیایەک ئەڵێ من هاتووم ئیشتان بۆکەم بە وەعد فرۆشەکەتان بۆ بەرزەکەمەوە. ئەڵێن تۆ چیت؟ ئەڵێ من 2 ساڵە بە وردی مطالعی بازاڕسازیەکە. وەرن یارمەتیتانێ چۆن داهاتەکەتان زیاترە. ئەڵێ بە چەند ئیشمان بۆکە؟ ئەڵێ بەبێ بەرامبەر. ئەڵێ بۆ؟ لەبەرەوەی من 20 سەلمانم دوای ئەوە کێشەمان نییە. ئەڵێ نەوەڵا وەرە ئیشکە پارەشتێک باشە. یعنی دوایی بووە بە کەسێکی زۆر شارەزا لەو بارە یارمەتی ئەم دوکان و ئەو مارکێت و ئەو بزنسیشی یاوە. ئێستا بزنسی گەورەی هەیە، ئێستا ئیشی زۆر گەورەیەکە. لە چیوە دەستی پێ کردووە؟ لە خوێندنەوەی کتێب. لە کوردستانە، باسی خەیاڵ ناکەم، باسی ئەوروپا ناکەم، باسی کوردستانە.
وبینارەکان لە گروپی بزنس لیدەر لە تەلێگرام دانراوە. ئەڵێ چۆن وا بکەین خۆمان بناسین لە یوتیوب بەڕێزان لە یوتیوب بشۆرە بەشی لایڤ کۆمەڵێک ڤیدیۆم هەیە هەمووی باسی ئەوەیە چۆن خۆت ئەناسیت چۆن خۆت ئەناسی خۆت باشەکەی لە یوتیوبی ئاوات ئەکادمی باشە بەڕێزان لە یوتیوبی ئاوات ئەکادمی بچۆرە بەشی لایڤ وەکو کۆرسێک وایە بەبێ بەرامبەردانیشە هەمووی بخوێنە ئینشاڵڵا زۆر ئیسفادی لێ. ئەڵێ ئایا ئەم کۆرسی تۆ ڕێنماییە بۆ بزنس لە کوردستان؟ نا، بەڵام ئەم کۆرسەی من یەکەم عیلمە. تۆ چی ئەخوێنی؟ دووسێ عیلمە خوێنی، بزنس ئێتنۆگرافی ئەخوێنی بۆی چاوگوێت بکرێتەوە چوویتە هەر مارکێت، چوویتە لای هەر کۆمپانیا، چوویتە لای هەر بازرگانێ یەکسەر فکرە وەربگری، ئەمە بزنس ئێتنۆگرافی ئەخوێنی. استراتیجیک مانیجمنت ئەخوێنی، چۆن هەر لە ئەوڵەوە بزنسێکی استراتیژی دابنی، چۆن پلان دانی، چۆن هەڵیە سەنگێنی، چۆن ئیدارەیەکی. هیومن ریسۆرس مانیجمنت ئەخوێنی، چۆن مۆزەفێک تەعینەکەی، چۆن هانی، چۆن تەمرینی پێەکەی. مانیجریال کۆمیونیکیشن ئەخوێنی، چۆن علاقات دروستەکەی، چۆن قەناعەت بە بەرامبەرەکەتەکەی، چۆن ئەتوانی سەرکردانە ڕەفتارکەی. و بابەتی دارایی ئەخوێنی، چۆن باری دارایی خۆت باشەکەیتەوە، چۆن دارایی بزنسەکەت باشەکەی. هەموو ئەمانە بە وردەکاری لە بزنس لیدەر ئەخوێن. ئازیزانم قەرار بوو 2 سەعات بێت، کردمان بە 3 سەعات ببورن. ئەحمەد کێ سپەیس نازانم فەرموو. وام مستەجان سلام علیکم. علیکم السلام سەرچاو. جانی من فەرموو. هیوان باشتان ئینشاءڵڵا. مامۆستا خاڵک لە خاڵەکان کە باس کرد بەخشین هەر بۆ جەماعەتیش بەخشینەکە شەر نیە تەنها لە ڕێی مادیەوە بیتن. خۆم سواز بە خوار خاوەن کۆمپانیا من بۆ نزیکەی ساڵ نیوەکە، لەو ساڵ و نیوە نزیکەی 15 کەس لای ئێمەوە فێر بوونە، 3 مانگ تەدریبیان وەگرتیە و کاریان کردی ئێستاکە لەو 15 تەوەقع دەکەم چاردەیان ئیش دەکەن. ماشەڵڵا بەڵێ. بەخشین لە علمەکەەوە لە لایمە لە پێش پارەکەشە. مامۆستا پرسیارێکمە بوو بە تەمای بەشداریکردن لە چالاکردنەوەی مێشک بووم. بەڵێ. لەلایەنی بزنس و سواز بخوا خۆم خاوەنی کۆمپانیام و ئێستا لە مەرحەلەش زۆر باشن ئەلحەمدوللا. جا پێشنیاری تو چێ لۆمە کە ئایا بەشداری چالاکردنەوەکەی مێشک بکەین یان ئەو بزنس لیدەرە؟ وەڵاهی ئەوە بڕیارەکە لای خۆتە منێتەوە. لە ئێستا ئەگەر لە بزنسەکەت هاتێ بزنسەکەت گەورە بکەیت و لەو وارە زۆر شارەزابی ئەو بزنس لیدەر بەشدارە بیت. ئەگەر لە ئێستا کێشەی تەرکیز و سەرنج و لەبەرکردن و فێربوونت هەیە ئەچی لە چالاکردنەوە بەشدارە بی. ئایا ئەشتوانی لە هەردووکیان بەشدار بی؟ بەڵێ. بەڵام ئەو کاتە چۆنە؟ هەفتەی 3 جارە، ئەم 3 جارە 2 سەعات چالاکردنەوە ئەخوێنی، سەعات و چارێکێکیش بزنس لیدەر ئەخوێنی. واتە ئێمە کاتەکەی ناخینە یەک کات. بۆ ئەو ئێستا پاریش وا بوو، پار هەمان بوو لە چالاکردنەوە بوو، لە بزنس لیدەریش بوو. ئەیتوانی لە یەک کاتە هەردووکیان بخوێنە لەبەری 2 کاتمان دانابوو لە دوای یەک. بەخۆی مامۆستا لۆ کات زەحمەت ئەو کاتە زۆرم هەبی کە بەشداری هەردووش بکەم. بەنسبەت بزنس هەردەم مطالعە دەکەم من لە ئینستیتوتی هەیە سپاس من ئینستیتوتی PMI هەیە و کتاب و کۆرسات شتکاردەم بەشدارم تێدا. بەڵام لۆ مۆزوعی تەرکیزەکەی جار هەیە من دەگەومە ئاستە ئەزانی چی بکەم؟ دەختمان لەسەرە ڕووبی فیلم بەکاردێنین. کاک ئەحمەد من پێشنیارێکم لە گروپی بزنس لیدەر 1-2 وێبینارمان هەیە لەسەر بزنس، ئەگەر توانیت جوان لێ بگرە. لە یوتیوبیش 1-2 وێبینارمان هەیە لەسەر چالاکردنەوەی مێشت، گوێ لەوانیش بگرە. لە ماوەی ئەم 1-2 ڕۆژە زۆر گوێ بگرە لەم شتانە، خۆت یەکلایی کەرەوە لە کامیان بەشدارەبی ئەمە تخینە سەر سەرمان و هەرچیمان پێ بکرێت لە خزمەت. دەستاتان خۆش بی، زۆر سپاس مامۆستا. سەلامت بێ، خوا بشیت. هەر کامێکیان بێ ئینشاءڵڵا ئیسفادەی لێەکەی و ئینشاءڵڵا ڕازی ئەبی لێی. ئەوەی کە بەلای منەوە گرنگە ئەوەیە کە بەشداریت کرد لە هەر شتێک ئیسفادەی لێ بکەی، دوعای خێرمان بۆ بکەی، نەک لێی ناڕازی بیت. ئەڵڵا ئەزمونم هەیە لەگەرتان ئەلحەمدوللا لێ ڕازین. هەر لۆ چالاکردنەوەی مێشتیش لۆ گروپی ڕابردوو
خوشکەکەم تێدا بەشدارە لۆ یەکتیڤ ئیسفادەی کردووە ئیسپادەش زۆری کردێ لۆ ئێمەش دەمێ بەشدارن تێدا ئینشاءڵڵا ئینشاءڵڵا جەنابیشت ئیسفادەیەکی زۆر سپاس مەمنون ئوستاز ڕێزمانەیە کاتش خۆش سلامەتی بژیت سەرکەوتوبی لە خزمەتتانە داهێن تەها بەڵە فەرموو کاتت باش ژیانی باش سپاس دەکەم لە خزمەتتان دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بینارەکە دەست خۆش ماندینی پرسیارەکەی من کرا دەست خۆش بێ داوای لێبوردن نەکەم لە خزمەتتان فەرموو پرسیارەکەی من کرا جوابەکەی خۆم وەرگرتەوە دەست خۆش بێ سەلامەت بێ یاخوا بژیت سەرکەوتوبی ئینشاءڵڵا سپاس محەممەد کەی ئەحمەد بەڵە فەرموو السلام عليكم ورحمة الله وبركاته ما مستعجل عليكم السلام ورحمة الله وبركاته لخدمتنا يا أخوالي الصاغبي إن شاء الله توزيق نخوشي خواهي قرر الشفاء با سلامت بي أخوة سباستكم والله دو حفتي نازم حتايك كوتاي نايت باشم بوتم گرنگیم بەخۆم نایە زوو بە خەسی بم گرتایە نەجاتم وایە باشتر بوو لەمەیکە نەمهێش بە خەسی بیکەم کەچی هەر خایاندی خواهی قرر الشفاء با إن شاء الله والله ما مستعجل ڕاستەکەی من لە دوکانم حالیان هەوڵم ما زۆریش یعنی خۆم دزیە و هاتمەوە کات نەبوو بەڵام الحەمدولله ئێستا کاتەیە پرسیارەکەم ڕاستەکەی ئاگاداری نەکرد وەڵام یا بێتەوە یان نەداوای لێبەر نەکەم بۆیان بەڵام ئاساییە من تەمەنم حەڤە ساڵە سەلامەت بی صاحب فەرمووی تەمەنم حەڤە ساڵە لە شوێنێکە ئیشەکەم کە کەرەستەی بیناسازی هەن الحەمدولله هەل لە ڕێی کتێب و لە ڕێی دیقەتدان و تێگەشتنی خۆمەوە لە فرۆش تا حەدێکی باش تێگەشتوم ڕاستە خیبرەکەش وڵای کەمە تاوەکو بڵێ 3-4 مانگە بێت تقریبان بەڵام تەکنیکەکان و زۆربەی شتەکان الحەمدولله تایە باشم لەلایەکی کەشەوە خوێندکاری پەیمانگام بەشی کۆمپیوتەر مەرحەلە دوومە من حالیان لەم حاڵی ئێستای کوردستانە کە ئێستا ژنیە لە مێژەوە بەڵام بۆ ئێستای خۆم نازانم کامە بڕیارە بم ئایا من لەسەر خوێندنەکەم بەردەوام بم چکە ئیشەکەم کاتێکی زۆری لێگرتوم یاخود ئەوەتانە من لە خوێندنەکە دوورکەومە بۆ ماوەی ساڵێک یان 2 ساڵیان هەر کاتێک بێ محەممەدیان بەسەر چاو وەڵام تێمە بەستۆ پرسیارێکی با لێ بکەم وتت تەمەنە 7 ساڵە تەمەنە 7 ساڵ ئەم ئیشەی کە ئەیکەی ئیشی خۆتە یا کرێکاری لەوێ شاگردی ئیشی کەسێکی نعفو مامۆستاگیان شوێنەکە ئێمە شت ئەفرۆشین بە کرێکارەکان نەک ئەوەی خۆمان کرێکار بین موادی کارەبا و هەموو موادێکی ئەوە بە تۆ بڵێم خودی بزنسەکە هی خۆتە یعنی تو هێنی بەمانی ئەفرۆشی یان خۆت لەگەڵ دوکاندارەکانە ئیشەکەی دوکانی ماڵی باوکتە چییە؟ مامۆستاگیان من کارمەندم لێرە کەسەکەش فامیلی بیزنس نییە هەر خۆیەتی کەسێکی نزیکی نییە لە منەوە ڕاستەکەی واتە ئەگەر قازانجی زۆر کات تۆ قازانجەکی نە ئەوەکو ئیمپلۆیەک وەمە ینی هەرچەنێ قازانجکە زەرەکە من کەواتە بۆچی خوێندنەکەی خۆت نەکەی لە پێناوی ئەو ئیشە مەبەستت چییە لەوە بۆچی خوێندنەکەی خۆم نەگەم لە پێناو چی عفو لە پێناوی ئەو ئیشە مامۆستاگیان مەبەستم لە خوێندنەکە و لە ئیشەکەش فێربوونەکەیە من ئێستا وا سەیری ناکەم کە ئێستا لێرەما بۆ نمونە هەر لەسەر ئەم حاڵم بمێنمەوە ئەمەوێت کە لەم ئیشە خیبرەیەکەم پێیا کرد کە لەگەڵ قسەکردن و لەگەڵ کۆمەڵە شتێک ڕاهاتم وردە خۆم پێش بخەم بۆ باریکی گەلانێ دەست بە بزنسێکەکەم ڕاستەکەی نێتم وا بوو تەنها خیبرە کۆکەمەوە تا تەمەنێکی باش تا 20 شتێک ساڵ کە خیبرەیەکی باشم لە کارێکا کۆکردەوە اینجا دەستکەم بەکار بەڵام لە لای کەشەوە بەشی پرۆگرامینگ و بەشی کۆمپیوتەر حالیان پێشکەوتنێکی زۆر گەورەی پێوەیە ئیتر من لەم بەینیان نازانم چ شتێک هەڵبژێرم بەڵێ من هەمیشە بۆ ئەوانەی کە تەلەبان شتێکم هەیە ئەڵێم خوێندن ئەبێ ئامانجێکت لێ هەبێ ئەگەر لە لایەکی کەەوە ئاسانتر ئامانجەکەت دەسەکەوێت توانی خوێندنەکەت بوەستێنی بەڵام جاری وا هەیە ئەشتوانی خوێندنەکەت بخوێنی و لە لاشۆ خەریبی جا ئەگەر
مانگانە ئیشێک ئەەکەی مانگانە $1,000 دەسەکەوێ ئەمە قەی ناخوێندنەکەت بوەستێنی بەڵام لە پێناوی بەدەستهێنانی 700,000 و 800,000 و ئەمانە وەستاندنی خوێندنەکەت غەڵەتێکی استراتیژیە چونکە تۆ هەر پێویستەکە ئاستی خوێنەواری خۆت بەرزکەیتەوە بۆی سبەی بزنسێک لە ئاستێکی بەرزترا بکەیت ئێمە هەمانە ئەخوێنێ هەمانە بۆیە ئەخوێنێ بۆی ئیشی دەستکەوێت ئەمانە بۆیە ئەخوێنێ بۆ ئەوەی ئیشی گەورە دروست بکە تۆ بەڕای من ئەگەر لە پەیمانگا ئەخوێنیت و مەرحەلە دویت و خۆی 5 مەرحەلەیە جارێ ئەوەندە بخوێنە و ئەوەندە ئیشکە یان ئەوە تا ئیشەکەت بەدڵ نییە و خوێندنەکەت تەواوەکەی یان ئەوە تا ئیشەکەت مانگی 1-2 بۆ پیا تۆ ژەڵی جا ئەم ساڵ بۆ بخوێنە با ئیشکە کرەکە وازەحە کەواتە ئەگەر داهاتی مانگانەی ئیشەکە و زۆر بەرز بوو ئەتوانی خوێندنەکەت بوەستێنی ئەگەر زۆر بەرز نەبوو غەڵەتە بەس ڕاستە فەرمووی مامۆستا داوای لەبەر نەکەم یەک ڕوونکردنەوە ئەبێ بدەم بۆی تۆزێ بابەتەکە یەک تۆز ڕۆشناتر بێ لایەنێکە بوو تۆزێ تاریک بوو ئەویش ئەوەیە کە من نیەتێکیشم هەیە بەشداری کۆرسی یادگەکەم ئینشاءالله چکە خۆم ئەلحەمدولillah زۆر هەوڵم ماوە تا ئێستا بەڵام لە فترەیەکی ژیانە بۆی هەنێشتەوە کەم تەرخەمیەکی زۆرم پێوەبووی تر یادگەم خراپ بوو تەرکیزیشم زۆر وێرانە بەڵێ ئەمویست کە بەشداری کۆرسەکە بکەم قسم لەگەڵ ئەو کەسەش کردو کە لە لای کارمەندم پێم دوازیێنم لە پێناوەی بەشداری کۆرسەکە بکەم ئەینا من نیەتم هەبوو کە باڵانسێک لە بینیانە دروستکەم ئیتر نازانم ئەگە پێشنیارێکەوە بینە قسەکانە ڕوون بوو سەلامەت بی با من لەوا یارمەتیەکردەوە یەکەم زۆرێک لە دەرسەکانی ئێمە کە تۆمارکراوە ئەتوانی شەوان درەنگ و بەیانیان زوو بیخوێنیت و لە کاتی نانخواردنی ژەتوانی گوێ بگریت و ئەمە بە قەناعەتی من قوربانیەک بە ئەم 2-3 مانگە شەو ڕۆژ بخەرە سەر یەک بە دوایی بەزەیت بۆ بێتەوە بە خۆتا کە ئەوەندە کەم ئیسراحەتت کردەوە و کەم خەوتویت و ئەوانە هەر ئیشت کردووە خۆت تاقی کەرەوە بزانت چۆن ئەتوانی دەورەکەش بکەی ئیشەکەش بکەی خوێندنەکەشت بکەی ئیتر خۆ جاری وا هەیە ئینسان ئەتوانێت من جاری وا هەبووە عایلەم هەبوو لە جامیعە تەلەبە بووم لە مەکتەب دەورەم ئەوتەوە ئیشم کردبوو قەرزار بووم زەررم کردبوو ئەچوم لەولاوە دەوراتی ترم ئەوتەوە ئیشمە کرد لە مەکتەب دەرسم ئەوتەوە یعنی باوەڕکە بەخۆ بەخشیشە چوم لە ئەعدادیەکان محازەرەم هەبوو هەموویم بەیەکەوە کرد و لە هەمووشیان ئاسپاس بۆ خوا سەرکەوتوو بوو تۆش لە ئەوڵەوە تەسلیم مەبە بڵێ ئەمە بکەم ئەوە نەکەم بچۆرە ناو وەزعەکە لە ناو وەزعەکە ئەتوانی بڵێ وەڵا کاکە ببورن ئەمان ڕاوەست با بیوەستێن باشە دەستەکانە خۆش بێ داوای لێبردن لەو بە ڕێزانە شەکەم کە وەستاوە خۆی گەورە جەزا باتەوە لە دنیا و قیامەت سەلامەت بێ ئەخوا لەگەڵ ئێوەشە نمونەت زۆر بێ بەڵێ بەڕێزێک بە ناوی محەممەد فەرموو ئەڵێ کەسێک زوو تا 5 سەرەدایی خوێندو ئێستا زۆر نامۆشدا حەبەوەی خوێندنی تەواو نەکرد و ئەوانە ئەبێ بەڕێزان ئەوە بزانین ئێمە کە ئەخوێنین یا ئیش ئەکەین هەر شتێکە ئیکین بۆ چیە بۆی بەختەوەری نابێ بەختەوەری خۆمان تێک بین لەبەرەوەی شتێکمان نەکرد یعنی ئێستا هیوا هەیە ڕەفیقی ئەو بەڕێزەیە خوێندوویەتی ئەو هەموو ساڵە هەوڵیاوە ئیشی کردووە زەرری کردووە ئیتر ئەبێت خۆی تووشی نەخۆشی نەفسیکە هیوا هەیە هەموو ساڵە خوێندوویەتی تعینیان نەکردو خۆ ناکرێ هەر شتێکە بەدڵ نەبوو خۆ زۆر ناڕەحەتکەیت و خۆ تووشی نەخۆشی نەفسی ڕۆژێکیان ڕۆشتم لە ماحات کچێکم بینی وەکو چی ئەگریا زۆر بەزەیم هاتەوە پیاە کچێ لە پاڵیا بوو ئەم ناسی زوو لە ئەعدادیە لە گروپەکەمان لە پۆلەکەمانە بوو وتی مامۆساوات ئەم کچە ویستوێتی لە بەشی ئینگلیزی وەربگیرێ لە بەشی عەرەبی وەرگیراوە هەیوتم کچی باش وەڵاهی من ئێستاکە شەهادەی 6 لێ سەنەوە ئاوا ناگریم ئەوەی بۆچیە وتی بەخوا من گەورەترین ئاوات و هیوایەتم ئەوە بوو من ئینگلیزیم بخوێندایە ئەوانە بەزەیم هاتەوە پیاە غەڵەتێکم کردوتم دەوەرە بەسەر چاومە نەچم تەکلیفێک بۆکەم بۆی لە بەشی ئینگلیزی وەربگیر کاتێک کە بردم و لە بەشی ئینگلیزی وەرگیرا
دوای هاوین یعنی کە ساڵەکە تەواو بوو هاوین تەواو بوو لە نەفرێکم بیست ئەو کەسە لە بەشی میزی دەرنەچوە جاری وا هەیە تۆ لەگەڵ قەدەری خۆتە شەڕتە یعنی مەرج نییە لەوەچ لە عەرەبیەکە بیخوێندایە قازانجی لەبەرەوە بەڵێ ئەو کەسەی ناوی محەممەد دەمایکەکەی کراوەتەوە لە خزمەتیان ئەگە پرسیارەکە بکە بەداخەوە هێڤار بەڵێ فەرموو هێڤار مایکەکەت کەیتەوە عەزیەت نەبێ ئەم جارش بیکەیتەوە هێڤار مایکەکەت کەیتەوە ماوەسەگیان سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام وەڕەحمەتوڵ ماوەسەگیان یاخوا ساغ و سەلامەت بی ئینشەڵا هەرمێنی بۆ ئێمە مەمنون سەلامەت بی یاخوا لەگەڵ ئێوەشە وەڵی ماوەسەگیان خۆم بەشداربووی دیبلۆمی وەرگێڕانم سەرکەوتوو بی ئینشاڵڵا یاخوا ئێستا مەوێ یەک پرسیارە لێکەم لە ڕووی ئەوەی کە من پیشەکە و شاهادەکەم لە هەرکی شارەزایی باشم تیا هەیە پیشەکەم لە ڕێگەی ئەزموونەوە بوو چەند ساڵە شاهادەکەشم ڕاستی بە خولیای خۆم و حەزی خۆم چوومە ئەو بەشەوە وە زۆریش باربوو تایە پیشەکەت چییە شەهادەکەت چییە شاهادەکەم ئایتیە ئینفۆرمێشن تەکنۆلۆژی و پیشەکەشم دوکانی شیرینیە و تر فرۆشتنی جیهازەکانێتی بە جوملە و ئێستا خۆم بۆ یەکلا ناکرێتەوە لە بینی هەردووکیانە کامیان هەڵبژێرم ڕاستی قەیدا ئیشەکەت وردەکارێکیم پێ بڵێ ئیشەکەت چۆنە چییە ئیشەکەم وردەکارێکەوە ئێمە وەڵی هی باوکمە ئۆکەی بەس ئیشەکەت چییە ینی وردەکاری چیەکەی وردەکاری شەکانەوەی ئێمە جیازەکانە فرۆشینە زۆر جار لە ئیتالیا و لەو شوێنانەوە بەبالەی کڕین ئەی ئەمە گیرانێکی هەیە لەگەڵ ئایتیا بە ئایتی نییە بۆ ئەم ئیشە ناتوانانی ئەمیشە بکەی بە سیستماتیک و ئەلکترۆنی و ئاسانی کەیت و بچی زیاتر لە بواری بازارسازیە ئیشکەی توانە وڵی مامۆسا خۆی زیاتر ئیشەکە میکانیکیەوە خۆشم شارەزایی باشم تیا هەیە لە چاکردنەوەی لەو زۆر بە شارەزام تایە بەڵام چیە بۆکو پرۆگرامین و ئەو شتانە زیاتر حەزم لە ئەو بوارەی خۆمە وەک لە پیشەکە ئەگەر ئەتوانی لە بواری پرۆگرامین وەرە لەناو ئەو ئیشا ئیشکە کێ لە فکری بزنسێکی گەورە نایە بە خەیاڵ تاو نابی بە خاوەنی مەشروعێکی گەورە هەردووکی دەمچکی چکە عادەتەن بزنسی گەورە بە خەیاڵی کەسێکایە لە دووشتایە ئەم دووشتا کاتێ ئیلکێنێ شتێکی تازەی گەوری لێ دەرەچێت زۆر ڕاستە هەمووساتوانم بەشدار بم تایە لە کاتێکە بەشدار بووی دیبلۆمی وەرگێڕانیشم لە بزنس لیدەر بەڵێ وەڵا حەزەکەی کە جەدوەلەکەمان دانا بزانە لەگەڵ دەرسەکانی دیبلۆمەکە تێگیرانی هەیە من هەوڵێم کە تێگیرانی نەوێ بەڵام ئێستا یەک کێشەمان هەیە ئەبێ بزانین ئەو دەرسانی کە لای ئێوە درێنگە کەیە تۆ لە سعات چەند بۆ چەند لە دیبلۆمەکە دەرسە خوێنیت ماوەسای گیانێمە دە بۆ 12 دە بۆ 12 ئایا ئەتوانی دیبلۆمەکە بێنی تا 8 بۆ 10 یا ناتوانانی ئەتوانم ماوەسا اینجا هەفتەی چەند شەو لە دیبلۆمەکەیە بەڵێ هەفتەکە بە کاملێمە دەوامەکەن ماوەسا هەموو شێ وانەمانێ ئەخرزانم دووسێ شەویان ئیجباری و دووسێ شەویان اختیاری وڵایی بەشدار بووم لە هەمویانە و هەمووشی سفادی زۆر باشم تیاگەر ماوەسا پێم وانە ئەوانشی کە بە ماسە شەخانشم وت ئەوەی کە سەرەکی نیە زیاتر هەمووی سفادەی خۆی هەیە زۆر سوودم لێ بینی سپاس بۆ خۆی گەورە زۆر چاکە کە بزنس لیدەرەکەمان تەرتیب کرد وەرە بە ماسە شەخان بڵێ بزانە ئایا هینە چۆن ئەتوانین بیگونجێنین یعنی وا بێ کە دەرسی هیچ کامیان لە دزر نەچێت زۆر چاکە دەست خۆشی ماوەسایگیان یاخوا سەرکەوتوبی سەلامەت بی یاخوا لەگەڵ تۆشە ئینشاڵڵا دیبلۆمی وەرگێڕانەکە بەڕێزان نرخی ملیۆنێکە بەڵام بۆ نزیکەی لە 6 مانگەوە تا ساڵیش ئێمە بەردەوامەبین لەگەڵ بەشداربەکانە زیاتریش دیبلۆمی وەرگێڕانەکە هەموو شەوێ دەرسە خوێنی ئەوە نرخی ملیۆنێکە بەڵام بزنس لیدەر وانە
ملیۆنیش نییە 850 داشکان دنیام بۆ کردووە بەڵام بزنس لیدەرەکە نرخی هەرزانە لە چاو خۆیان قەنەعەتم وایە لە ئایندا بزنس لیدەرەکە گرانترە بێت چونکە ئەوەی ئێمە لە بزنس لیدەرەی لەینەوە لە هیچ شوێنێکی عالەمە ئەو معلوماتانە بەو نرخە دەست ناکەوێت یعنی من خۆم بە دوواداسوونم کردووە عادەتەن کۆرسێکی وەکو بزنس لیدەر لە دەوری $3500 ئەوانەیە یعنی ئێمە وابزانم نازانم $200 بەخوا تاکید نیم بەڕێزان نرخەکەیان چەنداناوە بەڵام لە ئێستا فرسەتە نامە بنێرن بۆ پیجەکە بۆ هەواڵی بزنس لیدەر پێتان ئەڵێن داشکاندنی چەند بۆ کراوە بای چەنەوە ئەوانە لە چاو خۆیان زۆر هەرزانەوە زۆر گومانم لەوە نییە ئاوات ئەیوب بەڵێ فەرموو سلام کاتۆ باش مامۆستاگیان ژیانە باش سپاس دەکەم لە خزمەتم مامۆستاگیان مامۆستاگیان پرسیارێکم هەبوو من خۆم تەلەبەی جامیعەم و من ساڵانە 3 سمستەرە خوێنم واتە سمستەری هاوی نەشم هەیە عوتڵەیەکی کەم هەیە یعنی لە بینی سمستەرەکانە لەواچێت ئەگە دەوری دووەم نەبێ مانگێک عوتڵەم ئەبێ ئایا گەر من بمێ بزنسی خۆم دانێم لەو کاتەکەمەیە کە عوتڵەم هەیە لەو کاتێ ئەتوانم بزنس بکەم ئەزانی چۆنە تۆ کەس ڕێی لەوە نەگرتووە تۆ توانی بشخوێنی تو بزنسیش بکە یعنی چایبێکیە من هەموو زانکۆ بە کالۆریۆس و ماستەریش دەرەجەکانیشم نایا بووی زۆر باشە بوو قورسیش بوو خوێندنەکەم ئیشیشم ئەکرد و بزنسیشم ئەکرد و یعنی چه عیبێکی تایە تۆ لە کاتی خوێندن و ئەوانە ئیشی خۆشتەبێ تاکید عیبیتیانی مامۆستاگیان وەڵا ڕاستیەکەی من لە عوتڵەکانە خۆم ئیش ئەەکەم ئیشی بیناوشتیش ئەەکەم بەس لە کاتی دەوامە ڕاستیەکەی خۆم تەلەبێک زیرەکم و بەس ئەوەیە بەشەکەمان لە بەشی پزیشکیە خوێنم هەروها دەرسەکانمان زۆر و هەستم کرد تۆزێک کێشەی تەرکیز و ئەوانم هەیە ینی لە سعیکردن و شتا خاوم هەر بۆ بابەتش بەشداری خولی تەرکیز و یادگەکەم کردووە لە ئەپلیکیشنی ئاوات ئەکادیمی وەسەر لە هەوڵی ئەوەیان کە من بگەمە ئاستێک کە دەرەجە بە باشی بێن و بە باشی دەرچم بۆیە تا ئەم ئاستی ئەم دەقەم هەستەکەم ئەوە تۆزێ ڕێگرە لەوەی کە لە هەمان کاتا بشخوێنم و ئیشیش بکەم ئیتر پرسیارەکەم بۆ تۆ ئەوە بوو ئەگەر ئایا چەندێ پێویستت بە لایەنە داراییەکەی هەیە ئێستا تۆ ئەخوێنی بەڵام ئایا چەندێ محتاجی دەستی ئیشەکەیت ئەگەر زۆر محتاجی دەستی ئەو پارە و داراییە نیت ئەوە بە دڵنیایی خۆت چۆن هێناوتە ئەشتوانی بەزە و کاتانە ئیش بکەی بەزەوە پێ ناڵێن بزنس ئەتوانی لەو کاتانە کە عوتڵەیە ئیشکی بەڵام ئەشتوانی فکرەیەکت هەبێ ئیشی لەسەرکەی بە کاتێکی کەم داهاتێکی زۆر و لەگەڵ خوێندنەکەشت بزنسەکەت بەرەبەرە گەشە پێبی یعنی قەیچێکا با تۆ بزنسێ بخەیتە سەر پێ مانگی 500,000 پیاکە سێسەی بی بە ئەو یەک دوو نەفەرکە ئیشەی بەسەریان یعنی خۆ بزنس ئەمەیە بەڵام بەڕاستی بزنس تەرکیزی ئەوێ شارەزایی ئەوێ سەقەم لەسەر بیرۆکەیەکە کە ئەتوانی لەو کاتەی کە پشوت هەیە لەو کاتە ئیشەکەت بخەیتە سەر بێ لە دوای پشووەکە قەیچێکە تۆ مانگی بۆ نمونە لەو بزنسە مانگی 600,000 دەسەکەوێت قەیچێکە دوو نەفرێنی یەکی بە 200,000 ئیشیان پێەکەیت و تۆ بەس لە دوورەوە پیانەڵی وا بکەن وامەکەن وا بکەن وانە معاملەیە یعنی ئەبێ بیر لە شتێکی وا بکەیتەوە ئیشێکی زیرەکانە بەڵام بە ڕەزیلانە نەیکی ڕەزیلانە ئەوەیە تەمابی 600,000ەکەمی بۆ خۆت بێ ئەوە زۆر خراپە ئەوە نابێ ئەوە ئەبێ بە ئیش و ئیتر خوێندنەکەش پێ ناکرێت بەس قەیچێکە با تۆ بزنسێکی ڕێک پێ بخەیتە سەر پێ زۆربەی پارەکەی بی بە خەڵک ئیشت بۆ بکە بەس ماگانە داهاتێکی کەمی هەبێ بۆ خۆت و خۆ ئیسراحەت بی ئەوە سەرکەوتوانێت بەتاکی دوای بەشی کەمیشە بێ هەر لەوە باشترەکە نەبێ یعنی بەڕای تۆ مامۆستا بۆ منیشەکە بەشداری و کورسە بکەم بۆ منیش سوودیە بێ بە ئاماشەوە وەڵای گومانیتانە من زۆر من بزنس لیدەرم بە زۆر بە دڵ و جان وتۆتەوە یعنی حەزەکەم بزانی من بۆ خوێندنی بزنس 4-5 دەفتەرم سەرف کرد بەڵام ئەوەی لە بزنس لیدەرەی لێمەوە یعنی خۆم دڵنیام شتێکی زۆر بە قیمەترە لەوەی کە پاری بۆدانراوە
دەستەکانە خۆش بە مامۆستاگیان بەس ئەفۆ ئەو پرسیارشمە بوو ئایا ئەو کورسە لە ئەپلیکیشنی ئاوات ئەکادمی دانرێت یان هەر بە ئۆنلاینە بەڵێ دائەنرێت و بەشی ڕاستەوخۆی هەیە و بەشی تۆمارکراوی هەیە و تۆمارکراوە پرسینەوەی هەفتانەی هەیە و ئیشی گروپیشی هەیە زۆر باشە دەستەکانە خۆش بە مامۆستاگیان لەش ساغ بێ و زۆر زۆر سپاس خی گەورە سەرکەوتوت بکە زۆر سپاس دێکان عەبدوڕەحمان فەرموو سلام علیکم مامۆستا. عەلەیکم السەلام سەرچاو سەلامت بیاخوا. پرسیارێکم هەبوو ئێستا فرۆشتن لە ڕێگەی ئۆنلاینەوە زۆر زۆرە. ڕای ئێوە چییە لەسەر ئەم جۆرە فرۆشتنە؟ بۆ نمونە ئەکاونتێکی ئینستاگرامە یاخود تیکتۆکە خەڵکانێکی زۆرە بینیشتی لێ فرۆشن. ئایا ئەمە بزنسێکی سەرکەوتووە یا ناوێنێ بزنسەوە؟ و نمونە لای بەڕێستانەیە کەسانێک سەرکەوتوو بن؟ گومانیتیان نییە ئیشێکی یعنی ئیشێکە هیچ عیبێکی نییە. یعنی تۆ لە بری ئەوەی بچی لەو بازاڕە دوکانێک دابنی کرێیەکی زۆر بی. ئێستا ئێمە من خۆم لە ئایبازار ئیشەکەم لە ئایبازار یەکێ لە ئامانجەکانمان ئەوەیە ئەپلیکیشنی ئایبازار دابەزێنە. هەرێکێک لە ئێوە ئەتوان ئەپلیکیشنی ئایبازار دابەزێنن کە ئەپلیکیشنەکەت دابەزاند ئەتوانی بڕی بزانی چییە، ئەتوانی ئەکاونت دابنی، ئەتوانی لە ئایندەیەکی نزیکە ئەتوانی حل لەوێەوە شت بێنیت و لەوێ داینیت و ڕێکلامی بۆ بکرێت و بیفرۆشیت و قازانجیش بکەیت و ئەشکرێن. لەبەرەوە هەموو شتێک هونەر و شارەزایی خۆی هەیە. کەسێک کە بۆ نمونە ئەچێ لە ئینستاگرامە ئەکاونتێک دائەنێ و دوای لێ شتە فرۆشێ. خۆمە شارەزایەکی زۆر زۆری ئەوێت تاوەکو تو ئەکاونتەکە و خەڵک سیقەی پێ بکە، خەڵک پەیوەندیت پێ بکە، چۆن جوابی خەڵکەیتەوە، چۆن ڕێکلامەکەی. مەرج نییە لە بازاڕا بچی دوکان دابنێ. زۆر کەس دوکان دائەنێت و مەسروفێکی زۆری تیاکا و زەرریشەکە. کەواتە بەڵێ ئەوانە بزنسن و دنیا گۆڕا و جاری وا هەیە یەکێک لەو بزنسانە سەرەگرێ ئەوەندە سەرەگرێ ئەتوانێت لە بازاڕا تەنانەت مۆڵی بۆ دان یەکەم جاریش بە ئۆنلاین دەسی پێ. دەست خۆش وەڵا ئامانجی من ئەوە بووە ینی بۆ نمونەشت لە عەلی باباوە یاخود لە سایتەکانی ترۆ داوا بکەین و بیفرۆشین ئینجا دەست بکەین بە ئیشی جملە ینی لە بازاڕە. بەڵام ئێستا خۆم خوێندنەوەیکی زۆری لەسەرەکەم ئیشەڵڵا بزانم ئەتوانم بەشداریش بم لە کۆرسەکەی جەنابتە. ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. وەڵا ئەگەر کۆرسەکە بەشداربی زۆر شتە خوێنی ئێمە لە دوای کۆرسەکەش کۆرسی پرۆژەی ترمانە بێت. ئەمە لەلایەک لەوە ئەچێ بە شارەزایی و چاوکراوەیی بتوانێت ڕێگەی سەرکەوتن بگریتەوە. بەڵام وەکووتم بزنسکردن بە شێوەی قومار ئەوە دووبەختیە. نابێ بزنس وەکو قومار بکرێت. بزنسە قومار دەرەچەیە. بەڵام بزنس یعنی چی؟ یعنی بێ بیرکەیتەوە، جوهد بکەیت، توانەکانی خۆت بەکاربێنی، عەقڵی تیا بەکاربێنی، ڕاوێژی تیا بەکاربێنی، عیلمی تیا بەکاربێنی. ئەوە پیاڵان بزنس. ئەگینا زۆربەی خەڵک کاچێ بزنسەکە بەڕاستی وەکوای قوماری کردووە احتیمالی زۆرە زەرەکە و جاری واژەیە سەرەگری. ئەوە غەڵەت. ڕاستەکەی دەست خۆش بە مامۆستاگیان. سەلامت بژیت. ئینشاڵڵا توانیت بەشدار بە دڵنیام لەوێ زۆر شتی گرنگمان باس کرد. ئیشەڵڵا ئیشەڵڵا دەست خۆش بە یاخوا سەلامت بی. بژیت. مبین ئومێد بەڵێ فەرموو. سلام علیکم مامۆستاگیان باشم شکر. بژیت سەلامت بی لە خزمەتە. مامۆستا من پرسیارێکم بوو. من تەلەبەم لە پۆلی 11 ئامادەی بزنسی خۆشم هەیە. جای سەمێ بەشداری کۆرسەکانی ئەوە یەکێکیان بکەم، بەشداری چالاکردنەوەی مێشک بکەم بە پێشنیاریدۆیان بەشداری بزنس لیدەرەکە. وەڵی پێشتریش بە ڕێزێک وای وتم ئەمێنێتەوە سەر حاڵی خۆت. ئێستاکە تۆ ئەگەر بزنسەکەت پێویستی بە پلانێکی باش هەیە و وردەکاری و یعنی ئەتەوێ ئیشەکەت باشکەی وای لێ بێت کە ئەوەندە خۆت مەجبور نەبیتایە ئیشکەی ئەوەی بەشداری بزنس لیدەرێک. ئەگەریش ئێستاکە تۆ لە سعیکردن و سەرنج و تەرکیزا کێشەی گەورەت هەیە ئەوایی بەشداری چالاکردنەوەکەکی.
ئەشتوانی هەردووکی بەیەکۆ بخوێنی ئەتوانی چیان بخوێنی دوایی ئەوی تریان لەبەرەوە ئاسانکاریەکمان هەیە لەو ڕۆ بەڕای من باش وایە کا خۆت بێ ئەو وێبینار و ڤیدیۆ شتانی کە هەمانە هەم لەسەر بزنسەکە هەم لەسەر چالاکردنەوەکە ئەوانە گوێ بگرە جارێ بڕیارێکی لێ بە لەم هەفتەیە دەست پێ بکە لەگەڵمە ڤیدیۆکان یوتیوبی ئێوە تقریبان هەموویم سێر کردووە بەڵام من ئەگەر بشخوێنم خوێندنەکەم مەبەستیەوەیە بۆ ئەوە خوێنم کە بزنسەکەم گەورەکەم یعنی مەسەلەکەی من خۆم یەکلای کردوتەوە لە بزنسەکەیە ئەگەر بەشداری چالاکردنەوە کەش بکەم هەر لەبەر بزنسەکە بەشداریەکەم بۆی ئەو کتێبانێکی خوێن زووتر دەرزی لێوە درم وەڵاهی ناتوانم ئەو بڕیارە من بیام بەڵام بە قەنەعەتی من ئەگەر بزنسەکە هەدەفی تۆیە بزنس لیدەرەکە بخوێنە ئەشتوانی هەردووچان بخوێنی بەس کێشەکەم ئەوەیە تۆ کاتت نەبێت بۆ هەردووکیان بۆ مەجالم نییەنەوە آخر ئەوەیە ئەجینا ئەتوانی بۆ نمونە سەعات 7:30 تۆ لای ئێمە دەستکەی بە دەست خوێندن 8:30 9:30 لێبییتەوە 9:30 ئەتوانی بەشداری بزنس لیدەرەکەش یان لەوە چێ بەریەک نەکەوێت شەوێکیان ئەتوانی بزنس بخوێنی شەوێکیان ئەتوانی چالاکردنەوە بخوێنی دەست خۆش مامۆستاگیان زۆر زۆر سپاس ئەزیەتمانکردن سەلام عەلەیکم خۆش بیەخوا عەلەیکم سەلام سەرکەوتوبی هێدی بەڵێ فەرموو سلام علیکم مامۆستاگیان عەلەیکم سەلام و ڕەحمەت الله سەرەتا مامۆستا زۆر زۆر سوپاس دەکەم خوا گەورە پایدار کە ئینشەڵا بۆ ئێمە بمێنی سەلامت بیەخوا بژیت مامۆستاگیان ڕاستی من قوتابی زانکۆم ڕاستی من حەلەسێم بەس دەربارەی ئەو بزنس و خودناسیە کە چزانم شتێکی ئەساسیە بۆ ئێمە بەتایبەتی خودناسیەکە خۆت باش زانی کارێکی زۆر زۆر لێوێ و ئێمە بەتایبەتی ئەوانەی کە ئێستاش لە کاڵەکە هێشتا ماون زۆر بمان گەنجین و خودناسیمان نەقسە بۆی داوایەکم لە جەنابەت هەبوو ئەگەر بتوانی کۆمەڵێ ڤیدیۆی زۆر زۆر شازداناوە لە یوتیوبەکە کە منوەکو شخصی خۆم زۆر زۆر ئیسفادەم لێ کردووە زۆر سپاس دەکەم ئەگەر بکرێ کۆمەڵە کەسایەتی یان کۆمەڵە کتێبیشمان بۆ پێشنیار بکەیت زۆر زۆر شتێکی نایە بەبێ لە چ بوارێکە لە بواری خودناسیەکە سەرەتا ئەگەر کراش لە بواری بزنس لیدەر و شتەکە هەندێک کتێبمان بۆ پێشنیارەکەی بە ئەنگلیزی بیان بە کوردی کێشە یعنی بەس ئەگەر بکرێ بە ئەنگلیزی پێشنیاریکەی خۆمان لێ کۆڵینەوە ئەگەر بە کوردی لێ هەبێ یان ڕاستە من شتێکت پێڵێم بە نسبەت بواری بزنسەوە ئەتوانی ئیسفادە لە کۆمەڵە کەسایەتی پێ هەر کتێبێکیانت دەستکەوت لەوانە یەکێک لەو کەسانەی کە ئەتوانێت هەم بۆ خۆناسی و خۆپێگەیاندن و بزنس لە زۆربەی کەسەکان باشترە جیمڕانە جیم ڕۆن باشە جیمڕۆن ئەمە باش زۆر ئەتوان من خۆم زۆر ئیسفادەم لێ کردووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم برایان تریسیە هەم بۆ مێش بۆ خۆپێگەیاندن بۆ ئیدارە بۆ بزنس برایان تریسی کەسێکی زۆر نمونەیە و شتەکانی زۆر باشن وەڵا ئەو کەسە خۆم بیستومە لەسەری بەشداری کورسیاتەکەشم کردووە کۆمەڵە شت لەسەر باس کردووە لە یوتیوب غەڵەت نەبوو بەڵێ کەواتە بەڕای من جیمڕۆن لەگەڵ برایان تریسی ئەم دوانە تەسەورەکەم ژیان تەگۆڕن ئەگەر بە وردی لەو جۆرە کەسانە بی بە تەمابی شتێک فێر ببی بۆی جێبەجێکی خەڵک زۆرە بەڕێزان یەن ئەیانەوێ وەکو چۆن فیزیا و کیمیا ئەخوێنن ئاوا پەرەپێدانی مرۆیی بخوێنن نابێت تۆ لە پەرپێدانی مرۆیی یا پەرپێدانی دارایی یا پەرپێدانی کەسی کاتێک کەسێک کتێبێکی نووسیوە یا مەقالەیەک یا معلوماتە یا محازەرێک شتێک ئەڵێ بە تۆ بێم شتە یا لای خۆت یادداشت کێ بیری لێکیتەوە ئەبێ بڕیار بی جێبەجێیکی ئەمە وەکو دین وایە تۆ هەر بڕۆی لە بەریکی هەموو قورئانە لەبەر بێ نوێژ نەکەی بۆچی باش ئەمەش وایە یعنی تۆ بۆ نمونە تۆ ئەچی شارەزایی لە ئیسلام پیاکەی ئەی شەو نوێژەکانت ئەی ڕۆژوە سونەتەکانە ئەی عیبادەتەکانت ئەی خەیر و سەدەقاتە ئەوە دینداریەکەیە تۆ هەر بە تەمابی شت بزانی هیچ جێبەجێ نەکەی وەکو ئێستاکە دنیایەک خەڵکمان هەیە خۆی بە ئیمامی ڕەبانی ناگۆڕێتەوە و دینش جێبەجێ ناکا بەس قسەی زلەکە ئەوە هیچ سفادەی نییە بابەتی پەرەپێدانەکە ژوایە پەرەپێدانی خود بێ دارایی بێ خۆناسی بێ هەمووی وایە تۆ بێ کە شتێکت خوێند بۆ ئەوە بێت تەطبیقیکەی بیری لێکەیتەوە تەرکیزی لەسەرکەی لەسەری بیکەی بە بەرنامە بۆ ژیانی خۆت نەک تەنها وەکو معلومات وەرێگری زۆر ڕوونە مامۆستا یان دەسان بەس وەڵی مامۆستا یەک داواکاریمە بۆ گەر بکرێ بە جەنابتان زۆر مەمنونتم
گیانی من فەرموو وەڵی مامۆستا کۆمنتشم بۆت کرد بەس ئەگەر بکرێ بتوانێت چیم چەند چرکەیەکیش بێ زۆر بۆ من زەڕ بوو چیم کردایە چی ئەگەر بتوانێت قسە لەگەڵ کەم لە کاڵێکە یان لە شتێکە زۆر مەمنونتە بووم ڕاستی بۆ من زۆر زەڕ لە هینە نازانم چی بڵێم نا دەربارەی ڕاستی تا ڕاتەیەک دەربارەی پەیوەندی ئەزانی ئەمە یەکشت بڵێم ئێستاکە من 2,000 نامە بۆ هاتووە 1,000 تەلەبەشم هەیە یعنی نازانم چۆن جوابتان بەمەوە چۆن لە خزمەتتان ڕاستی شتێکە زۆر درێژە ناکێشم مامۆستا بەس ئەوانەی هەر مەجارێکتە بواە من زۆر مەمنونتە بووم شتێکی گەورە بووم ئەزانی چی بکەم لەڕێی چیەوە پەیوەندی لەگەڵ ئاوات ئەکادمی هەیە لە کورسی یادگەکە بەشداریم کردو هەر لەتوانێت زۆر چاکە کێ سەرپەرشتیارە لە ڕێی ئەوەوە ئەکاونتەکەتم بۆ بنێرە لە تەلیگرام پرسیار و شتەکانتم بۆ بنێرە پێمەگەێن و ئێمە خەت باشە دەئینشەڵا وای لێگەڵ سەلامەت بێ زۆر سپاسی شەکەم لە برنج شەکەم بۆ جەماعەتە زۆر مەمنونتم ئینشەڵا خۆی گەورە پایدارتان کەم سەلامەت بی بژیت قورباتم خواتان لەگەڵ دێ خواتان خۆش بێ ئازیزان بۆی بزنس لیدەرەکەەوە من ئێستاکە لە بۆی ئای بازاڕەکە بە لینکەکەیتان بۆ دابنێم تاقیکەنەوە تاکی دیژ نیم ئەوەیان نا بەیەک دقە بزانم چیە مۆزۆ ئۆکێ بەڵێ ئەوە ئای بازاڕەکەم داناوت لە ئای بازار ئەتوانن بە ناردنی کۆت بۆ خەڵک کە خەڵک دای بەزێنێ پوینت وەربگری کە پوینتت وەرگرت ئەتوانی بۆ پوینتە کۆمەڵە هەدیێشتیان داناوە ئەتوانی بە بێ بەرامبەر بیان کڕیت یعنی بەو پوینتانە ئەتوانی بیکڕیت و شتەکە دەستکەوێ وەکو هەدیەک دەمماوە ئینشاڵە لاوەت ئەکادمیش لەو تەلەبانە ئاگادارەکەمەوە کە بەکاری بهێنم کامەران حوسەین بەڵە فەرموو ئەزانم بۆ 4 ساعتە ڕوا پێچێ زۆر درەنگە فەرموو کامەران حوسەین سلام علیکم ماوەستەگیان علیکم السلام سەرچاو ماوەستەگیان هیوادارم هەر سەلامەت و تەندروستن بەڕاستی خۆشحاڵم کە بە دیدارتان شاد بوون سەلامەت بێ بژیت مەمنون خۆش بێ خوا بەدەست پێتان ماوەستەگیان خۆش بێ دوو پرسیارێکم هەبوو سەبارەت ئایا خۆمان دوکانمان هەیە بەڵام خۆم دوکانەکانمان داوم بکرێ بەڵام وەک خۆم بێ ئیشە ماڵەکەیان کە ئایا نازانم خەڵکی پێم دەڵێت ناکرێ کات کامەران با تێبگەم تۆ ئێوە دوکانتان هەیە دوکانەکانتان یاوە بەکرێ ئەو کرێی دەستانە کرد پێی ئەژین ئیتری ئیش ناکەی وایە بەڵە ماوەستەگیان تقریبا دەتوانین وەکو ئەوەی هەندێک پارەیە پاشەکەوتێ بەڵام وەکو خۆمان بە حکمی ئەوەی خەڵک یاخۆت بۆ خۆم بێ ئیش ڕاستەکەی خۆم نامەساحم ئەوەکەم خۆم دوکانێک لەو دوکانان خۆم بکەم بە شتێک بەڵام نازانم ئایا بکەمە چ شتێک و لە نزیک دوکانەکانی خۆمان زیاتر دوکانی قاچاق و ئەو جۆرە شتانە هەیە دوکانی کەم ئەو شتانە هەیە بەڵام بۆ خۆم توشتی باشی زۆر لێم بەڵام بۆ خۆم نازانم بکەمە چ شتێک سوودی دەبێ و قازانی چیکا کامەران تۆ شتێک هەیە وەکو دوکانێک بۆشایی ئەتێ پڕیکەیتەوە ئەوە مەکە ئەزانی چی بکە لە ئێستا کە تۆ کێشەی داراییت نییە ئەسە هیوا هەیە کێشەی دارایی هێشە و ڕۆژمەشغوڵە قەرزێکە بیاتەوە یان نازانێت چۆن بژی یان نازانێت چۆن پارە بەیانکە تۆ ئێستا ئەم کێشەیەت نییە گەورەترین شت بیکەی خۆ پێگەیاندنە خۆت پێ بگەێنە کە خۆت پێگەیان لەوە چێ 6 مانگی تر تۆ بچی کۆمپانیایەک دابنی بە هەزاران دۆلارت دەستکەوێ بە ئاسانی ئەزانی چی ئێستا مەچۆ دوکانەکە بڵێ وەڵابانە یەم بەکرێ خۆم بچم دوکان دابنێم ئەمە غەڵەتە ئەمە مەکەم وەرە چی بکەم
وەرە چی بکە وەرە خۆت پێ بگەێنە یعنی ئێستا فرسەتە شەو ڕۆژ بخەرە سەریەک خۆت پێ بگەرە مایندسێتی بزنسمانێکی پێرفێکت و سەرکەوتوو بزنسمانێکە هەموو شتێک دەربارە بە بزنسە زانێ کە گەشتیتە ئەوە مادەم تۆ کێشەی دارایی نییە مێشکت بە مرتاحتر ئیشەکە مادەم بەتاڵی کاتی باشت هەیە وەرە کات بەزایەمەیە وەرە خۆت پێ بگەێنە کە خۆتت پێگەیان 5-6 مانگی تر لەوە چێ شتی زۆر زەخم و باشتر بێ بە خەیاڵتە من قەنەعەتم وایە وە بەرهێنان لە خۆتا بکە گوێم بە قسەی خەڵک مەیە با خەڵک هەر نەزانێت تۆ خەریکی چیت کێشە نییە 5-6 مانگی تر ساڵێکی تر بە 1 ساڵ بە 6 مانگ بە 7 مانگ بەمانە تو ئەتوانی گۆڕانکاریی گەورە بکەیت لە ژیانی خۆت بتوانانی خزمەتێکی گەورە بکەیت بە کۆمەلگاکەت بە دەوروبەرەکەت باش نییە يعني قدري أم كاتب زانا پیغمبري خو عليه الصلاة والسلام أفرمي نعمتان فيهما كثير مغبون كثير من الناس باشا يواتا دو نعمتهن زوربي خلق تيايا فاشلة باشا الصحة والفراغ تندرستي بەتاڵی ئەبێ ئەو ڕۆژەی تەندروستی و ئەو ڕۆژەی بەتاڵی بزانی کە ئەوە نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە خوای گەورە لەو 8 ملیار کەسی لەسەر زەویە ئەژی بە کەم کەسی یاوە بۆیە ئەتوانی ئەو نیعمەتە بقۆزیتەوە مامۆستاگیان الحەمدوللا بەشداریش پۆلی چالاکردنەوەی مێشک و بێسەر الحەمدوللا بینەوە ئینشاڵڵا هیوادارم زیاتر سوێدی ببین بەڕاستی گەورە بتارێت زۆر سەلامت بیا خوا سپاس دەکەم ئینشاڵڵا بزنس لیدەر بخوێنە لەوێ مناقەشەی ئەوە ئەکەین کە تۆ بۆ ئایندە چ جۆرە بزنسێ بکەی باش چۆن هەنگاوی گەورە بنی ڕاستی زۆر لە خزمەتتانە سەرچاوان خۆش بیا یاد کارزان بەڵێ فەرموو السلام عليكم ورحمة الله وبركاته مام صيان عليكم السلام ورحمة الله وبركاته لخدمتنا مام صيان إن شاء الله خواهي قرر شفاتات لدعاء خير بباش ناكن إن شاء الله ممنون والله ما صيان بستارك ما بو راسي من وخوم حزم زور بو بزنسي وخالي كان خالي جواز بو بزنسكم يعني خالي جواز بلا أويه يعني إسا ناتوان دەست پێکەم چووکە تەنەهاشتی تر لە مێشمایە وتم بڵم ئاسایە بەشداری خولی بزنس لیدەرەکە کەم و بزنسیشم نەبێت لە ئێستاە ئاساییە شتە ئەی ئێستاکە خەڵکیێکی زۆر ئەچێ بەشی بزنس ئەخوێنێ باشە یعنی ئێستا خەڵک هەیە وەکو من ماستەری هەیە لە بزنس بۆ ئیشە گەڕێ تێگە یعنی ئینسان من ڕەفیقم هەبوو خەڵکی فەڕەنسا بوو سێهەم ماستەری بوو باوەڕەکی سێهەم ماستەر 2 ماستەری خوێندەبوو ماستەرێکی لە ئیدارە خوێندەبوو ماستەرێکی لە قانون خوێندەبوو سێهەم ماستەری بوو لەگەڵ من بۆچی جاری وایە کەسەکە خۆی توانای کەمە ناتوانێت جاری وایە بیرۆکەی نییە جاری وا هەیە حەزی لە جۆرەش کۆمپانیایەکە حەزەکە لە کۆمپانیا وەربگیرێ ماوەیەک ئەو ئیشە بکە يعني زۆرە 3 جار ماستەر بخوێنی بە ئومێدی ئەوەی تەقدیمیکی بۆ فلان شەریکە وەربگیری ئەمە هیچ زەرری نەکردووە خۆ ساڵ چییە ساڵ لە خۆی ڕوا هیوا هەیە بۆ نمونە ماستەر 2 ساڵە هیوا هەیە ئەو 2 ساڵە لە ماڵە حەد نەیزانی چۆن تێپەڕی لەبەرەوە تۆش بزنس لیدەرەکە 7 هەفتێ ئەم 7 هەفتە تەواو بکە ئەگەر کاتت هەبوو لە ئایندا مارکێت لیدەریش ئەخوێنین مارکێت لیدەرەکەش بخوێنە ماوەیەکیش خەریکی مطالعە بە لەوە ئەچێ بیرۆکەی شتی زۆر عیملاق و گەورە بێ بە خەیاڵتا لەوە چێ بتوانانی یەکسەر تەقدیمیکەی لە شوێنێکی ئیشێکی زۆر باش بکەیت لەوە چێ هەربی لەناو ئیشەکانی ئێمە ئیشێک بدۆزیتەوە و ئیشی تا بکەیت لەبەرەوە ئاساییە زۆر زۆر دەستەکانە خۆشە چونکە ماوەساییان ڕاستی بێ ئێمە گروپی جیانزین لە بەشی چالاکردنی مێشکە جاوەی هەفتەیەک دوا کەوتووە گینا خۆی بە ئێستا تقریبا دانەوە لە بەشی پێشکەوتووەکە بەشداریمان کردە چونکە پلانەکانم ئینشاءڵڵا بەشی پێشکەوتوویتە NLP و هیپنۆتیزم ئینشاءڵڵا ئیسفادەی لەکەی گرنگ ئەوەیە بەردەوام بی وە ئەم ماوەیە کە لەش بەردەستا هەیە
وەکو هەلێک بیقۆزیتەوە. من جاری وا هەبووە ماوەیەک بێکار بووم بێپارە بووم وەزعم زۆر خراپ بووە بەڵام دانەنیشتم خەفەت بکۆم ڕۆشتوم لەو ماوەیە 30-40 مجەڵەد کتێبی زۆر باشم خوێندوێتەوە ژیانی خۆم پێگۆڕی و جایتر ئەو زمانەی ئێمە نە دەورە هەبوو نە کۆرس هەبوو نە ئینتەرنێت هەبوو ئەبا بچیتە لە ماڵە کتێبێکت بێنە بوو خوێندایەتەوە ئێستا ئێوە فرسەتی زۆر گەورەتان لەبەردەست. ئەرە وەڵام مامۆسای وەڵام من الحەمدولillah ئێستا خەریکی کتێبێکی براین ترێسیشم جا الحەمدولillah زۆر سوودیشم لە کتێبەکانی ئەوە وەرگرتووە. جا مامۆستا باوەڕ ناکەی یعنی لە یەکەم ڕۆژی یادگەوە من دەستم بەم ئاسمانەوە هەڵبڕیەوە بەس بۆی بتوانم قسە لەگەڵ تۆ یاکەم ئەمە یەکەم جارمە بتوانم قسە لەگەڵ تۆ یاکەم سەلامەت بیاخوا دڵم نەهات وتم 3 ساعتونیە تێپەڕیەوە بەسەر محاضەرەکە بەڵام هەر حەزم کرد وەڵامتان بەمەوە ئیتر بەداخەوە یعنی فرسەتەکە کەمە بەس خۆشحاڵم بەڕاستی بتوانم قسەتان لەگەڵ کەم خی گەورە هەلی زیاتر بڕەخسێنە ئینشاڵڵا. ئینشاءڵڵا ماوەسەیان خی گەورە شیفا بەوە دەستەکانە خۆشە ماوەسەیان عەزیەتم سەرکەوتوو بێ ئینشاءڵڵا خۆشحاڵ بوو. کەسێک حوتێک نووسراوە لەگەڵ AMA وابزان نووسراوە حەمە ئەگەر خەڵام نەکرد بێت بەڵێ فەرموو. سڵاو مامۆستا باشی ئینشەڵڵا. سپاس دەکەم مەمنون. عەزیزی مامۆستا پرسیارم هەیە سەبەر بە کورسی بەهێزکردنی یادگا. یانی من دوو جۆرتان هەیە فەرقیان چییە مەقسەدەکەم گروپی یەکەمتان هەیە گروپی دووەم بوون هەر ساعیان جودایە بەڵام فەرقەکەیان چییە؟ ئێمە چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگەمان هەیە باشە ئەم چالاکردنی مێشک و بەهێزکردنی یادگا ئەگەر کەسێ بێ بە VIP بخوێنێ مامۆسایەکی تایبەت دائەنیشێ ئیشەیە بەسەریا و دەرسی پێڵە و تەمرینی پێەکە ئەمە VIP هەر ئەمە بەعام هەمانە دەرچووە کەسێکە ئێستا ناخوێنێ ئیشەکە یا تەلەبەی زانکۆیە یەن بەشدارە بەشێکی کەمان هەیە تایبەتە بە تەلەبەی پۆلی 10 11 و 12 تەنها ئەمەیان جیاوازە ئەویش جیاوازیەکە چییە؟ ئێمەین دەرسی پۆلی 12 یەنین بە نمونە شەرحیەکەین لە عامەکە تۆ پێویستت بەوە نییە بەڵام ئەگەر تەلەبەیەکی پۆلی 10 11 بی لەوێ فێر دەکەین چۆن تەطبیقیکەی لەسەر منهەجی مەکتەب بەس جیاوازیەکە ئەوەیە یعنی واتە ئامادەییمان هەیە و عاممان هەیە بەزم دوانە جیاوازن ئەویش جیاوازیەکە ئەوەیە عامەکە هەرچی لە عامەکە ئەخوێنی لە ئامادەیەکەش ئەبێ بیخوێنی بەڵام لە ئامادەیەکە دوایی دنیای دەرسی ترمان هەیە لەسەر شێوازی سعیکردن و دەرەجەهێنان و ترس و ترسی تاقیکردنەوە و تەطبیقکردن و ئەو شتان تەمام مستەوەی ئامادەیەکی پۆلی 12 هەر خۆ تەرکیز بەهێز دەکات وانە لە تووشی بیرچوونەوە شتانە هەموو شتێکی عامەکە هەر لەوێ هەیە بەس لەوێ دەرسی زۆرتری یعنی ئامادەیەکە دەرسی زۆرتری تایە جیاوازیەکەوەی پارەکەشی تۆ زیاتر تێگەشتن واتە هەر وەکو کورسەکانی ترە بەڵام بە زیادەوە بەڵێ یعنی ئێمە کە یەکێکی بۆ چالاکردن ئەگەر لە عام بەشدار بێ 10 هەفتەیە و تاو بەس ئەگەر لە ئامادەیەکە بەشدار بێ حتا ئەچێتە 40 ڕۆژەکەی وەرئەگیرێ بۆ امتحانی سەری ساڵی پۆلی 12 تا ئەو کاتە ئێمە هەر ڕێنمایی ئەینێ دەرسی پێ ئەڵین تەمرینی پێکەین بۆیە ئامادەیەکە ئەگەری کەسێک تربەی ئامادەی بێ زۆر قازانجێت تۆزێ پارەکەی زیاتر بە زۆر قازانجێت. بەڵێ مامۆستا بەخۆمان 3 ساڵە لە پۆلی 12 ئامادەی من بەڵام شتم پێبەر ناکرێت هەر ساڵی لەوە بەشدار بە لە بەشی ئامادەیەکە دە باشە مامۆستا زۆر سپاس سلامەت بی بەشی قسەی ئینشاڵڵا. بەڕێز حەلیمە فەرموو. حەلیمە وەڵام نییە. شیروان فەرموو مایکەکەت کەرەوە ئازیێت نەبێت شیروان ئەویش وەڵام نییە کەسێک بەناوی فەرموو کاک شیروان. سەلامەت بی لە خزمەتە پێشچی ئێردەمان ئازاک وەختەکەمان زۆر گرتی لە خزمەتانە دوو پرسیارم هەیە پرسیار یەکەمیان ئەمە مەوادی توبی دەفرۆشین بەڵام جارێ شوێنمان نییە و مشتریەکی کەمیشمان هەیە پارەی معدودیشمان هەیە بەو پارە محدودەی تەڵەبی مشتریەکان پێدەڕین هەر جارێ
ئەو قانزازە ئێوە دەست دەینین لەو خۆمان هەر دەگرین دەیەخینە ناو جیرفانی خۆمان باشە ئەز پرسیارەکەم ئەوەیە بۆی تێبگەم ئێوە دەرمان هینتان مەسخەرتان هەیە هیچمان مامۆستا دەمانەوێت مەسەلەن پرۆژە ئێورەکەین جارێ بە ئۆنلاین ئەوم پێ بڵیتەوە ئێوە چیتان هەیە موادی پزیشم بۆ نمونە مەوادی هەیە وتت ئەگەر ئێمە پارێکمان دەستکەوێت چیرەکەین قازانجە دەستمان ئێتێ لەو مشتریانی هەیتمان لۆ خۆمان هەڵدەگرین داخینەوە بەچ خۆمان ڕۆژانە مەسروف پێ دەین مەسەلەن باش ئایا ئەو پارەیە هەمووی بە مەواد بدەین هەڵئگرین زەخیرە بکەین باشتر نییە لەوەی پارەی هەر بگرین ئەو پرسیاری ئەمە با وەڵامی پرسیارت بمەوە کاتێک کە تۆ ئیشێک ئەکەی بۆ نمونە تۆ ماڵانە پارەیەکت بۆیێتەوە تەمان پێشتر وە بەرهێنانت کردووە پارەت یا سەرف کردووە شتت کڕیوە ئێستا ئەی فرۆشیتەوە تۆ قازان جێگەکی دابشکردنی قازانجەکە و خواردنی ئیشێکی باش نییە غەڵەتە ئەوە نیشانەی ئەوەیە تۆ یا محتاجی ئەو پارەی یا نازانی پارەکە چیرێک حەلەکە چییە حەلەکە ئەوەیە تۆ ئەبێ پارەیەکی دیاریکراو دابنی وەکو مەعاش قازانجت زۆر بوو کەم بوو جارێک ئەوە وەربگری ئەو جارێک ئەوە وەربگری پاشان پارەکەی تر ئەبێ پلانێکت هەبێ بۆ نمونە تۆ با بڵین 50 وەرەقە هاتووە لە جیاتیوی دابەشیکەی ئەتوانیم وەکو مەعاش پارەکانی لێبێ ڕاستە بەشی خۆتە و پشکی خۆتە بەس وەکو مەعاش پارەک بە بەخۆت ئەو بۆی پارێ بمێنێتەوە ئەو پارەکە ئەمێنێتەوە با بڵین $3000 ئەگەر $3000 لە مندوو بوو لە ڕاهێنان و لە کارمەند و لە ڕیکلام و لە باشکردنی سیستەمەکە و لەمانە بەکاری بێنی ئەمە باشترین وەبەرهێنانە چونکە تۆ ئێستا ئەو پارەی کە دەست دەکەوێت ئەگەر کاتێک ڕۆی لە عقارە وەبەرهێنانەکی تۆ ئەچی 15 دەفتەر کۆ ئەەکەیتەوە تاکو و زەویێکی پێ بکڕی یان شوقەیەکی پێ بکڕی جاخۆزانی ئەگەر 15 دەفتەر بۆ بزنسەکەی خۆپیاکەی 50 دەفتەری تری پێ پیاکەی تێگەشتی ئەگەر ئەوە بۆ بزنسەکەی خۆت سەرفکەیتەوە کاک شیروان قسەکەم وازەحە یاڕوونی کەمەوە یعنی ئەو پارەی دەستان ئەکەوێت لە بری ئەوەی بیخۆن لە بری ئەوەی بیبەن لە شوێنیکەوە بەرهێنانی چاپ بکەن ئێوە ئیشەکەتان ئەتوانن بۆ ئیشەکەی خۆتانی سەرفکەنەوە وەکو وەبەرهێنان لە ئیشەکەی خۆتانە لە بواری ترێنینی کارمەند و زیادکردنی مندوو بوو باشکردنی ڕیکلام و براندین و لەمانە بەکاری بێنی تۆ هەموو وەرەقەیەک یەک دوو وەرەقەی تر ئێنێتەوە بە دوای خۆیان ئیشەکەت گەورە ئەبێ داهاتەکەت زیادەکە ئەگەر ئەو پارە والێ نەکەی یا ئەوە تا ماڵانە خۆت سەرفی ئەەکەیتەوە خۆتان سەرفیەکەن یا ئەوە تا کۆی ئەەکەنەوە دوجار ئەچن زەویەکی پێکردن و ئازانەوە بەرهێنانێکی باشتان کردووە لە کاتێکە ئەو پارەی زەویە لە خودی بزنسەکە بەکارتان بێنایە بزنسەکەتان داهاتەکەی ئەبوو بە ئەوە نەونیم زۆر چاک مامۆستا بەستەکەمە ئەوە بوو ئێستا ئەمە مەسەلەن $2000 مەسەلەن ئەوەندەمان هەیە کاتێک مشتریەکمان تەڵەبیەکی دەبی ئەو $2000 مەسەلەن دەچین با $1000 ئەشیاء لۆ دەکڕین و قازانج خۆمان لێ وەردەگرین ئایا ئەو پارە لە باتی ئەوی بە پارە هەری بگرم بی ئێمە مەواد هەری بگرم باشترە ئەگەر کڕینی مەواد لە زۆرینەی کڕینەکە داشکاندنی باشترتان بۆ ئەکرێ و شتەکانتان بە هەرزانتر بۆ دەست ئەکەوێ بە دڵنیایی ئەوە بەرهێنانێکی باشە تۆ ئەو پارەی چەند مانگی قازانجە کۆی کەیتەوە بە جارێ بڕیشت بکڕیکە هەرزانتر بکەوێت لەسەرت ئەوە شتێکی باشە بۆ نە ئەمسە پرسیاری تۆم دەست مەرج نییە لە کڕینی شتا تۆ پارەکە سەرفی جاروە لە ڕیکلامەکە سەرفێکی لە براندینا سەرفیەکەی لە مندوو با سەرفیەکەی لە باشکردنی شوێنەکە تا سەرفی ئەەکەی یعنی لە هەندێ وردەکاریە لە سیستم و بە سیستمکردنە سەرفیەکەی واتە ئەو پارێ وەبەرهێنانی لەناو بزنسەکەی خۆتە قازانجەکەت زۆر زۆر زیاترە لەوەی ئەو پارەیە بەری لە هەر ئیشێکی تر لە دەروی بزنسەکەی خۆتان وەبەرهێنانی دەست خۆش سپاس مامۆستا پرسیاری دوم وەرەکانی دانانی دوکانە چییە یعنی بتوانم ئەمن
دوکانی دابنیم ئێستا ئیشەکەی من ئۆنلاین عالیە. ئەگەر ئیشەکەت ئۆنلاینە، ئیشی ئۆنلاین مەجای زۆری تایە بۆ فراوانکردن. بیر لەوە مەکەرەوە کە دوکانت هەبێ، بیر لەوە بکەرەوە کە کارمەندی باشت هەبێ، بەشی بازار سازیت هەبێ، دیجیتال مارکێتینت هەبێ، لە کۆمەڵی ئەپلیکیشنە بەشداربی، مندوب پەیاکەی، ئینفلوەنسەر پەیاکەی، یعنی هەر بە ئۆنلاین ئیشەکە دەتوانێت بکەی بە دوو ئەوەنە. بەڵام لە کاتێک کە چووی دوکانت دانە زۆر مەشغوڵە بی پێوەی و ناتوانانی ئیشەکەت بکەی بە دوو ئەوەنە. ئەو بەڕێکی فەرعێکی بەسیتت داناوە لەگەڵەوەی پارەیەکی زۆری تێچووە. ئەوە تاکید مامۆستا بەبەستمەوێت ئێستا لە ئیشی موادی طبی زۆربەی خەڵک دەیەوێت سەردان بزانی چ هەیە چ نییە. ئەتوانی لەگەڵ شوێنێک ڕێککەوی یان ئەتوانی مەخزەن دابنی، ئەتوانی مەخزەن دابنی، شتیش بۆ شوێنی تر دابینکەی هەر کەسێکی ویستی خۆی بێت لە مەخزەنەکە بیبینێ، لەبری ئەوەی بچی وەرشەیەک دابنی خەڵک بێ بۆ تەماشاکە. ئەمێنێتەوە سەر وەزعی ناو بزنسەکەت لە شارێکی لەکوێ تێت داینی، مشتریەکانت کێن، یعنی ئەمە تۆزێ دیراسە و وردەکاری ئەوێ لەوە چێ وەڵامەکەی من دقیق نەبێ، لەبەری من بالضبط نازانم، وانە تۆ خۆت لەناو ئیشەکەی. ئێستا من ئەگەر ئەو ئیشە بە من بسپێری، منیژە بێم دیراسەی بکەم سەری لێ دەرکەم، ئەو کاتە بە تۆ بڵێم وەڵا وا بکەی باشە. بەڵام ئەتوانی بیر لەم شتانە بکەیت تۆ کە من پێم وتی. سپاس مامۆستا، دەست خۆش، سپاس. سەرکەوتوو بین ئینشاءڵڵا. بەڕێزان کات زۆر لە زۆر تەواو بووە، ئەوەی ڕۆشتووە ئەوەی ماوەتەوە چەند کەسێکی کە تازە دەستیان هەڵبڕیوە چی بکەین. کەسێک بە ناوی ئاوات ئایفۆن فەرموو. ئاوات بەڵێ فەرموو. مامۆستایان سلام علیکم. علیکم سلام سەرچە. سلامتی بۆ ڕازم خەتەکەشم تۆزی خاوە هەر پرسیارەکەم ئەەکەم بە خێرایی و ئینشاڵڵا ئەگەر وەڵام بێتەوە مەمنونتەوە. جانی من فەرموو. مامۆستای من فەرمانبەری زان کۆم بەس خۆم حەزەکەم ئیشێکم هەبێت ڕاستی بەس لە پێیجا شارەزان پێیجی فەیسبوک ئیتر ئامۆژگاری جەنابێت ڕێنمایەکمان بکەی مەمنونتەوە مامۆستایان. بەڕای من یەکەم جار لە کارمەندی ڕامەکە، چونکە ئەگەر ئەو کەسەی لە مامۆستا الحەمدولیلا قسەشێکی عەفو فەرمانبەری زان کۆم الحەمدولیلا ئیشەکە خۆم زۆر باشە کێشینی بەس حەزەکەم بخۆم ئیشێکم هەبێ ڕاستی بەس لە پێیجا شارەزامی ترتم بزانم جەنابێت پێشنیارێک. وەڵامەکەی من تەنها بۆ تۆ نیە، بۆ هەر کەسێکە کە گوێی لێیە ئەوە ئەڵێمەوە هەر کەسێکە کارمەندە بیر لەوە ئەکاتەوە ئیشی خۆی هەبێ، ئەبێ لەبەر ئەوە حەسکا ئیشی خۆی هەبێ کە کاتی هەیە پەرە با بەخۆی شت فێر بێ، قازانجکە پارەی دەستکەوێ، یارمەتی خەڵک بە، خۆشتر بژی، بۆ ئەمانە هەوڵ بە. نەک ڕاکردن لە کارمەندی. ڕاستە تۆ ئیشەکەی خۆت باشە و هەرگیزیش لێ ڕاناکەی، بەڵام هیوا هەیە بۆی حەزەکە ئیشی خۆی بێ، بۆی لە کارمەندی ڕاکە. ئەو کەسەی لە کارمەندی ڕاکە لە کارمەندی ڕاکە، بەڵام ئەکەوێتە ناو ئیشێکەوە پێڵێن مدیری سەر فاشل. تۆ ئەگەر بتێ بزنسی خۆت هەبێ مادەم لە فەیسبوک شارەزای، تۆ ئەتوانی دیراسەیەکی قوڵی فەیسبوک مارکێتین بکەی، اینجا بڕۆی بزانی ئینستاگرام مارکێتین چییە، واتسئەپ مارکێتین چییە، بڕۆی بزانی دیجیتال مارکێتین بە شێوەیەکی گشتی چۆنە، پاشان بێ ئیشکەی بۆ ئەو پاشان ئەگەر ڕۆژێک بەرهەمێک خزمەتگوزاریەک هاو بەمێشتا تۆ ئەتوانی پیجی خۆتت هەبێ، ئەتوانی لەوێوە پەرەی پێبیت و زۆر کەسی ژوای کردو و توانیوێتی بە ئۆنلاین بزنسێکی سەرکەوتوی هەبێ. ئۆنلاین عادەتەن قازانجی زۆرە، مەسروفی کەمە، کێشەی کەمە، بەڵام شارەزایی زۆری ئەوێ و ئەگەر بشتێوە خۆ زۆرمان و نەبی پێویستت بە مۆزەفە، پێویستت بە پارەدانە. ئێستێ مەلاوات ئەکادیمی یەک پرسیار تام پرسیارێکم وەسەیە مامۆستایان عەفو جەدەما مامۆستای نازانم خولێک بەر چۆنەڵیت هیچ ئەڵقەیە بەرنامەی شتێکەوە هەیە بۆ فێربوون لەوەی کە ئێستا باست کرد لە بۆ نمونە لە پیجی فەیسبووکەوە بتێ لە ئۆنلاینەوە ئیش بکەیت. ئەزانی چییە من پێشنیارم بۆ هیچ شتێکی خولێکەوە کراوە تۆ پێشتر. ئێمە
دووسێ پرۆژەمان بەدەستەوە. پرۆژەی یەکەمیان بزنس لیدەرە. ئەگەر توانیت بزنس لیدەرەکە 7 هەفتەیە بیخوێنە زۆر شت لە بزنس تێگی. پرۆژەی دوو پرۆژەی تریشمان هەیە بە دوای بزنس لیدەرە. پرۆژەیەکیان تایبەتە بە مارکێت لیدەر. ئەگەر مارکێت لیدەر بخوێنی هەموو ئەو شتانە ئەخوێنی. پرۆژەیەکی ترمان تایبەتە بە گرافیک دیزاینەر. یعنی هیوا هەیە پێی خۆشە خۆی ئیشی دیجیتال مارکتینگ بکە و خۆشی گرافیک دیزاینەر بێت. یعنی ئەکرێشتیوە. ئەکرێ بەرهەموو خزمەت گوزارێکەشی ئیشی گرافیکی بێت. ئەوەیان ئەکری هەرسێ پرۆژەکە بخوێنی. بەڵام لە ئێستا ئەوەی کە وەکۆڵە چاوگوێ دەکاتەوە بەڕووی دنیای بزنسە خودی بزنس لیدەرە. من تەسەور دەکەم ئەوەی بیخوێنە پەشیمان نابێتەوە بە مەرجێک هەدەفێکی هەبێ یعنی وەکو جەنابەت. هەدەفەکەشم ئەوە نییە کە بڵم تەنها وەرە بەشدار بن لەمەش باشتر شک نابە. چونکە ئەمە من بە کالۆریۆسم خوێن ساڵی ئیشم کرد ماستەرم خوێن 4-5 ساڵی تر ئیشم کرد هەموو تەجروبە و بیرکردنەوەی خۆم هێناوە لە بزنسە لە دوو پرۆژە دامناوە بزنس لیدەر مارکێت لیدەر. بزنس لیدەرەکە 7 هەفتەیە و کۆمەڵی کۆرسی باش لە خۆی ئەگرێ یعنی چاوگوێ دەکاتەوە بەڕووی بزنسە. ئەگەر توانیت ئەوە بخوێنی بیخوێنە. پاشان ئەگەر توانیت هەوڵ بە ئەو شارەزایی کە هەتا لە شوێنێک ئەگەر بە خۆبەخشیش بووە بەکاری بێنی. بۆ نمونە پرۆژەیەکی خەیری هەیە بڕۆ بڵێ من ئیداری فەیسبوکەکەتان بۆکەم ئیداری دیجیتال مارکتینگتان بۆکەم لەگەڵیشیا مطالعە بکە و ئیشیشکە ئەگەر بە خۆبەخشیش بووە ئەوە یەکێکە لەو لێ هاتوویانەی ئەگەر بەدەستی بێنی بۆ ئایندەت زۆر زۆر باشە. دەستەکانە خۆش بەخۆی پاداش بات مامۆستا لە کاتم کردی خوا بژیت سەرکەوتووی. آخر کەس وەرئەگرم ئازیزە محەممەد بەڵێ فەرموو. آخر کەس وەرەگرم محەممەد. من ناتوانم لەمە زیاتر بمێنمەوە داوای لێبوردن نەکەم. زۆر هەوڵم ما کە هەموو ئەوانەی کە دەستیان بەرز کردو وەریان گرم. محەممەد بەڵێ فەرموو بەس واز دەکەم دووبارەیە دوانسیانێکتان. ئەکرێ مایکت کردووەتەوە بەس قسە ناکەیت. ئەلو قسە بکە گوێمان لە دەنگی ترە ئەگەر بکرێ کزیکەی شتێک کسێکوکە مامۆستا پشتیوان گیان مامۆستا ئەفو مامۆساوە گیان گیانی من لە خزمەتتە وەڵا ببوورە پێشتر هاتمە سەر خەت بەس پرسیارێکم بۆ دروست بوو. بەڵێ ئەوتم ئۆفیستان هەیە ئێستا لە سلێمانی بەرزت تیادابنیشی؟ نەخێر من حالیان خۆشم لە کوردستان نیم بەڵام ئینشاڵڵا بەرنامەم وایە کە بگەڕێمەوە بۆ کوردستان بێمە هەولێر. لە سلێمانی ناژی ئێستا؟ نا من 4-5 ساڵە لە ئەڵمانیا. یاخوا تامان درێژبی. ئەو کۆرسی عینەکە و یادگەکە کە من بەشداریم کردووە ئەمێ زیاتر سوودی لێ بینیم چۆنە کورسانم دەستکەوێت؟ وەڵام من لە خزمەتام ئەگەر بە تۆمارکراوی دەستکەوێ یان بە پرۆژە و بەرنامەی ڕاستە و خۆ باش وایە کە هەر نامە بۆ پەیجەکە بنێری ئەوان ئینشاءڵڵا زانیاری تەواوت بۆ نێرن. یعنی لەسەر هەر شتێک کۆمەڵی مۆزەفمان هەیە لە پەیجەکە ئەوان ئینشاءڵڵا بە زانیاریان لای یەکسەر لینکەکەیت بۆ ئەنێرن باش نییە؟ لە یوتیوب دەرسی زۆرمان داناوە لە سایتی ئاوات ئەکادمیش هەر کۆمەڵشتمان داناوە بەبێ بەرامبەر هەم مەقالەی باشمان داناوە هەم کۆرس. تەسەورەکەم ئیسفادە لە یوتیوب بکەی ئیسفادە لە سایتەکە بکەی و لە پەیجەکەش پرسیار و شت کە ئینشاءڵڵا چیت بوێ بۆ تەنێر. وەڵام من کات خۆی ئەو کۆرسوازم 2015 یا 16 بۆ هاتمە خزمەتت وازام یەکەم جار بوو بیکەیتەوە یا دووەم جار بوو بەشدار بووم زۆرم سوود بینی الحەمدولێ دەستان خۆش بێ بەڵام ئەمەوێت زیاتر هەیە بۆ زیاتر مەهارەت هەمانە. ئێستا شتی زۆر پێشکەوتوترمان هەیە هەر نامە بنێرە بۆ پەیجەکە لەسەر مێشک و چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە و ئەوانە بابەتمان زۆرە. دەستەکان خۆش مامۆستاگیان کاتمان گرتی ئەوە جار ماوەک بیتە سەرخەدمە من ئاوا بتبینی بە خزمەتە سەلامەتی وەڵی زۆر خۆشحاڵە بم ئینشاءڵڵا وێبیناری ترمە بێت ئینشاءڵڵا مامۆستاگیان دەستەکان خۆش بێت دەستا مامۆستاگیان لەگەڵ بێت هیوای سەرکەوتنتان بۆ خوازم ئاسیزان
هیوادارم ئەم شەو توانی بێتم لە خزمەتتان نابوو بم و سوودێکم گەیان دەبێ هەر سەرکەوتوو بن خواتان لەگەڵ